یەکەتی نابینایانی کوردستان مەڵبەندی گشتی سلێمانی شەقامی کانێسکان نزیک مزگەوتی قامیشان ژمارەی تەلەفۆن 312 ڕۆژی پێنجشەممە بەرواری 3/2/2005 پەرتوخانەی دەریای دەنگی ناوی کتێب ئەدۆڵف هیتلەر خەباتی من وەرگێڕانی بۆ کوردی لە عەرەبیەوە مامۆستا حەمەد ساڵح محەممەد گەڵاڵ. ئەدۆڵف هیتلەر ڕۆژی 24/1889 لە یەکێک لە میوانخانە ناخۆشەکانی شاری براونۆی وڵاتی نەمسا لەدایک بووە. ئەم شارە لەسەر ڕووباری ئینا لە نزیک سنووری ئەڵمانیا. نەمسا بەشێک بوو لە ئیمپراتۆریەتی نەمسا مەجەر کە خێزانی خانەدانی هاڵپێبورگ کۆنترین خانەوادەی دەسەڵاتداری ئەوروپا حکمی کردبوو. ئەم ئیمپراتۆریەتە لە کۆتایی جەنگی یەکەمی جیهانیدا لە بەریەک هەڵوەشا و پۆڵۆنیا و چیک و یوگسلافیا و مەجەری لێجیابوونەوە و دەوڵەتی خۆیان دروست کرد. بەڵام سەردەمی لەدایکبوونی هیتلەر واتە 11 ساڵ پێش کۆتایی سەدەی 19ەم نەمسا مەجەر یەکێک لە گرنگترین ئیمپراتۆریەتەکانی ئەوروپا بوو. باوکی ئەدۆڵف پیاوێکی عەبوس و کەللەڕەق و بێحەوسەڵە بوو. ئەدۆڵف ڕێزی لێدەگرت بەڵام لەگەڵیشیدا نەدەگونجا. ئەو دایکی خۆشتر دەویست. ئەم ژنە هێمن و میهرەبان و بە بەراورد لەگەڵ مێردەکەیدا زۆرتر فیداکاری منداڵەکانی بوو. تا ئەو کاتەی لەگەڵ باوکیدا تێک نەچوو بوو وا دەردەکەوت کە مناڵێکی نەجیب و میهرەبان و دیندارە. لە ڕاستیدا کاتێک لە خوێندنگەی ناوداری بندیکتین لە شاری لامباغ دەیخوێند لە گروپی کۆڕەسروت خوێنەکاندا ناوی دەرکرد و ئارەزووی دەکرد ببێتە کەشیشی کاتۆلیکی. نەمسەیەکان کەسانێک بوون بە ئەڵمانی دەدوان. زۆربەیان هەروەک هیتلەر خۆیان بە ئەڵمانی دادەنا. گرنگە ئەم خاڵە لە یاد نەکرێت چونکە کاتێک لەبارەی ژیانی هیتلەر دەخوێنینەوە کە دیکتاتۆری ئایندەی ئەڵمانیایە دەبینین خۆی لە نەمسا لەدایک بووە و لەگەڵ ئەوەشدا خۆی وەنیەکان بە ئەڵمان چەندادەنێت و واشی دادەنا کە پێویستە هەموو ئەڵمانیەکان لە یەک وڵاتدا کۆ ببنەوە بژین. ئەمەش ئامانجێک بوو کە ماوەیەکی کورد بەدەست هات. لە قوتابخانەی بندیکتین و قوتابخانەکانی تردا ئەدۆڵف سەرەتا نمرەی باشی دەهێنا. ئەو دەیوت کاتێک لەگەڵ باوکی تێکچوو شەڕی بوو ئەوە بووە هۆی دابەزینی نمرەکانی. لە 16 ساڵیدا لە خوێندن وا سات بووەوە کە بۆ هەمیشە وازی لە قوتابخانە هێنا. دوای ئەوەی لە خوێندندا کورسی هێنا هەمیشە مامۆستاکانی تاوانبار دەکرد. لەو هەڵانەی دەیانکەین کەموکورتیە کە هەمووی هەمانە سەردەنشکردنی کەسانی تر لە بری خۆمان. بەڵام هیتلەر ئەو زەمانە و دواتریش ئەم کەموکورتیەی زۆر گەشە پێدا. هەمیشە هەوڵی دەدا لە شکستەکانی خۆیدا بەرپرسیارەتی بخاتە ئەستۆیەکێکی تر. ئەدۆڵف دواتر وتبووی کە یەکێک لە مامۆستاکانی لە تافیلاویدا ئیلهامی پێبەخشیوە. ئەو مامۆستایەش لیۆپۆڵد پوش بوو کە مێژووی دەوتەوە. ئەدۆڵف بە پاراوی قسەکردنی ئەو زۆر سەرسام بوو. ساڵانی دواتر هیتلەر بە دەنگی بەرز وتبووی ئێوە نازانن من چەند قەرزاری ئەو پیرەمێردم. هیتلەر زۆر حەزی لە بابەتی مێژوو بوو. دوای واسێنان لە قوتابخانە هیتلەر 3 ساڵی خۆشی گوزەران خۆشترین ماوەی ژیانی بوو. لەو ماوەیەدا باوکی مرد و دایکی ناچار بوو ژیانیان دابین بکات. بۆ زانیاریت باوکی هیتلەر کوڕی ناشرعی ماریا ئانا شێکفروبەری دایکێتی. دواتر هەتا بوو بە دیکتاتۆری وڵاتێک هەڕقی لە کارکردن بوو. کارێکی هەمیشەیی نەبوو. لە 16 ساڵیەوە تا 19 ساڵی کاری نەکرد. حەزی لە بەرەڵایی بوو. کاتی خۆی لە شەقامی لینزی ڕۆخی ڕووباری دانوب بەسەر دەبرد. خەوی بەوەوە دەبینی ببێتە هونەرمەندی شێوەکار. زۆری بوو بە تایبەت ئۆپێراکانی ریچارد ڤاگنەری هونەرمەندی گەورەی ئەڵمانی. نرخی بلیتی وەستان لە ئۆپێرادا دەسەند بوو. باقیاتی پارەکانی خۆی دەدا بە کرێی کتێب. زۆری دەخوێندەوە. چەندەها کاژێری بە خوێندنەوەی مێژووی ئەڵمانیا و ئەفسانە دەبردەسەر. ئەم کتێبانەی نەدەکڕی بەڵکو لە کتێبخانە بەکرێوەری دەگرتن و دواتر دەیدانەوە.
ئەو زەمانە لە نەمسادا کتێبخانەی گشتی نەبوو کە بە خۆڕایی کتێب بدات بە خوێنەر. ئەدۆڵف بێجگە لە هوەر و کتێب خوێندنەوە زۆربەی کات لە دنیا و ژیان ڕادەما بیری دەکردەوە. دۆستێکی مناڵی دەڵێت هیتلەر هەمیشە دژایەتی شتێکی دەکرد لەگەڵ دنیا لە جەنگدا بوو، هەرگیز نەمبینی بە چاوێکی گەشتبینانە سەیری شتێک بکات. ئەو دۆستەی بەم جۆرە وەسفی هیتلەر دەکات، گەنجێکی ڕەنگپەڕی و نەفس بریندار و شەرمن و کەمدوو بوو، بەڵام کەسانێک کە ڕای ئەویان بەدڵ نەدەبوو قبولیان نەدەکرد دووچاری تووڕەیی و شێتی هیتلەری لاو دەبوونەوە. بەم جۆرە دەبینین لە سەرەتای لاوێتیدا هەندێک لە لایەنە ئەخلاقی و دەرونی و فکرەکانی هیتلەر کە دواتر لە ژیانی کاریگەریان دەبێت شێوە وەردەگرن ئەو قینی لە دنیا بووە و هەر کەسێک بیرڕای وەکو بیرڕای ئەو نەبوایە دووچاری تووڕەیی و شکاندنی دەبوو. لە 18 ساڵیدا دووچاری شکستیەک بوو کە هەرگیز لە دەر ئەنجامەکەی ڕزگاری نەبوو. ئەدۆڵف لە تاقیکردنەوەی وەرگیران لە ئاکادیمیای هونەرە جوانەکانی ڤێننادا دەرنەچوو، واتە کۆششی ئەو بەزایە چوو تا دوا ساتی ژیانی خۆی بە هونەرمەندا دەنا، هونەرمەندێک کە مامۆستاکەرەکان ناسینی ئەمیان فرامۆش کرد و گوێی خۆیان لێ خەواند. زۆری پێنەچوو شکستێکی ترسناکی تر هاتەڕێی ساڵی دواتر 4 ڕۆژ پێشجەژنی لە دایکبوونی حەزرەتی مەسیح دایکی بە نەخۆشی شێرپەنجە مرد. بۆ ئەو لاوە 19 ساڵیە ئەو جەژنە بوو بە جەژنی غەم و پەژارە. بۆ زانیاریت کلارا هیتلەر دایکی هیتلەر 32 ساڵ لە مێردەکەی منداڵتر بوو. 4 ساڵی دواتر ساڵەکانی نێوان 1909 و 1913 کە هیتلەر لە ڤێننا بردیە سەر بۆ ئەو دەورانێکی پڕ هەژاری و بەدبەختی بوو. ئەو ساڵانە بوو کە دەبوو بە پیا و تایاندا ساڵانی نێوان 20 و 24 ساڵی ساڵانی خۆشی ژیانن. لەو ساڵانەدا پیا و بە هەڵپە و هەڵچوونەوە دەست بە ژیان دەکات. بۆ ئەم دەستپێکردنەش هیچ شارێک لە شاری ڤێننای نەمسا مەجەر باشتر نەبوو. ڤێننا لە جوانترین شارەکانی ئەوروپا بوو، ئێستش هەروایە. ئەم شارە لە سەرڕۆخی ڕووباری دانوب لە ژێر گردۆڵکەی پڕدرەختی دارستانی ڤێننادا بنیات نرابوو. ئەم شارە بە دەوروبەرێکی پڕویقار و شکۆدار دەورەدرا بوو. شایانی ئەو بوو ببێتە پایتەختی ئیمپراتۆریەتێکی بەسەرچوو. زمانی هیتلەر و پێش و دوای ئەویش لە هەموو جێگەیەکی ڤێننادا دەنگی مۆسیقا بەرز بۆتەوە و بەرز دەبێتەوە. هەرچی خۆشی و لەزەت بوو لەوێ هەبوو، بەڵام هیتلەر لەو خۆشی و بەزم و ڕەزمەدا بەشدار نەبوو. هۆکاریش ئەو بوو کارێکی ڕێکوپێک و هەمیشەیی نەبوو. پێی باشتر بوو گەڕۆک بێت، کاری پۆستە بکات، بەفر پاک بکاتەوە، فڕش بتەکێنێت و کیسەی بار لە وێزگەی شەمەندەفەر داگرێت. جارجاریش کە ناچار بووایە دەبووە کرێکاری بینا، بەڵام بە هەمیشەیی نا، چونکە ڕقی لەو جۆرە کارانە بوو. زۆربەی کات لە خەڵوەزگەی هەژاری دەژیا، بەرگچڵکن و کۆن ڕیژ نەتاشراو. هیتلەر کە لە ڤێننا دەژیا باوەڕێکی لا دروست بوو گوایە ئەڵمانیەکان لە هەموو میلەتان و کەسانی تر بە نرخترن. ئەو دڵنیا بوو کە ئەڵمانیەکان ڕێکوپێکتر و هۆشمەندتر و کارامەتر و بەهێزترن لە ئەمریکەکان، ئینگلیزەکان، ئیتالیەکان و ڕووسەکان. لە دیدی ئەودا ئەڵمانیەکان نەژادێکی بەرزتر بوون، خەڵکانی تر تەنها شایستەی ئەوە بوون بەردەست و خزمەتکاری ئەڵمانیەکان بن. لەو زمانەدا ژمارەیەکی زۆر لە ئەڵمانیەکان ئەو دید و باوەڕیان هەبوو بە هەمان شێوەی هیتلەر کە نەمسایی بوو ژمارەیەکی زۆر لە نەمساییەکان بەو شێوەی وتمان خۆیان وەکو ئەڵمانیەکانی ناو ئەڵمانیا بە ئەڵمانی دادەنا. بێنەوەی لاو لە ڤێننا بووە هەڵگری کۆڵێک بیر و باوەڕ و ئەفکاری سیاسی وە کە دواتر لە ئەڵمانیا بە تەواوی پەیڕەوی کردن. ئەو دەیزانی گەر حیزبێکی سیاسی بیەوێت سەرکەوتوو بێت پێویستە بزانێت چۆن ملیۆنەها کەس بەلای خۆیدا ڕادەکێشێت. ئەو حیزبە دەبێت لە هونەری پرۆپاگەندەدا مامۆستا بێت، واتە بەو شێوەیە هیتلەر لە پرۆپاگەندا تێگەیشت بوو. بە زۆری لەگەڵ خەڵکی تا درۆ بکرێت. هیتلەر جارێک وتبووی درۆ هەر چەندە گەورەتر بێت باشترە، چونکە باوەڕهێنانی خەڵکی بە درۆیەکی گەورە ئاسانترە لە باوەڕهێنانی بە درۆیەکی بچووک. بە هەمان شێوە باوەڕی پەیدا کرد کە حیزبی سیاسی دەبێت بزانێت بە چ شێوەیەک سوود لە ترس و تەنهایی خەڵکی وەربگرێت. ئەمە ئەوە دەگەێنێت کە ئەوانەی بیرڕای سیاسیان لەگەڵ حیزبدا ناگونجێت دەبێت بترسێنرێن، هەندێک جار گەر پێویست بکات بشکوژرێن. هیتلەر باوەڕی وا بوو گەر کەسێک لە ڕێگەی ڕەوانبێژیەوە توانی خەڵکی کۆنتترۆل بکات ئەوە لە سیاسەتدا سەرکەوتوو دەبێت. هیتلەر دواتر نووسیوێتی هێزێک هەمیشە لە مێژوودا سۆزی گەورەی مەسهەبی و سیاسی و ڕوژان دەبێت، ئەفسونی قسە و بە تەنها ئەفسونی قسە بووە. لەو بارەیەشەوە چی وت؟ وای کرد لە ئەوروپادا بووە گەورەترین وتاربێژی سەردەمی خۆی. لەوەشدا تەنها وینستن چەرچڵ لە ئینگلتەرا هاوشانی ئەو بوو. ئەو زەمانە لە ئەمریکا وتاربێژێکی هاوتای هیتلەر وجودی نەبوو.
هەر لە ڤیەنناشدا بوو کە کین و نەفرەتی خۆی لە جوولەکە جۆشدا لە کتێبی ماین کەمپ نەبەردی من بە دوور و درێژی بیرۆڕای دش بە جوولەکە دەردەبڕێت. هیتلەر ساڵی 1913 واتە کاتێک تەمەنی 24 ساڵ بوو ڤیەننای بەجێهێشت و بەرەو میونخ کە شارێکی ئەڵمانیا کەوتەڕێ. لە کتێبەکەیدا چەند هۆکارێک دێنێتەوە، بەڵام سەرنجڕاکێشترینیان ئەوەیە کە دەڵێت نەیتوانی لە ڤیەننا بمێنێتەوە کە بووە شوێنی تێکەڵاوبوونی هەموو نەژادەکان و بە تایبەتیش نەیتوانی بەرگەی ئامادەی جوولەکە و جوولەکەی زۆرتر لەو شارەدا بگرێت. دەڵێت هەمیشە دڵی لە ئاسمان بوو، بەڵام بەڵگەی سەرەکی گواستنەوەکەی هەڵاتن بوو لە سەربازی. لەبەر ئەوە نەبوو ترسنۆک بوو بێت، بەڵکو لە لەشکردا ڕقی لە خزمەتکردنی جوولەکە بوو. بەرپاکردنی جەنگی جیهانی یەکەم لە ساڵی 1914 هیتلەری لە هەموو نائومێدی و تەنهایی و بێکەسی و بێکاریەک ڕزگار کرد. دواتر وتویەتی جەنگ لە پەرێشانی و بەدبەختی دەورانی لاوی ڕزگاری کردم، لەوە شەرم ناکەم و سوپاسی خوا دەکەم. ئەو لە 25 ساڵیدا لەو جەنگەدا کە هۆکاری مردنی ملیۆنەها گەنج بوو ژیانێکی نوێی دەست بەدەستهێنا. لە جەنگدا هیتلەر سەلماندی کە سەربازێکی ئازا و جەسوورە. هەندێک لە دژەکانی تاوانباریان دەکرد گوایە لە مەیدانی جەنگدا ترسنۆک بووە، بەڵام ئەوە ڕاست نەبوو. 4 ساڵ لە بەرەکانی شەڕدا لە خۆر ئاوای فەڕەنسا وەکو تەتەری پیادا خزمەتی دەکرد. 2 جار زامدار بوو، بەرامبەر ئازایەتیەکەی 2 جار خەڵاتی خاچی ئاسنینی وەرگرتووە. هیتلەریش وەکو ملیۆنەها ئەڵمانی تر شکستی سەربازی 1918 ئەڵمانیا بەدەست ئینگلیز و فەڕەنسا و ئەمریکای پێخۆت نەدەچوو. بەو ئەفسانەیە باوەڕی کردبوو کە خائینانی ناوخۆیی لە پشتەوە خەنجەریان لە ئەڵمانیا داوە بە پلەی یەکەم جوولەکەکان و سوورە سڵحخوازەکان. باوەڕی بەم ئەفسانەیە وای کرد بڕیاری گەورەی ژیانی بدات، واتە بچێتە ناو سیاسەتەوە. تەمەنی 29 ساڵ بوو کە ئەڵمانیا شەڕی دۆڕاند، بێکار و جێگە بوو. بڕیاریدا لە سەربازیدا بمێنێتەوە، لایەنی کەم خۆراک و جلوبەرگ و خانووی دەدرایە. لەشکر نادی بۆ میونخ، بۆ شارێک کە هیتلەر بە وڵاتی دووەمی خۆی دادەنا. ئیشی ئەو لە لەشکردا خەفەیکردن بوو بەسەر حیزبە سیاسیەکانەوە. ژەنەڕاڵەکان دەترسان ئەو حیزبانە کۆمۆنیست، سۆسیالیست یان سڵح خوازەکان بن. مانگی ئەیلولی 1919 ڕۆژێک فەرمانیان بە هیتلەردا سەردانێکی حیزبێکی بچووک بکات کە ناوی حیزبی کرێکارانی ئەڵمانیا بوو، چونکە ژەنەڕاڵەکانی ئەڵمانیا گومانیان لە هەموو حیزبە کرێکاریەکان هەبوو. کە هیتلەر ئەو ئەرکەی گرتە ئەستۆ، بینی 20 تا 25 کەس لە دوکانێکی بیرەفرۆشتندا کۆبوونەتەوە. شتێکی خراپی نەبینی، هەرزوو تێگەیشت کە حیزبێکی بچووک و کەم بایەخە. ڕۆژی دواتر کە داوەت کرا پەیوەندی بەو حیزبە بچووکەوە بکات، نەیدەزانی تووڕە بێت یان پێ بکەنێت. بەڵام شتێک لەلای ئەو پیاوە پیس و پۆشاک سۆکنانە ئەمی ڕاکێشا، ئەوانە لە سەردەمی بێنەوایەتی خۆی دەچوون کە لە ڤیەننا بە برسێتی و بێپارەیی بردێسەر. کە گەڕایەوە سەربازخانە وەکو خۆی دەڵێت ڕوبەڕووی گرنگترین مەسەلەی ژیانی خۆم بوومەوە. مەسەلەکەش ئەوە بوو ئایا پەیوەندی بۆ حیزبەوە بکات. دواتر نووسیوێتی پاش 2 ڕۆژ بیرکردنەوە و تێڕامانی ماندووکەر لە ئەنجامدا باوەڕم هێنا کە پێویستە ئەو کارە بکەم. ئەمە گرنگترین بڕیاری ژیانم بوو. لەو ڕۆژەوە هیتلەر بە 7مین ئەندامی کۆمیتەی حیزبی کرێکارانی ئەڵمانیا ناونووسکرا. لەم حیزبە کەم بایەخەوە بوو هیتلەر حیزبی نازی دروست کرد و ئەوەندەی پێنەچوو کردی بە گەورەترین حیزبی سیاسی ئەڵمانیا، حیزبێک کە ملیۆنەها ئەندامی بە حەماسی لەخۆگرت بوو. هیتلەر هەرزوو سەلماندی کاڕێخەری لێ هاتووە. پروپاگەندیستێکی زیرەک و هۆشیارە، بۆ ڕاپەڕینی نازی ئاڵایەک و سیمبولێکی دروست کرد. سیمبولەکە لە شکلی خاچێکی شکاودا بوو. ئەم خاچە لە دیدی ژمارەیەکی زۆر خەڵکیدا نیشانی پاکی و باڵادەستی نەژاتی ئاری بوو. ئەم سیمبولەش لە دیدی ژمارەیەکی زۆر لە ئەڵمانیەکان کە لەژێر ئاڵاکەیدا کۆبووبوونەوە جاذبیەیەکی ئەفسوناوی هەبوو. هیتلەر گروپێکی هێرشکردنە سەر خەڵکی دروست کرد کە بە SA ناسران. ئەمە لەشکرێکی حیزبی بوو، کراسی قاوەییان لەبەر دەکرد و لە لای ئۆپۆزیسیۆنە سیاسیەکانی هیتلەر جێگەی ناڕەحەتی و ترس بوون. دەچوونە کۆبوونەوەی ئۆپۆزیستەکان و لێیان دەدان و جارجار لێشیان دەکوشتن. کە هیتلەر هێشتا لە ڤیەننا بوو، گەیشت بووە ئەو باوەڕەی کە هەموو ڕاپەڕینە سیاسی مەزنەکان بە ئەفسونی وتا سەرکەوت بوون، بەڵام تا ساڵانێکی زۆری تێنەپەڕی نەیدەزانی خۆی وتاربێژێکی مەزنە. ڕۆژێک لە میونخ و پاش ئەوەی پەیوەندی بە حیزبەوە کردبوو، دەبوو کۆبوونەوەیەکی سیاسی حیزب بەڕێوە بەرێت. 3 خولەک وتاری پێشکەش کرد. لەو ڕۆژەوە بۆی دەرکەوت دەتوانێت بە سەرکەوتویی وتا پێشکەش بکات.
ژمارەیەکی زۆریان تەنها بۆ ئەوە دەهاتن کە گوێی لێ بگرن و کاتێک بە نازیزم گیرۆ دەدەبوون و ساڵۆنیان جێدەهێشت. هیتلەر ساڵی 1921 واتە 2 ساڵ دوای ئەوەی وەکو لایەنگرێکی نەناسرا و پەیوەندی بە حیزبەوە کرد، توانی بەهۆی زیرەکی و بێڕەحمی و ئازایەتی خۆیەوە ببێت تا دکتاتۆرێکی بێهاوتای حیزب. ناوی حیزبی گۆڕی بە حیزبی ناسیۆنال سۆسیالیستی کرێکارانی ئەڵمانیا و بە زاراوەی ناساندی. کەوتەکانی سەرەتایی ناوە ئەڵمانیەکەی حیزبە. هیتلەر نازناوی فوهرەر واتە پێشەوای بەخۆیدا لە حیزبدا هەموو ئەندامانی تر لە ژێردەستی ئەودا بوون. ڕابەرەکانی ژێردەستی کە هاریکاری هیتلەریان کرد و توانایەکی سیاسی ئەڵمانی بەدەست بێنێت. دارودەستەیەکی سەرسوڕهێنەر و سیر بوون. لەوانە ئێرنست ڕۆهم ئەفسەری هێزی زەمینی پیاوێکی بێبەزەیی و هاروهاج بوو، برینداریەک بەلاچاویەوە بوو. هێرمان گۆرینگ لە هێزی ئاسمانی زمانی جەنگی یەکەمی جیهانیدا ناسراو بوو، فێری بەکارهێنانی مادە بێهۆشکەرەکان بوو. دیتریش ئێکارت شاعری هەمیشە سەرخۆشکە زمانێک لە نەخۆشخانەی دەرونی میوان بوو. ڕۆدۆلف هیسا خوێندکاری زانکۆی میونخ بوو، چاوەکانی گەش و درەوشاوە بوون. گریگۆر شتراسەر دەرمانساز و کەسی ژمارە 2 حیزب بوو. هێنریش هیملەر بوو بە ڕابەری SS کە بەرگی ڕەشیان دەپۆشی و دواتر بوو بە سەرۆکی پۆلیسی نهێنی ئەڵمانیا گشتاپو، بوو بە یەکێک لە پیسترین و بەهێزترین پیاوەکانی ئەڵمانیا. یۆلیۆس شترایخەر یەکێک بوو لە ڕابەرانی سەرەتای حیزب، زۆری پێ نەچوو بە ناوی جوولەکە کوژی نۆرنبێرگ ناوبانگی دەکرد. گۆبلز بوو بە وەستای پرۆپاگەندەی هیتلەر، زۆر فێڵباز و وتەبێژێکی لێهاتوو بوو. ئەوانەی هیتلەریان بردە دەسەڵاتی یەکەم ئەوانە بوو کە ناویان هێنراوە. پاییزی ساڵی 1923 هیتلەر ئەوەندە بەهێز بوو کە ئیتر بێت دەسەڵات بگرێتە دەست. لە میونخ شۆڕشێکی بەرپا کرد تا ببێتە دکتاتۆری ئەڵمانیا. ئەم کودەتایە بە کودەتای بیرەفرۆشی هیتلەر ناوی دەرکرد. کودەتاکە سەرنەکەوت و هیتلەر گیرا و بە خائینی وڵات مەحکوم کرا و ساڵی 1924 حکمی نیو ساڵ زیندانکردنی لە قەڵای لاندسبێرگ بەسەر برد. لەوێ وەکو میوانێکی بەڕێز هەڵسوکەوتی بەرامبەر دەکرا. ژووری تایبەتی کە دیمەنی جوانی باخچەکانی زیندانی لێوە دیار بوو پێبەخشرا و لەوێ کاتی ئەوەی هەبوو لە هەڵەکانی خۆی بیر بکاتەوە و لەو هەلو مەرجەدا کتێبێکی نووسی. لەو کتێبەدا هەموو بەرنامەی سیاسی ژیانی خۆی نووسی. گەر سیاسەتمەدارانی ئەوروپا لەو کتێبە تێبگەیشتنایە ئەوە هیتلەریان دەناسی، چونکە هیتلەر لە ژیانی سیاسی خۆیدا خاڵ بە خاڵ نووسراوی ئەو کتێبەی جێبەجێ کردووە. هیتلەر ساڵی 1924 5 ڕۆژ پێش جەژنی لەدایکبوونی مەسیح لە زیندانی لاندسبێرگ ئازاد کرا. هیتلەر ویستی کتێبەکانە و بنێت 4 ساڵ و نیو خەبات لە دژی درۆ، ترس و نامەردی کەرانە، بەڵام ماکس ئیمان کە بەڕێوەبەری چاپ و بڵاوکردنەوەی حیزبی نازی بوو، ئەو ناوەی بەدڵ نەبوو، وتی ئەو ناوە درێژە وا دەکات کتێبەکان نەفرۆشرێت. سور بوو لەسەر ئەوەی کتێبەکان ناو بنرێت خەباتی من واتە نەبەردی من کە ناوە ئەڵمانیەکەی ماین کامپە. ئەم کتێبە لە ئەڵمانیا تا ساڵی 1933 بێجگە لە ئینجیل پڕفرۆشترین کتێب بوو. هیتلەری کرد بە ملیۆنەر. ناوەڕۆک و کرۆکی کتێبی ماین کامپ خستنە ڕوو فراوانکردنی بیرروڕا و باوەڕی ناشایستەی هیتلەرە کە لە سەردەمی بێنەوایی و ژیانی ڤێنای بەدەستی هێنا بوو. ئەم باوەڕەی لەگەڵ ئەزمموی ژیانی سەربازی خۆیدا ئاوێتە کرد و ئەو بیرۆکانەی بە سەردەمی خۆی پراکتیزە کرد و لەگەڵ ئەو مەسەلە و کێشانەی ئەڵمانیای نێوان ساڵانی 1920 بۆ 1930 هاتنە ئاراوە و گونجاندنی. بیرروباوەڕەکانی بە درێژی لە کتێبی ماین کامپە بخوێننەوە. ویلیام شایرەر لە کتێبەکەیدا دەڵێ ساڵانی دوایی کە لە بەرلین کارم دەکرد دەمبینی هیتلەر وڵاتەکان یەک لە دوای یەک دەگرێت. سیرم لێ دەهات دنیا بۆچی لە کردارەکانی ئەم دکتاتۆرە تا ئەو ڕادەیە خافڵ بوون. لە کاتێکدا ئەو هەمان ئەو کارانەی جێبەجێ دەکرد کە لە کتێبەکەی خۆیدا دەڵێت پێویستە ئەنجام بدرێن، بەڵام تازە کە کات درەنگ بوو باوەڕیان بە ژمارەیەک لە وتەکانی ئەو کردبوو. هەمان ئەو کتێبەی ئەم پێشەکیەی لێ ئامادەکراوە تەنانەت ئەڵمانیا هاونیشتمانیەکانی هیتلەر بە وتەکانی ئەو باوەڕیان نەدەکرد. ئەو لە کتێبەکەیدا دەڵێت جمهوری ئەڵمانی لەناو دەبات، دیموکراسی لەبار دەبات، یەکێتی سندیکاکانی کرێکاران لەناو دەبات، خۆی دەکات بە دیکتاتۆری گەورەی ئەڵمانیا. لەم سەردەمەدا زۆر لە فەلسەفەکانی هیتلەر جێگەی سەرسوورمان و گاڵتە پێکردنن، بەڵام لە سەردەمی خۆیدا ژمارەیەکی بێشمار زۆر باوەڕیان پێی هەبوو. هیتلەر کە لە زیندان بەربوو سەرباری ئەوەی پەیمانی دابوو لە کۆبوونەوەی جەماوەری گەورەدا
وتار پێشکەش نەکات، ڕۆژی 27 شوباتی 1925 لە گەورەترین کۆبوونەوەی جەماوەری ژیاننەوەی حیزبی نازیدا وتەیەکی پێشکەش کرد. لە هەمان ئەو ساڵۆنی بیرەفرۆشتنەدا کە خۆی و لایەنگرانی لێەوە بەرەو میونخ دەرچوون بە مەبەستی سەرنگونکردنی ڕژێمی کۆماری. هیتلەر لە خۆشی و ئاپۆرە و هەلهەلەی جەماوەری ئامادە و وتە پاراوی خۆی کۆنتڕۆلی لەدەستدا و هەڕەشەی لە حکومەت کرد کە جارێکی تر دووچاری هەڵمەتی حیزبی نازی ببێتەوە. حکومەتی دەلای خۆیەوە وتار پێشکەشکردنی لا هیتلەر قەدەغە کردبوو. ساڵی 1928 ژمارەی ئەندامانی حیزبەکەی بووبوونە 4 هێندە، لە 31 ملیۆن دەنگدەر کەمتر لە 1 ملیۆن دەنگیان هێنا. لە 491 کورسی ڕایخشتاغ پەرلەمان تەنها 12 نازی جێگەیان بەرکەوت. بەم جۆرە لە خەباتی دیموکراتیانەی پەرلەمانیانەی هیتلەردا کاتێک کە باری ئابووری ئەڵمانیا و جیهان باش بوو سەرکەوتنی زۆری بەدەست نەهێنا، بەڵام هەرگیز هیوای بە سەرکەوتنی یەکجارەکی لەدەست نەدابوو. هیتلەر هاوینی ساڵی 1928 خاتو ئینگلا ڕائوباڵی خوشکی لە باوکەوە بردە لای خۆی. هیتلەر لە بەرزاییەکانی پرچکادن لە مەڵبەندی باڤاریا بێلایەکی بەکرێگرت بوو کە لە قەتپاڵی کێوەکانی ئەڵپا ئەوێ یەکێک لە جوانترین شوێنەکانی ئەوروپایە و هیتلەر لە هەموو ماوەی ژیانیدا ئەوەی پێخۆش بوو. هیتلەر بۆ ئەوەی هاتوچۆی ئەوێ ئاسان بکات ڕێگەکەی چاکرده بوو لە میونخەوە مەڵبەندی سەرەکی حیزبی نازی تا ئەوێن دەرێ بە ئۆتۆمبیل و ڕێگای ئاسن تەنها 3 کاتژمێر ڕێگە بوو. ماڵی هیتلەر تەنانەت لە مەرزی نەمساژ نزیک بوو، لە ڕاستیدا گەربی ویستایە نیشتمانی خۆی ببینایە ئەوەندەی بەس بوو بچێتە سەر کێوەکەی نزیک ماڵەکەی. ئەم کارەشی چەندەها جار ئەنجام دەدا. لەوانەیە لەبەر ئەوە ماڵی لەوێدا دانابێت گەر ڕۆژێک لە ڕۆژان ئەڵمانیا دەردی سەریان توش کرد بە ئاسانی لەوێوە هەڵبێت بۆ وڵاتی خۆی کە نەمسایە. هیتلەر ساڵی 1925 دوای ئازادبوونی لە زیندان بە ماوەیەک واسی لە هاوڵاتیەتی نەمساهێنا بوو، بەڵام نەشی توانی بوو هاونیشتمانەتی ئەڵمانیا بەدەست بێنێت. ئەو لە ڕاستیدا مرۆڤێکی بێوڵات بوو، ئەمەش بۆ کەسێک کە حیزبێکی وەک نازی دەبرد بەڕێوە کە ڕۆژ لە دوای ڕۆژ گەورەتر دەبوو شتێکی خراپ و بربەستێک بوو. تا کاتێک ئەو کێشەی چارەسەر کرد لەوە دەترسا بە ناوی کەسێکی بێگانەی نەخوازراوەوە لە ئەڵمانیا دەربکرێت. بۆ دەربازبوون لە دەرکردن و هاتنەوە ناوەوە پێویستی بە جێگایەک بوو بە ئاسانی لە مەرز بپەڕێتەوە. خاتو ڕائوباڵ کە ژنێکی جوان و قەشەنگ و چێشخۆش و خانەدان و دەستڕەنگین بوو، ئەو هاوینە بە دووکچەکەیەوە فردیل و گلی هاتنە ئوبرزالیسبۆرگ. گلی تەمەن 20 ساڵ بوو. هیتلەر کەوتە داوی خۆشەویستیەوە، هەرچەندە دەوروپشتی ناڕازی بوون، ئەو پێیوا بوو ئەوە پەیوەندی بەخۆیەوە هەیە و شتێکی تایبەتیە. لەبەر ئەوە دایکی گلی زەرخوشکی هیتلەر بوو، هیتلەریش دەبووە زەرخاڵی گلی، ئەمە شتێکی ناشایستە بوو، بەڵام هیتلەر گوێی بەمە نەدەدا. هیتلەر بۆ هەموو جێگەیەک گلی لەگەڵ خۆیدا دەبێت، هەمیشە پێکەوە بوون. ئەمەش پرۆپاگەندەی زۆری دروست کرد، تەنانەت هەندێک لە سەرکردەکانی حیزبی نازی ناڕازی بوون. ئەمەش هیتلەری تووڕە دەکرد، بەبێ دوودڵی دەیوت ئەو عشقا تاکە عشقی گەورەی ژیانێتی. گلی چێژی لە هاوڕێتی هیتلەر وەردەگرت کە ئەو کاتا کەسایەتێکی ناسراو بوو، بەڵام پێناچێت بەڕاستی هیتلەری خۆشویست بێت. وردە وردە نێوانیان ساردی و شکانی قۆڵی بەخۆوە بینی. نازانرێت بۆچی هیتلەر ڕێگەی گلی نەدەدا چۆن خۆی دەیەوێت وا بژیت. بۆ نمونە گلی دەیویست بۆ ماوەیەک بگەڕێتەوە ڤیەنا و لە ئۆپێرادا کار بکات. هیتلەر فەرمانی نەڕۆیشتنی پێدا. ئەمە و چەند ناچوونیەکێکی تر بووە هۆی بەرپابوونی شەڕ لە نێوانیاندا. شەڕەکانیان تونند و تیژ بوو. هیتلەر میزاجی بوو هەر کەسێک بە قسەی نەکردایە تووڕێی نیشان دەدا. گلیش ئیرادەی بەهێز بوو. کۆتایی هەمینی 1931 عشقی 3 ساڵەیان دووچاری کێشە بوو. گلی بڕیاریدا بگەڕێتەوە بۆ ڤیەنا. هیتلەر ئامادە نەبوو ڕێگەی پێ بدات. لەبەر چاوی خەڵکیدا ئەمان گفتوگویەکی خستیان ئەنجامدا. ڕۆژی 7 ئەیلولی 1931 هیتلەر لە میونخ لە ماڵ دەرچوو تا بچێت بۆ هامبۆرگ. کاتێک ویستی سواری ئۆتۆمبیلەکەی بێت، گلی لە پەنجەرەوە بەبەر چاوی خەڵکەوە هاواری کرد، کەواتە تۆ ڕێگەم نادەی بچم بۆ ڤیەنا؟ هیتلەر لە وەڵام داوتی نەخێر. بەیانی ڕۆژی دواتر گلیان لە ژوورەکەی خۆیدا دۆسیەوە فیشەک کۆتایی بە ژیانی هێنا بوو. دەرکەوت کە خۆی کوشتووە. پشکنین دەریخست، فیشەک لە ژێرشانی چەپیەوە سنگی بڕیوە و دڵی بریندار بووە. هاوکارانی شەو ڕۆژ با دیاریەوە بوون نەوەک خۆی بکوشێت. هەفتەیەک دوای بە خاکسپاردنی گلی،
هیتلەر داوای لا دەوڵەتی نەمسا کرد ڕێگەی بدەن بچێت بۆ ڤێننا کە گلی لێی نێژراوە. شەوێک لا سەرگۆڕی گلی بوو دەگریا. چەند مانگێک ئارامی نەبوو لەبەر ئەوە دواتر سزای نەفسی خۆیدا. لەوە پێش کە مەشروبات و دووکەڵی واز دەهێنا بوو بڕیاریدا بۆ هەمیشەش گۆژ نەخوات بوو بە ڕوەکخۆر. ژوورەکەی گلی چۆن بوو وەختی مردنی تا ڕۆژی مردنی هیتلەر هەر وەک خۆی مابووەوە و وێنەی گلی لە ژووری خەوتنیدا بە دیواری پشتەریەوە هەڵواسرا بوو. دواتر بە دووسێ کەسی نزیکی خۆی وتبوو کە گلی تەنها ژنێک بوو ئەو لە ژیانیدا خۆشەویستوە. دواتر هیتلەر بە هیچ جۆرێک پڕبەدڵ گیرۆدەی خۆشەویستی هیچ ژنێک نەبوو. قەیرانی ئابووری جیهانی ساڵی 1929 کە بەکەوتنی واڵ ستریت دەستی پێکرد بۆ هیتلەر باش بوو. ژیانی ئابووری خۆرئاوا ئیفلیج بوو. بانکەکان ئیفلاسیان کرد، شوێنە بازرگانیەکان لە پەلوپۆ کەوتن. ملیۆنەها کەس بێکار بوون. هەرچەندە خۆراکێکی زۆر لەبەردەستا بوو بەڵام خێزانەکان پارەیان نەبوو بیکڕن. برسێتی بێسەرەوبەرەیی نائومێدی شاڵاوی هێنا. وەزعی ئەڵمانیا لە هەموو جێگەیەک خراپتر بوو. ئەمە ئەو شتە بوو کە هیتلەر ئارەزوو دەکرد. بۆ خەڵکی هەژار و بەدبەختی بوو، بۆ هیتلەر هەلێک بوو خوادا بووی. تەنها کاتێک کە خەڵکی برسی و بێچارە و نائومێدن و بازرگان و بانکەکان ئیفلاسن، مەرام و نیازەکانی نازی سەرنجیان ڕادەکێشێت. یەکەمین هەلی گەورەی پاییزی 1930 بەدەستهێنا فشاری قەیرانی ئابووری حکومەتی دیموکراتی و پەرلەمانی ئەڵمانیای تێکشکاند. هاینریخ برۆنینگ سەرۆکوەزیری میانڕەوی ئەڵمانیا ناچار کرابوو بەپێی ئەو بەندانەی سەرۆک کۆمار ئیمزای کردبوو حکم بکات. برۆنینگ ڕۆژی 14 ئەیلولی 1930 بۆ هەڵبژاردن دیاری کرد. هیوادار بوو لە هەڵبژاردندا زۆرینەی دەنگەکان بەدەست بێنێت. بەڵام هیتلەر ئومێدی بڕی و دای بەدەم باوە. ڕابەری حیزبی نازی لە کێبڕکەیەکی بەهێزی هەڵبژاردندا پەیمانی بە خەڵکی ئەڵمانیاندا لە هەژاری و نەهامەتی ڕزگاریان بکات. ڕایگەیاند کە دەوڵەتێکی نازی سزاکانی جەنگ نادا. پەیمانی ڤێرسای هەڵدەوەشێنێتەوە و بێجگە لەما پەیمانی بە خەڵکیدا دووبارە بازرگانی بژێنێتەوە و وا بکات هەر کەسێکی ئەڵمانی خاوەنکاری خۆی بێت. ملیۆنەها ئەڵمانی بیر پەرتەوازە و نائومێد بەم ڕاگەاندنانە فریویان خوارد لە هەڵبژاردننی 2 ساڵ پێشتردا تەنها 810,000 دەنگی هێنا بوو. ئێستاش 6 ملیۆن و نیو دەنگی بەدەست هێنا بوو. لەبری 12 کورسی ڕایخشتاخ ئێستا خاوەنی 107 کورسیە. حیزبی نازی کە نۆیەمین و بچووکترین حیزبی سیاسی ئەڵمانیا بوو بە یەکجار بوو بە دووەم و گەورەترین حیزبی وڵات. ئەم سەرکەوتنا هیتلەری بەهێز کرد کەمتر لە 2 ساڵ دواتر بڕیاریدا ببێتە سەرۆک کۆمار. ئەمە لە کاتێکدا خەڵکی دانویست ڤێلدمارشال ڤۆن هیندنبورگ 84 ساڵە دووبارە هەڵبژێرنەوە لە بەرامبەر ئەمەدا کە بە پاڵەوانی ملیدا دەنرا و لە جەنگی جیهانی یەکەمدا فەرماندەی لەشکری ئەڵمانیا بوو. هیتلەری لاو سەرکردەی نازی جەسوور دڵنیا بوو کە دەتوانێت بیباتەوە. ڕاستی ئەوەیە هیتلەر لە ئەڵمانیا لە ڕووی یاساییەوە مافی ئەوەی نەبوو ببێتە سەرۆک کۆمار چونکە ڕێگەزنامەی ئەڵمانی نەبوو، بەڵام ئەم ڕێگرشی بە فێڵ و فەرج بە ئاسانی ڕاماڵی. ڕۆژی 25 شوباتی 1932 وەزیری دەوڵەتی ویلایەتی بچووکی براون شویگ کە ئەندامی حیزبی نازی بوو بەڕسمی هیتلەری کرد بە پاشکۆی سەفارەتی براون شویگ لە بەرلین. کەس دەبیری نەمابوو کە براون شویگ لە ئەڵمانیا سەفارەتخانەی هەیە. وڵاتەکانی دەرەوە لە ئەڵمانیا سەفارەتخانیان هەبوو، بەڵام سەفارەتی براون شویگ خۆی بۆ خۆی نوختەیەک بوو. لەگەڵ ئەوەشدا ئەم نوختەیە لە گەلی ئەڵمانیا ڕوویدا بوو، نەک هیتلەر. بەم جۆرە لەبەر ئەوەی هیتلەر بووە ملحەقی سەفارەتخانەی براون شویگ ئۆتۆماتیکیانە بووە هاوڵاتێکی ئەڵمانی. ئیتر یەکسەر دەیتوانی بۆ بوون بە سەرۆک کۆماری ئەڵمانیا هەوڵ بدات، بەڵام ئەم کۆششە ڕووبەڕۆی شکست بووە. هەرچەندە هیتلەر ژمارەی پێوانەی پێشووی نازیەکانی دوو بەرامبەر زیاد کردبوو بووە 13 ملیۆن و نیو دەنگ، واتە تەنها لە 37 دەنگەکانی هێنا بوو. هێندنبۆرگ بە زۆرینەی لە 153 دووبارە هەڵبژێردرایەوە بە سەرۆک کۆمار. هێشتا زۆربەی ئەڵمانیەکان هیتلەریان قبوڵ نەبوو. هیتلەر دووبارە هەوڵیدا زۆرینەی دەنگەکان لە هەڵبژاردننی دووجارەی ڕایخشتاغ پەرلەماندا هەمان ساڵی 1932 بەدەست بێنێت. نازیەکان نزیکەی 14 ملیۆن دەنگیان بەدەستهێنا، ئەمەش دەیکردا 230 کورسی پەرلەمان. بەم جۆرە نازیەکان بوونا گەورەترین حیزبی وڵات، بەڵام هێشتا کەمی نەبوون. لە هەڵبژاردننی دووەمدا 2 ملیۆن دەنگ لەدەست چوون، واتە لە دەستدانی 34 کورسی پەرلەمان. کاسێتی یەکەم دیوی دووەم.
ئەو ئەفسانەی کە ناتوانرێت نازیەکان ڕاگیرێت یان شکستیان پێبێنێت ڕەویەوە شەپۆلی سەرکەوتنەکان وردە وردە خاو دەبوونەوە دەرکەوت کە هیتلەر هەرگیز لە هەڵبژاردننی ئازاددا زۆرینەی تەواوەتی بەدەست ناهێنێت. مانگی 1932 ڤۆن هیندنبۆرگ کە سەرۆک کۆماری ئەڵمانیا بوو برۆنینگی لە سەرک وەزیری لابرد و فرانز ڤۆن پاپنی لە جێگەی دانا. فرانز ڤۆن پاپن لە ئەفسەرەکانی پێشووی سوپا بوو کە تەنانەت حیزبەکەی خۆشی حیزبی کاتۆلیکی سەنتەر لە حیزب دەری کردبوو. لەم ساتەوەختەدا کۆماری ئەڵمانیا خەریک بوو سەرەونبوون دەبوو. پاپن و شلایخەر هەرچەندە دژی یەک بوون ڕایان لەوەدا یەک بوو کە کۆمار بە خاک بسپێرن و لە بری ئەو خێزانی هۆهنز و لرن دووبارە بهێننەوە سەردەسەڵات. ئەمە مانای وا بوو ژیانی سیاسی هیتلەر و بە دیکتاتۆربوونی کۆتایی پێدەهات و لەدەست دەچوو. هیتلەر لەمە چاک تێگەیشت بوو بۆیە بیری کردەوە لەگەڵ کۆنەپەرستەکاندا لە دیدی نازیەوە ڕێک بکەوێت و ببێتە سەرک وەزیر. بەڵام سەرەتا پێویست بوو ناکۆکیەکانی ناو حیزب کۆتایی پێبێت. کەسی ژمارە دووی حیزبی نازی گریگۆر شتراسەر ڕایوا بوو کە نازیەکان ناتوانن زۆرینەی مطلق بەدەست بهێنن. بۆیە مانگی کانونی یەکەمی ساڵی 1932 فشاری دەخستا سەر هیتلەر شلایخەر بکاتە سەرک وەزیر و خۆشی واتە هیتلەر ببێتە جێگری سەرک وەزیر. بەڵام هیتلەر تووڕە بوو چونکە نەیدەویست ببێتە کەسی دووەم لە دەوڵەتدا. ڕۆژی حوتی کانونی یەکەم هیتلەر و شتراسەر لە کۆبوونەوەیەکدا زۆر بەدەنگی بەرز و نەڕەنەڕەوە گفتوگۆیان بوو. گۆبلز لە دەفتەری بیرەوەریەکانیدا دەڵێت پێشەوە چەند کاژمێرێک لە ژووری ئوتێلەکەدا هاتوچۆی بوو بە توندی تووڕە و ناڕەحەت بوو. دوجار وەستاوتی گەر حیزب هەڵوەشێتەوە لە ماوەی 3 خولەکدا بە فیشکێکی دەمانچە کۆتایی بە هەموو ڕووداوەکان دێنن. حیزبی نازی وای بەسەر نەهات و هیتلەریش بە گولە خۆی نەکوشت. شتراسەر کە سەرۆکی ڕاستەقینەی ڕێکخراوی حیزب بوو دەیتوانی حیزبی نازی لەت بکات و هیتلەریش خۆی بکوژێت و بەو جۆرە بە تەواوی مێژوو بە جۆرێکی تر دەبوو. بەڵام لەو ساتە وەختە ناسکەدا شتراسەر لە حیزب وازی هێنا و بە پشوو چوو بۆ ئیتالیا. هیتلەر ڕابەرەیەتی ڕێخستنەکانی حیزبی گرتە دەستخۆی و لایەنگرەکانی شتراسەری لەناو برد و تەواوی سەرکردەکانی حیزبی ناچارکرد سوێندی وەفاداری بۆ بخۆن و ئەو بە دیکتاتۆری حیزب قبول بکەن. دوای ئەوە لەناو حیزب و هێڵەکانی حیزبدا هێز و دەسەڵاتی خۆی جێگیر کرد و هەوڵی خۆی خستەگەر تا دەسەڵاتی سیاسی ئەڵمانیا بگرێتە دەست. بۆ ئەمەش دەیوت ئامادەیە لەگەڵ شەیتاندا پەیمان ببەستێت. دواتر ئاشکرا بوو کە شەیتان فرانز ڤۆن پاپن بوو کە ئارەزووی هەبوو تۆڵە لە شلایخەر بکاتەوە کە لەسەر کارلای بردبوو خۆی بوو بووە سەرک وەزیر. پاپن هێشتا لەلای ڤۆن هیندنبۆرگ جێگەی متمانە بوو. هیتلەر دەیزانی کە هیندنبۆرگ لەبەر ئەوەی زۆرینەی پەرلەمانی نەبوو ئامادە بوو هەر کەسێک بکات بە سەرک وەزیر. ڕۆژی نۆەمی کانونی دووەمی 1933 پاپن و هیتلەر بە شێوەیەکی نهێنی لەگەڵ یەک ڕێکەوتن و حکومەتێکان بنیاتنا کە هیتلەر تایدا ببێتە سەرک وەزیر و پاپن جێگری. بەو پێی هیتلەر دەبووە سەرۆکی حکومەت. ڕازی بوو کۆنەپەرستەکان کە نازی نەبوون و لایەنگری پاپن بوون زۆرینەی پۆستەکانی حکومەت بگرنە دەست. بەم جۆرە ڕۆژی 30 کانونی دووەمی ساڵی 1933 هیتلەر لەلایەن ڤۆن هیندنبۆرگەوە بە سەرک وەزیری ئەڵمانیا دانرا. بەم جۆرە هیتلەر لە ڕێگەی کەسانێکەوە کە ڕقی لەیان دەبەوە ئەوانیش بە هەمان شێوە ئەبیان خۆش نەدەویست کرا بە سەرک وەزیری ئەڵمانیا. بەم جۆرە هیتلەری بێنەوای شاری ڤێننا بووە کەسایەتێکی سیاسی ئەوروپا و دنیا و دواتریش کاریگەرێکی زۆر خراپی لە سەر مێژووی ئەوروپا و دنیا هەبوو. ساڵونیوێکی پێچووتە هیتلەر بووە دیکتاتۆری ئەڵمانیا. سەرەتای ساڵی 1933 ئەو تەنها سەرک وەزیر بوو. بەپێی یاسای بنەڕەتی کۆماری دەورەی ساڵانی پابند بوو بە بەدەستهێنانی زۆرینەی ڕایخشتاخ. ئەویش بەوەی تا چەند شایستەیی و گونجاوی نیشان دەدات گەر زۆرینەی لە دژی دەنگیاندا ئەوە لە سەرک وەزیری لا دەبرا. هەروەها سەرۆک ڤۆن هیندنبۆرگ دەیتوانی لە کار لای بەرێت. هیتلەر گیرگرفتێکی تریشی هەبوو لە دەوڵەتی نوێدا نازیەکان کەمی نەبوون. لە 11 پۆستی وەزارەت هیتلەر تەنها 3 وەزارەتی بەدەستەوە بوو. باقیاتی وەزارەتەکان بەدەست ڤۆن پاپن و هاوڕێ محافیزەکانیەوە بوو. بەوەی 8 وەزارەتیان بەرامبەر بە 3 وەزارەتی هیتلەر بەدەستەوە بوو. دڵنیا بوون کە هیتلەریان لە چنگدایە بەڵام هەر زوو بۆیان دەرکەوت کە هەڵە بوون. لە ماوەی 18 مانگدا هەمویان لە کابینە دەرکران حیزبە سیاسیەکانیان و تەواوی حیزبەکانی تر بێجگە لە حیزبی نازی قەدەغە و نایاسایی کرابوون. ڕێکخراوە دیموکراتەکانی ئەڵمانیا هەموو لەناو برابوون. لەو ماوە کورتەدا هیتلەر ئەڵمانیای بە تەواوی والێ کرد کە ڕەگەزی نازی حکومی تیا دەکرد. ویلایەتەکانی ئەڵمانیای لەناو برد کە سەربەخۆ بوون و هەموو ئەڵمانیای یەک خست. ئەڵمانیا بوو بە یەک پارچە و ئازادی بیر و ڕادەربڕین و چاپەمەنی لەناو برا. سادەترین مافی کۆمەڵایەتی خەڵک زەوت کرا.
کڵێسەکان خرانە ژێر چاودێریەوە و جوولەکە تەنگی پێ هەڵچەندە. ژمارەیەکی زۆر ئەڵمانی کوژران، ژمارەیەکی زۆریش خرانە ئۆردوگای کاری زۆرم لێوە. سەرباری ئەمانە خۆی لە پەیمانی ڤێرسای دزیەوە و بەنهێنی دەستی کرد بە پڕچەکردنی ئەڵمانیا و ئامادەکردنی وڵات بۆ جەنگێکی کاولکارانە. ڕوویڕاستی دکتاتۆر بە تەواوی خۆی دەرخست و لە کۆتاییدا زۆرینەی خەڵکی ئەڵمانیا ئەویان تا ڕادەی پەرستن خۆش دەویست. ئەڵمانەکان لە خشتەبران و سەرباری زەوتکردنی مافەکانی پیاوان و ژنان متمانەیان بە هیتلەر هەبوو. سوتاندنی بینای پەرلەمان لەلایەن کەسانی نەناسراوەوە هەرچەندە ژێربەژێر نازیەکان ئەنجامیاندا بوو، خەڵکی ئەڵمانیا بە زۆری دوای وتەی نازیەکان کەوتن و کۆمۆنیستەکانیان تاوانبار کرد. ئەمە 27 شوباتی 1933 ڕوویدا. کرا بە بیان و بۆ پێشێلکردنی ئازادی حیزبەکان. هیتلەر لە کاتی هەڵبژاردننی نوێی دیاری کرده بوو، بەڵام دەیزانی کە بە شێوەیەکی یاسایی و دیموکراتیانە لە هەڵبژاردندا سەرکەوتو نابێت. سوتانی پەرلەمانی کرد بە بیان و ڕێکەبەرەکانی دەیانەوێت بە بەکارهێنانی هێز و ترس دەوڵەت لە ناوبەرن و بۆ ئەوەی دەوڵەتیش بپارێزێت ڤۆن هیندنبۆرگی قایل کرد بڕیارێک ئیمزا بکات. بەپێی بڕیارەکە ئازادیە کۆمەڵایەتیەکانی پێشێلکران و لەناوبردننی حیزبە ئۆپۆزیسیۆنەکان بە زەبروزەنگ لەلایەن نازیەکانەوە بەپێی یاسا ڕێگەی پێدرا. دوهەمین هەڵبژاردن دوای ئەم کارانەش هیتلەر و نازیەکان نەیانتوانی زۆرینا بەدەست بهێنن. 56% دەنگەکان درا بە حیزبانە نازیەکان. بۆیە یەک حیلەی تر پێویست بوو تا هیتلەر خۆی قایم و بەهێز بکات لە کۆتایی مانگی سێدا بۆ ئەوەی دوو لەسەر سێی دەنگەکانی ڕایخشتاخ بەدەستبێنێت. ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمانی دەرکرد و ئەوانی تریشی ئاگادار کردەوە کە دەریان دەکات. بۆیە ئەوانە دەنگیان بە هیتلەردا و بەو جۆرە هەوڵی گۆڕینی دەستوریدا و ئەمەش سەریگرت بەم پێیە ئەو بووە تاکە سەرۆکی دەوڵەتی ئەڵمانیا و دواتریش خۆی قانونەکانی دادەنا نەک پەرلەمان. دوای ئەوە لە نێوان مانگەکانی حوزەیران و ئابدا گروپی هەڵمەت SI نازیەکانی کە دەیانویست لە بری لەشکری نیزامی ببنە لەشکر لەناوبرد، ئەویش بە شێوەیەکی زۆر خوێناوی. بۆ چونکە لەشکر هەڕەشەی ئەویان کرد کە هیندنبۆرگ کە پیر و پەکەوتە بوو مرد، ئەوە خێزانی خانەدانی هۆهنزولرن دێنناوە سەرکار. ئەمەش بۆ هیتلەر جێمەترسی بوو، بۆیە ژێربەژێر لەگەڵ سەرکردەکانی سوپاڕێکەوت کە ئامادەیە SA کە لە حیزبی نازی خۆی بەهێزتر بووبوون لەناوبەرێت و ژمارەی سوپا زۆر لەوە زیاتر بکات کە پەیمانی ڤێرسای ئەڵمانیای پێ ناچار کرده بوو. ئەویش تەنها 100,000 کەس بوون لەگەڵ چەند کەشتێکی بچووکی دەریاییدا. سەرکردەکانی سوپا بەوە قایل بوون ڕۆژی سیەمی حوزەیران ساڵی 1934 هیتلەر فەرمانی لەناوبردننی سەرکردەکانی SI دەرکرد. شانبەشانی ئەوە فەرمانی کوشتنی دەیەها کەسی تری بە هەمان بیان و دەرکرد. ڕووهەم لە زینداندا کوژرا. شتراسەر کە وێرابووی دژی هیتلەر بوەستێت وەختێک کە کەسی دووەمی حیزبی بوو لە بەرلین لە زینداندا کوژرا. ژەنەڕاڵ ڤۆن شلایخەر سەرۆکوەزیری پێشوو لە ماڵی خۆی بەدەستی نازیەکان کوژرا. فرانز ڤۆن پاپن جێگری هیتلەر واتا جێگری سەرۆکوەزیران هێرشی کرایە سەر بە 1000 حاڵێک دەرباز بوو. 3 کەس لە گیان پارێزەکانی کوژران. گوستاف ڤونکار کە ساڵی 1923 دەستی هەبوو لە سەرنگونکردنی کودەتای بیرەفرۆشانی هیتلەردان بە تەور پارچە کرا. لەو ڕۆژەوە تا کۆتایی 70,000 کەس بە فەرمانی هیتلەر کوژران. چەند ڕۆژێک دواتر لە ڕایخشتاخدا وتارێکی پێشکەش کرد و تایدا ڕووهەمی سەرکردەی SI و هاوڕێکانی تاوانبار کرد کە موئامەرەیان لێ کردووە لە ناوی بەرن و ئەویش بە سزای خۆیانی گەیاندوون. کاتێک هیتلەر دەستی کرد بە هێرشکردنە سەر ئەوروپا، یەکەمین سەرکەوتنەکانی بێخوێن ڕێژی بوو، بە زەبری شمشێر نەبوو بەڵکو بە سیاست بوو. پێشەوا لە مەیدانی سیاستدا لە جیهاندا نەناسراو بوو، کەمترین ئەزموونی هەبوو، بە خێرایی بوو بە مامۆستای کاری دیبلۆماسی و فریودان و هەڕەشەکردن و بلۆف. سیاستمەدارانی ئەوروپاشی بە هەمان ئاسانی هاوڕێی ئەڵمانیەکانی خۆی فریودا. لە نێوان ساڵانی 1933 بۆ 1935دا هیتلەر سەرڕای پەیمانی ڤێرسای دەستی کرد بە پڕچەکردنی سوپای زۆر بەهێز کرد. گۆرینگی ڕاستپات هێزی ئاسمانی ئەڵمانیا دروست بکاتەوە بەرنامەی کەشتی سازیەکی گەورە و گرانیشی دەست پێ کرد. ساڵێک دواتر یەکەم ئیشی گەورەی خۆی ئەنجامدا. ڕۆژی 7 ئازاری 1936 هیتلەر یەکەکانی سوپاکەی ناردە ناوچەی واینەوە کە لە خۆرئاوای سنووری ئەڵمانیایە و دانرابوو بە ناوچەیەکی نامیزامی. ئەم کارە پەیمانی ڤێرسای و پەیماننامەی لۆکارنۆشی پشتگوێخست و شکاند. ئەمەی دواییان ئەڵمانیا بە ئارەزووی ئازادانەی خۆی ئیمزای کردبوو. چوونە ناو ویلایەتی ڕاینەوە و کارێکی چاونەترسانە بوو، بلۆفێکی لێهاتوانە بوو. هیتلەر بە ئاگا بوو لەوەی بەپێی ئەو دوو پەیمانە باسکران سوپای فەڕەنسا بۆی هەبوو سەربازەکانی ئەڵمانیا لە ڕاین دەربکات. دەبێت بشوترێت کە ئەو کارە زۆر ئاسان ئەنجام دەدرا
چونکە تا ئەو کاتا لەشکری فەرەنسا بەهێزترین لەشکری ئەوروپا بوو. سوپای ئەڵمانیا لەو کاتەدا بە هیچ جۆرێک نمونەی لەشکری فەرەنسا نەبوو. هەرچەندە فەرەنسی و ئینگلیزەکان دژی ئەو کارەی هیتلەر بوون، بەڵام بۆ ئەوەی جەنگ ڕوونەدات لە جێی خۆیان نەجوڵان و بە ئاسانیش دەیانتوانی سەرکەوتوو بن. ئەوان بە هەر نرخێک بێت دەیانویست ئاشتی بپارێزن. هیتلەریش لەوە تێگەیشت بوو بۆیە ئەو کارەی ئەنجامدا. ئەو هەفتەی بەدڵەڕاوکە و ناڕەحەتێکی زۆر بردەسەر. ئەو 48 کاتژمێرەی دوای چوونەناوەی هێزمان بە ویلایەتی ڕاین دەستی پێکرد بۆ ژیانی من زۆر دژوار بوو. گەل لەو ساتە وەختەدا فەرەنسیەکان بچوونایەتە ویلایەتی ڕاینەوە ناچار دەبووین دەستەوە ئەشنۆ دانیشین. سەرچاوە نزانیەکانمان کە لە دەستماندا بوو هێندەکەم بوون، نەمان دەتوانی تەنانەت بەرهەڵستێکی شایستەش ئەنجام بدەین. هەروەها دەریخێز گەر فەرەنسیەکان بچوونایە ڕاینەوە ئەوە نازیسم لەناو دەچوون. هیتلەر بۆ یەکجار ڕاستی وت ئەمە دوا هەلبوو دیموکراسیەکانی خۆر ئاوا بتوانن ڕێی لێ بگرن. ساڵێک دواتر تازەکردنەوەی چەکەکانی ئەڵمانیا و لەشکری زەمینی و هەوایی وڵاتەکە ئەوەندە بەهێز بوون دەیانتوانی دەست بە جەنگێکی گەورە بکەن. ئیتر ئەوە فەرەنسا و ئینگلیز نەبوون بڕیار بدەن لە ئەوروپا جەنگێکی تر ڕوو بدات یان نا، بەڵکو هیتلەر بوو ئەو بڕیارەی لەدەستدا بوو. دەتوانین بڵێن لەو ساتە وەختەی هیتلەر بڕیاریدا جەنگ بەرپا بکات شومترین کاتی دنیا بوو. ئێوارەی 5 تشرینی دووەمی ساڵی 1937 هیتلەری پێشەوا ژەنەراڵەکانی خۆی بانکێش کرد و زۆر بەنهێنی پێڕاگەاندن کە نیازی جەنگی هەیە. ڕوونی کردەوە کە یەکسەر نا، بەڵکو دوا وەخت 1943 دەبێت. ژەنەراڵەکان دەبوو بۆ شەر خۆیان ئامادە بکەن. ئەو وتی لەو میانەیەدا دەتوانرێت سەرکەوتنەکانی یەکەم بەبێ جەنگ ئەنجام بدرێت. ڕۆژێکی زستانە 12 شوباتی 1938 هیتلەر سەرۆکوەزیرانی نەمسا دکتۆر کورت ڤۆن شوشینگی بانکێش کردبوو بۆ ڤێلاکی خۆی لە دامێنی چیای ئەڵب لە سەروی پرجسگادنەوە. شوشینگ وای بۆ چوو هیتلەر بەو نیازە بانگی کردووە باسی جیاوازی سیاسەکانی نێوان هەردوو وڵاتی ئەڵمانی زوبان بکەن. هەر کە ڕابەری نەمسا ویستی بە باسکردنی کەشوهەوایی کێوە بە فرپۆشیوەکانی ئەڵب دەست بە گفتوگۆ بکات، هیتلەر یەکسەر وتەکەی پێبڕی وتی ئێمە لێرە کۆ نەبووینەتەوە باسی دیمەنی جوان و کەشوهەوا بکەین. پاش هەندێک قسەی تر هیتلەر وتی جارێکی تریش پێت دەڵێم کە ئیشوکارەکان بەو جۆرە بەرەو پێش ناچن. من پەیامێکی مێژوویم هەیە و دەبێت ئەو پەیامە ئەنجام بدەم، چونکە خوداوەند خوازیارە بەو جۆرە بکەم. هەر کەسێک لەگەڵ مندانە لەناو دەچێت. ئەوەی کە لەناو دەچوو نەمسا بوو. هیتلەر بەسەرێکی نەمسای وت لە ماوەی یەک هەفتەدا دەبێت دەسەڵات بدرێتە دەست نازیەکانی نەمسا کە بڕیاری نایاسایی بوونیان لەسەردرا بوو. پەیڕەوانی حیزبی هیتلەر لە نەمسا لەژێر فەرمانی هیتلەردا بوون. شوشینگ بیری لە مەبەستەکەی ئەو کردەوە. هیتلەر بەردەوام بوو وتی هێر شوشینگ یان دەبێت ئەو ئۆڵتیماتومە ئیمزا بکەیت و خواستەکانی من لە ماوەی یەک هەفتەدا بەجێبێنیت یان فەرمان بە لەشکرەکەم دەدەم بچێتە ناو نەمساوە. سەرۆکوەزیری نەمسا خۆیدا بەدەستەوە ئیمزای کرد. هیتلەر دەزانی ئەم ئیمزاکردنەش بە کەڵک نایەت، چونکە نەمساییەکان ڕفراندۆم ئەنجام دەدەن لەسەر مەسەلەی خۆ بەدەستەوەدان لە دەنگدانەکەدا لە دژی ئەو دەبن. بۆیە هیتلەر شەوی 11 ئازار لەشکری ئەڵمانی ناردە نەمساوە. شوشینگی سەرۆکوەزیری نەمسای خستە زیندانەوە. لە ڕاستیدا ئەم ڕابەرە 7 ساڵی ڕەبەقی لە زینداندا بردەسەر. 5 ساڵی لە ئۆردوگای دەستە جەمعیەکاندا گوزەراندی تا کۆتایی جەنگ لە زینداندا مایەوە. لە کاتێکدا پۆلیسی نهێنی ئەڵمانیا نیازی کوشتنیان هەبوو، لەشکری ئەمریکا ڕزگاریان کرد. دوای نەمسا قوربانی دواتری هیتلەر چکسلۆڤاکیا بوو. چکسلۆڤاکیا کۆمارێکی ئاشتیخواز و دیموکراتیک بوو کە دوای کەوتنی ئیمپراتۆری نەمسا مەجەر لە ساڵی 1918دا توانی سربەخۆی خۆی بەدەست بێنێت. بیانوو هیتلەر ئەو بوو کە 3.5 ملیۆن ئەڵمانی دانیشتوی سوودەتی ژێر ڕکێفی چکسلۆڤاکیای خوازیار بوون بریکێنەوە بە ئەڵمانیاوە. لە ڕاستیدا خاکی سوودەت کە بەشێکی بوو هەمی مێژوویە خۆی سەر بە نەمسا بوو، هەرگیز ئەڵمانی نەبوو. هیتلەر بۆ هەڵوەشینی چکسلۆڤاکیا سوودی لە چەمبەرلینی سەرۆکوەزیری بەریتانیا وەرگرت. چەمبەرلین ئامادە بوو وڵاتێک بکاتە قوربانی، وڵاتێک کە ڕۆژێک لە ڕۆژان ناوی چکسلۆڤاکیا بوو بەمەرجێک ئاشتی ئەوروپا بپارێزێت. چەمبەرلین ئەوەندە کورتبین بوو تێنەدەگەیشت کە هەر ڕێگەدانێک بە هیتلەر گەرچی بچووکیش بێت ئیشتیهای زیاد دەکات بۆ خواردن و قوردانی زۆرتر. ناوەڕاستی ئەیلولی 1938 چەمبەرلین بە دەوڵەتی چکسلۆڤاکیای ڕاگەیاندبوو کە ئەگەر سەرزەمینی سوودەت بە ئاشتیانە نەدەنە دەست ئەڵمانیا، ئەوە هیتلەر چکسلۆڤاکیا بە زۆر لەناو دەبات. 22 ئەیلولی 1938 لە شارچکەی گوتبرگ چەمبەرلین بە هیتلەری ڕاگەیاند کە چکسلۆڤاکیا ئامادەیە سەرزەمینی سوودەت بداتە ئەڵمانیا. ئێستا تەنیا ئەوە ماوە وردەکاریەکانی ئەو خۆ بەدەستەوەدانە ئاشتی خوازانەیە ئەنجام بدرێت. پێشەوە وەڵامی دایەوە کە زۆر داوای لێبوردن دەکات چونکە ئیتر ئەو نەخشەی چەمبەرلین سوودی نەماوە. چەمبەرلین ڕێک لەسەر کورسیدا نیشت و ڕوخساری لەسەر سوورمان و تووڕەییدا سوور هەڵگەڕا.
هیتلەر ڕایگەیاند کە لەشکرەکەی بەزووی دەچێتە ناو خاکی سوودەتەوە و گەرچیکەکان بەرەنگاری بکەن جەنگ ڕوو دەدات. لە کۆنفرانسی سەرۆکەکانی ئەڵمانیا و ئیتالیای فاشی لەلایەک و لەلایەکی ترەوە فەڕەنسا و ئینگلتەرا شەوی 29 لە سەرسی ئەیلولی 1938 کە لە شاری میونخ بەسرا چەمبەرلین دالادیەی سەرۆک وەزیری فەڕەنسا قایل بوون هیتلەر ڕۆژی دواتر سەربازەکانی خۆی بنێرێتە ناو بەشی سوودەتی چکسلۆڤاکیاوە. هیتلەر لە ڕاستیدا نیازی بوو هەموو وڵاتەکە داگیر بکات. چەند مانگێک دواتر دوای نیوە شەوی 15 ئەیلولی 1939 پێشەوەی ئەڵمانیا سەرۆک کۆماری ئەو بەشەی چکسلۆڤاکیا کەما بوو بانگ کردبووە بەرلین. لەو پێش هیتلەر هەوڵیدا بوو سلۆڤاکیا لە چکسلۆڤاکیا جا بکاتەوە. دواتر بیانوشی دەگرت کە ئەڵمانی زوبانەکانی ناوچیک بێڕەحمانە دەچەوسێنرێنەوە. ڤیکتۆر ئیمیل هاشای سەرۆکی چیک کە پیر و کەنەفت و دڵبیمار بوو بێدەسەڵاتانە لە هیتلەر پاڕایەوە کە بەخشندە و جوامێر بێت و ڕێگە بدات چیکەکان ژیانێکی مەدەنیانە بژین. هەرچی بوێت پێشەوە بەخشندە و جوامێرانە هەرچی بوو بێت پێشەوە بەخشندە و جوامێر نەبوو. هیتلەر نەڕاندی من بە تۆم ڕاگەیاندبوو گەر چکسلۆڤاکیا ڕەفتاری خۆی چاک نەکات ئەو میلەتە بە تەواوی نابوت دەکەم. چکسلۆڤاکیا ڕەفتاری خۆی چاک نەکردەوە بۆیە فەرمانم داوە سەربازەکانی ئەڵمانیا هێرش بکەن و چکسلۆڤاکیا بلیکەن بە ئەڵمانیاوە. هیتلەر بە هاشای ڕاگەیاند دوو ڕێگەی لەبەردەمدایە گەرچیکەکان بەرەنگاری بکەن بێبەزەیانە ورد و خاشیان دەکات بەڵام گەر خۆ بەدەستەوە بدەن جوامێرانە ڕەفتاریان لەگەڵ تا دەکات و تا ڕادەیەکیش ئازادی میلیان دەداتێ. هیتلەر بە هەڕەشەوە درێژەی پێدا ئەمە دووە هەلی باشە کە بتوانین بیدەن بە میلەتی چیک لەوانەیە گەشتەکەی تۆ ڕێ لە خراپبوونی کارەکان بگرێت کات بە خێرایی گوزەر دەکات کاتژمێر 6 بەرەبەیان سەربازەکان دەچنە ناوەوە. هیتلەر کەمێک کاتیدا بەسەر کۆماری چیک تابیری لێ بکاتەوە وتی دەزانم بڕیارێکی گەورەیە بەڵام پێم وایە لە نێوان دوو میلەتی ئێمەدا ئاشتێکی درێژخایەن بەرقەرار دەبێت. بەڵام گەر بڕیارێکی تر بدەیت نابوتی چکسلۆڤاکیا بە چاوی خۆم دەبینم. بە موشانە دیکتاتۆری نازیەکان میوانەکەی خۆی ئیزندا. کاتژمێر 2 چارەکی پاژنیوە شەوی 15 ئازاری 1939 گۆرینگی فەرماندەی هێزی ئاسمانەکانی ئەڵمانیا و یواخیم ڤۆن ریبنتروپی لوتبەرزی وەزیری کاروباری دەرەوەی ئەڵمانیا لە ژوورەکەی تەنیشتیدا کارە شەیتانیەکەی هیتلەریان تەواو کرد. ئەم دوانە ئەشکەنجەی هاشایان دەدا تا پرۆتۆکۆلی مردنی وڵاتەکەی خۆی ئیمزا بکات. گۆرینگ پێیوت گەر ئیمزای نەکات ئەو بەیانیە پراگ وێران دەکات. پێنووسێکی بە زۆردایە دەست سەرەکی چیک و فەرمانی پێدا ئیمزای بکات. ئەگینا بەپێی شاید حاڵێکی ئەڵمانی کە لە پشت ژوورەکەەوە وەستا بوو گوێ لە نەڕێی گۆرینگ بوو جنێوی دەدا. هێندەیان لێدا بوو خەریک بوو بە دەستیانەوە بمرێت. بەمە تاوانبار دەبوون کە لە ماڵی سەرۆک وەزیری ئەڵمانیادا کابرایان کوشتووە بۆیە دکتۆر تیۆدۆر مۆرڵی پزیشکی تایبەتی هیتلەریان بان کرد کە بە دەرزی لێدان زیندوی کردەوە. بەو حاڵەوە سەرۆکی چکسلۆڤاکیا پرۆتۆکۆلەکەی ئیمزا کرد پرۆتۆکۆلێک کە وڵاتەکەی ئەوی زۆر ئاسان لەناوبرد. لەگەڵ ئەوەشدا هیتلەر درۆیەکی ڕاگەیاند گوایە سەرۆکی چکسلۆڤاکیا چارەنووسی میلەت و وڵاتی چکسلۆڤاکیای داوەتە دەست پێشەوای کۆماری ئەڵمانیا. دواتر پێشەوا وتبووی کوڕان ئەمڕۆ گەورەترین ڕۆژی ژیانی منە. ناوی من لە مێژووی ئەڵمانیادا بە ناونیشانی مەزنترین کەسایەتی ئەڵمانی جێگیر دەبێت. بە خەیاڵی هیتلەردا نەدەهات کە کۆتایی چکسلۆڤاکیا دەستپێکی کۆتایی خۆی و کارەکانێتی. کازیوەی ڕۆژی 15 مانگی ئازاری 1939 ڕێگەی جەنگ و نەکبەتی و چارەڕەشی هیتلەر بوو. ئیتر هیتلەر نەیتوانی کارەکانی خۆی ڕاگرێت بەردەوام بوو تا خۆی سەرەونگون کرد و هەموو دنیای خستە سەر لێواری مەرگ و چارەڕەشی. ئەم کورتەیە لەبارەی ژیانی هیتلەر لە کتێبی فهور وسقوگی دۆڵف هیتلەر نووسینی ویلیام شایرر وەرگێڕان بۆ فارسی کاوە دهگان وەرگیراوە و ئامادەکراوە. ئەمە تەنها پێشەکی بوو. نووسینی زۆرات. بەشی یەکەم سەردەمی مناڵی. خۆشبەختانە بۆم لووە کە لە شاری برۆنۆ چاوبەشیان هەڵبێنم. ئەو شارە بچووکەی کە دەکەوێتە سەر سنووری نێوان ئەڵمانیا و نەمسا. ئەو دوو دەوڵەتەی کە یەکگرتنەوەیان سەر لە نوێ دەبێت لە سەروی ئەو ئامانجانەدا بێت کە لە ژیانمدا هەوڵی بۆ دەدەیت. پێویستە نەمسای ئەڵمانی بگەڕێتەوە باوەشی نیشتمانی ئەڵمانیای گەورە چونکە یەک خوێنی مڵکی تاکە نیشتمانە. هەرگیز گەلی ئەڵمانی مافی ئەوەی نابێت چالاکی ئیمپریالیستی هەبێت. ئەگەر هەموو ڕۆڵەکانی لە تاکە دەوڵەتێکدا کۆنە بنەوە جا هەر کاتێک ڕایق هەموو ڕۆڵەکانی لە خۆ گرت ئەو کاتا توانای بەخێوکردنیان نابێت. ئەو نەبوونیەش ماف بۆ گەل دەرەخسێنێت کە خاکی وڵاتانی تر داگیر بکات. لەو کاتەدا ڕێگا لە بەردەم شمشێردا دەکرێتەوە و فرمێسکی جەنگ دەبێتە بەرهەمی جیهانی نوێ و پاشە ڕۆژ. ساڵی 1890 چاوم بەشیان هەڵهێنا. باوکم فەرمانبەری گومرگ بوو.
پیاوێکی مەسلەکی بوو. دوای ئەوەی خانەنشین کرا خێزانەکەی بردەوە بۆ شاری لانس شوێنی لەدایک بوونی. پاشان بردنی بۆ گوندی لامباخ و دەستیدایە کارکردن لەو پارچە زەویەی کە هی خۆی بوو. هەر لەو گوندەدا و لە قوتابخانەکەیدا و لە پەیوەندیم لەگەڵ هاوڕێکانم بیرە تایبەتیەکانم سەریان هەڵدا و مۆرکی تایبەتیانیاندا بە ژیانم. هەرچەندە زۆر منداڵ بووم، بەڵام بیرم لە پاشە ڕۆژ دەکردەوە. حەزم لە هیچ پیشەیەک نەبوو، هەرگیز حەزم لەوە نەبوو لەسەر ڕێو شوێنی باوکم بڕۆم. هەر جارێک کە توانای وتاربێژیەکەم تاقی دەکردەوە پێم وابوو بۆ ئەوە دروست کراوم کە ببمە هاندەر و سەرکردا. دەمویست هاوڕێکانیشم بخەمە سەر ئەو باوەڕە. کاتێ بێ ئیشیم ڕوون دەکردە نامەخانەی باوکم خۆم بە سەیرکردنی کتێبە مێژوویەکان و گۆڤارە وێنەدارەکانەوە خەریک دەکرد. ڕۆژێکیان چاوم بۆ گۆڤارەکەوت کە ساڵی 1970 دەرکرا بوو. زۆر بە جوانی باسی شەڕەکانی سوپای پروسیام دەخوێندەوە و دەموت ئەڵمانیەکانی نەمسا لەو ڕۆژەدا لەکوێ بوون. ئەی بۆچی باوکم و نەمساویەکانی تر نەچوونەتە پاڵ ئەو سوپا سەرکەوتووە؟ چ جیاوازیەک هەیە لە نێوان ئەو ئەڵمانیانەی کە سوپای سێهەمی ناپلیۆنیان شکاند و ئەڵمانیەکانی نەمسا؟ باوکم دەیزانی کە ئارەزوی خوێندنی کلاسیکیم نییە. ئەو دەیویست ببمە پیاوێکی عملی. هەوڵیدا بمگوازێتەوە بۆ قوتابخانەی هونەری و سەرئەنجام ببمە فەرمانبەر. هەرگیز بیری ئەوەی نەدەکردەوە کە بەگوێی ناکەم. زۆری پێناخۆش بوو کە زانی حەزم لەوە نییە و بە ئاشکرا پێم وت نامەوێت وەک ئەو بم. ئەو کاتا تەمەنم 11 ساڵان بوو. ڕازی بووم بچمە پەیمانگەی هونەرە جوانەکان. هەرزوو بۆم دەرکەوت کە توانای وێنەکێشانم هەیە. سەر لەنوێ باوکم هەوڵیدا بم کاتە فەرمانبەر. داواکاریەکەیم ڕەت کردەوە و پێم وت دەمەوێت ببمە وێنەگر یاخود وێنەکێش. داوای لەدایکم کرد کە پەشیمانم بکاتەوە، بەڵام من هەرسوور بووم لەسەر ڕاکەی خۆم. لە پەیمانگاکە دەری هێنام و بردمیە قوتابخانەیەکی ئاسایی. من هەر خەریکی گەشەپێدانی تواناکەی خۆم بووم. بێجگە لەوانەکانی جوگرافیا و مێژوو هەموو ئەوانی ترم پشتگوێ خست. لەو دووانەیەدا لە پێش هاوڕێکانمەوە بوو. ئیمڕۆ کابیرەوەریەکانم دێنەوە یاد. هەست بەوە دەکەم کە بوومانی نیشتمان پەروەرێکی تۆندڕە و قەرزاری ئەوم. بە تەواوی ئەوم لاچەسپی کە نەمسا بەشێکی دانەبراوی ئەڵمانیایە و پێویستە وەک دەوڵەتی سەربەخۆ نەمێنێت. ئەوەش لە ئەنجامی وانەی مێژوو ئەو تێبینیانەی کە مامۆستاکەمان دکتۆر لیۆبۆلد بۆتس دەری دەبڕین. ڕێکەوت وا بوو پاشە ڕۆژم بکەوێت تا دەستی خۆم، چونکە 13 ساڵان بووم کە کتۆپەر باوکم مرد. دایکم ئەرکی ئەوەی خستە سەرشانی کە بم کاتە فەرمانبەر، بەڵام من نەمویست بەرەنگاری ئەویش ببمەوە کەچی قەدەر وا بوو تووشی سوکە نەخۆشیەک ببم کە پاشان پەرەیسەند پزیشک پێڕاگەیاندین کە دەبێت ماوەی ساڵێک لە خوێندندا ببڕێم. لەو ماوەیەدا هەوڵمدا دایکم ڕازی بکەم بۆ ئەوەی بگەڕێمەوە پەیمانگەی هونەرە جوانەکان. ئەویش ڕازی بوو. پاش 2 ساڵ دایکیشم مرد بەوە پشتم شکا، چونکە دایکم زۆر خۆش دەویست. لەلایەکی ترەوە و بەو تەمەنەوە بەتەنها مامەوە و هیچم بەدەستەوە نەبوو. ئەو پارەیەش کە باوکم بۆی بەجێهێشت بووین لەو 4 مانگەدا کە دایکم لەسەر جێگا بوو تەواو بوو. دەبوو ئیش بکەم بۆ ئەوەی بژیم. گواستمەوە بۆ ڤێننا. تەنها شت کە بەدەستمەوە بوو ئیرادەی پۆڵایینم بوو. دەبوایە بەرەو ڕووی دواڕۆژ ببمەوە و چۆن باوکم توانی بووی خۆی پێ بگەێنێت، منیش دەبێت لە ڕێگایەکی ترەوە خۆم دروست بکەم، بەڵام نەک لە ڕێگای وەزیفەوە. ساڵانی تاقیکردنەوەی گران. لەو ماوەیەدا کە دایکم لەسەر جێگا بوو سەردانی ڤێننام کرد بۆ بەشداریکردن لە تاقیکردنەوەیەکدا تا بتوانم بچمە ئەکادمیای هونەرە جوانەکان، بەشی وێنەکێشان بە زەیت و ڕەنگەکان. لە سەرنجامەکەی دڵنیا بووم کەچی کە ئەنجامەکان دەرچوون ناوم لە لیستی دەرچواندا نەبوو. کە لە عەمیدەکەم پرسی وتی وێنەکانت ئەوە دەردەخەن کە ئارەزووی ئەندازیاری خان و دروستکردنت هەیە، نەک وێنەکێشان بە زەیت و ڕەنگەکان. هەنیدام بچمە بەشی ئەندازیاری. وێنە و ڕسمی هەندەسی زۆر لێک جیاوازن، هەرچەندە دەمزانی توانای هەندەسەم هەیە، بەڵام من ئەوەم پشتگوێ خست. ناچار گەڕامەوە بۆ قوتابخانەی دواناوەندی تا خوێندن تەواو بکەم. پاش مردنی دایکم بەدەستی بەتاڵەوە هاتمەوە ڤێننا. لەگەڵ ئەوەشدا بڕوان بەهێز بوو، هەرگیز نەمدەهێژنا ئومێدی بەسرمدا زاڵ بێت. سوور بووم لەسەر ئەوەی هەرچۆن بووە بچمە بەشی هەندەسەی بیناساسی. دەمزانی کە دەبێت ئیش بکەم لەگەڵ خوێندنەکەمدا. لەو تەمەنەدا بەرەوڕووی هەژاری بوومەوە، تاڵی نەبوونیم چێشت. سەرەڕای ئەوەی کە لە خێزانێکی بۆرژوازیدا ژیا بووم کەوتمە ناو جیهانی بێنەوایانەوە، ئەوانەی کە دواتر لە پێناویاندا خەباتم کرد تا ژیانیان بەرز بکەمەوە. کە لە ڤێننا چاوم کردەوە 2 مەترسی گەورەم بەدی کرد و نەمدەزانی کە چەند پڕمەترسین بۆ گەلی ئەڵمانی، کە ئەوانیش مارکسیەت و جوولەکایەتی بوون. لەو شارە خۆشەدا ڤێننا ناخۆشترین ڕۆژانی ژیانم بەسەر برد. ماوەی 5 ساڵ تامی حەسانەوەم نەزانی. پێشان وەک شاگردی بینا ئیشم کرد، بۆیەم دەکرد تا برسەتی لە خۆم دوور بخەمەوە. برسەتی بوو بۆ هاوڕێم، لێم جیانە دەبەوە. کە کتێبێکم دەکڕی دەبوو ئەو ڕۆژە برسی بم.
یان ئەگەر بچوومایە بۆ ئاهەنگێکی مۆسیقا یان شانۆگەریەک دەبوو 2 ڕۆژ پرسی بم. کتێب تاکە هاوڕێم بوو. لە ئەنجامی خوێندنەوەی زۆرەوە کۆمەڵێک زانیاریم لا کەڵەکە بوو پاشە ڕۆژ توانیم سوودیان لێ وەربگرم. لە سەرەتای سەدەی 20دا شاری ڤیەنا بەدەست چەند گرفتێکی کۆمەڵایەتیەوە دەیناڵاند. دەوڵەمەند و هەژار بەیەکەوە بەدەسەڵات و لاواز زانا و نەزان هیچ شارێکی ئەڵمانیا وەک ئەم شارە لەبار نەبوو بۆ ئەو کەسەی بیەوێت توێژینەوە لە سەرباری کۆمەڵایەتی بکات. بەڵام ئەوە لە دوورەوە ناکرێت و پێویستە ئەو کەسە بۆ خۆی بچێتە ناو ڕیزی بێنەوایان و تاڵی نەبوون بچێژێت تا بتوانێت پێوانە لە نێوان چینەکاندا بکات. وەک هەر ئاوارەیە کە بەدوای بژێویدا بگەڕێت و بە ئارەقی ناوچاوانی خۆی بژێنێت دەژیام. من ئەو شتانم پشوێ خست کە ڕێگای ئیشکردن لە خەڵک دەگرن، وەک لوتبەرزی، خۆ بە کەمزانی، گاڵتە پێکردن، چونکە دڵنیا بووم لەوەی کا کارکردن هەر چۆنێک بێت سەربەرزیە و زانیم کە ئیش دۆزینەوە ئاسانترا لەوەی کە لە دەستت نەچێت و هەمیشە ئەوانەی کە گوندە دوورەکان بەجێ دەهێڵن و ڕوو دەکەنە پایتەخت بە نیازی بژێوی پەیداکردن بە ئاسانی تووشی نائومێدی تاڵ دەبنەوە. گوندنشینێک زێدی خۆی بەرەو شار بەجێ دەهێڵێت و هیچی لە گیرفاندانیە کە ئیشێکی دەستکەوت و پاشان لە دەستیدا دەتوانێت پشت بە یارمەتی سندوقی نەقابە ببەستێت کە ئەوەش تەواو بوو ناچار دەبێت بەکرێی کەم ئیش بکات یان بگەڕێتەوە بۆ گوندەکەی. خۆ ئەگەر ئەوەی پێعیب بوو ئەوە تووشی بێ ئیشی دەبێت. ئەو کاتا دەبێتە دادەستێک بەدەست ئاژاوە گێڕان بۆ مانگرتن و ڕووخاندنی پایەکانی ئابووری نەتەوەی و دامەزراوە دەوڵەتی و کۆمەلگا و شارستانی. نازانم کامیان زیاتر هەژاندنی، هەژاری و نەداری زۆربەی گەل یان نزمی ڕادی ڕەوشتی. هەستم بەوە کرد کاسکردن بە ئەرکەکان لای کرێکار و شاگردەکان نییە. سەرۆکی خێزان کاروباری ماڵەکەی پشتگوێ دەخات و گرنگی بە پەروەردەکردنی منداڵەکانی نادات، چونکە هەموو توانایەکی لە پێناو بژێوی پەیاکردن سەرف دەکات. دیارە نەبوونی پەروەردەی ماڵەوە لە کۆمەلگایەکی داڕزاوی وەک نەمسا دەبێتە هۆی نەمانی پەیوەندی نێوان باوک و ڕۆڵەکانی و دوایی نێوان خێزان و دەوڵەت لە کاتێکدا کە هەژاری و نەزانی و نەخۆشی سێ کوچکەیەکن پێکەوە وا دەکەن کە گەل نەفرین لە دەوڵەت بکات و هەموو هەستێکی نیشتمان پەروەریش ناهێڵێت. ئەگەر بتەوێت گەل بکەیتە کۆمەڵێکی بنیاتنەر ئەوە دەبێت بارودۆخێکی کۆمەڵایەتی دروست بێتەدی و هاوڵاتیان بە گیانێکی نیشتمان پەروەری گۆش بکرێن، لە ماڵەوە و قوتابخانەدا خەڵکی فێری خۆشەویستی نیشتمان بکرێن. کاسێتی دووەم دیوی یەکەم لە کتێبی خەباتی من ئەدۆڵف هیتلەر. مرۆڤ هەمیشە هەوڵ بۆ شتێک دەدا کە خۆشی بوێت و شتێکی خۆش دەوێت کە لایەنی ڕێزگرتن بێت،
چۆن دەکرێت داوا لە یەکێک بکرێت نیشتمانێکی خۆش بوێت لە کاتێکدا کە هیچ دەربارەی مێژووی نەزانێت و هەست بەوە نەکات کە لە باوەشیدا هێمنی و خۆشگوزەرانی بۆ دابین کراوە. ساڵی 1990 باری ژیانم باشتر بوو. شاگرد بەننا نەمام. ئیشم بۆ خۆم دەکرد وەک ڕەسامێکی ئەندازیاری. کاتی خوێندنەوەم زیاتر بوو. توانیم خەریکی لێکدانەوەی بار و ڕامیاری وڵات بم و بیرم لەو کاریگەریە فیکری و ئاقیدەیانە دەکردەوە کە پاشەڕۆژی نەمسای داڕوخاو دیاری دەکەن. پارتی سۆشیالیستی دیموکراتی. پێش ئەوەی با تەواوی دیراسی بزوتنەوەی سۆشیالیستی دیموکراتی بکەم، تەنها شتێکی کەمم دەربارەی ئەم بزوتنەوەی و سەرهەڵدانی و ئامانجەکانی دەزانی. بە سۆزەوە دەمڕوانیە خەبات لە پێناوی دەستور و دەنگدانی گشتی، چونکە دڵنیا بووم لەوەی ئەگەر دەستەڵاتداران ملکەچی ئەو دوانە بن، ئەوە دەتوانرێت بنەماڵی هایسبۆرگی پێلاواز بکرێت. زۆر خەم لەو بنەماڵەیە بوو، چونکە دەیانویست هەستی جەرمانی لە دڵ و دەرونی 10 ملیۆن نەمسایدا بخنکێنن و دەشمزانی بەنەمانی ئەوان ئیترگەلی نەمسا ڕزگاری دەبێت و ئەو کۆسپانی کە لە بەردەم هاتنەدی ئینشلۆسدان نامێنن و هەموو گەل دەگەڕێتەوە باوەشی نیشتمانی یەک بوو. ئەوەی زیاتر خۆشەویستی ئەو بزوتنەوەی لا دروست کردبووم ئەوە بوو کە دەمزانی لە پێناوچینی چەوساوەدا کار دەکات و دەیەوێت باری ژیانی کرێکاران و جوتیاران بەرز بکاتەوە. ئەم بڕوایم تا تەمەنی 17 ساڵانم بەردەوام بوو. وردە هەستم با گرنگی بزوتنەوەی سندیکا کرد لەبەر ڕۆشنایی خۆپیشاندانە جەماوەریەکان و مانگرتنەکانیان لە چەند کۆبوونەوەیەکیاندا بەشداریم کرد. گوێم بۆ وتاری سەرکردەکانیان شل کرد، دەمویست بچمە ناوڕێزی پارتەکەیانەوە، بەڵام ئەوەی بینیم و بیستم با تەواوی بەرچاوی ڕووناکردمەوە. ئاواتەکانیانم بۆ دەرکەوت، زانیم ئەوانە دژی نەتەوەن چونکە دەستکردی چینی سەرمایەدارن. دژی نیشتمانن چونکە دادەستی بوروژوازین بۆ سوودوەرگرتن لە چینی چەوساوە. دژی یاساکانن چونکە ئامێریکن بە دەستچینی دەسەڵاتدارەوە بۆ تۆقاندنی برۆلیتاریە. دژی قوتابخانەن چونکە دەیانەوێت کۆی لە پێ بگەێنن و سوودتەمەنی بۆ شەڕی سەرمایەداری ئامادە بکەن. دژی ئاینن چونکە بەهۆیەکی دەزانن بۆ سەرکردنی گەل و لاوازکردنی تا بتوانن تاسەر وەک کۆیلا بەکاری بێنن. لە سەرەتای بەشداریم لا کۆبوونەوەکانیاندا بڕیارمدا بوو بێدەنگ بم، بەڵام کە بینیم دەیانەوێت شتە باباهاکان لەناوبەرن، بێدەنگەکەم شکاند و کەوتمە بەرەنگاریان و بەگژیاندا چوومەوە و دیار بوو ئامادە نەبوون گوێ لە تێبینیەکانم بگرن و چەند کەسێکیان ڕاستپارد ئازارم بدەن. منیش ئیتر وازم لێهێنان و بەزەیم بە جەماوەرەکەدا هاتەوە کە چۆن یاری بەداهاتویان دەکەن و بە ئارەزوو خۆیان ئاڕاستیان دەکەن. بۆم دەرکەوت کاتۆقاندن و توندڕەوی چەکی دەستی سۆسیالیستی دیموکراتیە دژی ئەوانەی کە بەرەنگاریان دەبنەوە و دەیانەوێت ناو و ناوبانکیان بزڕێنن و وڕێیان بڕوخێنن. زۆر جار ئەم پرسی بۆچی پارتێکی دیکە یان بزوتنەوەیەک لە وڵات تا سەرهەڵنادات کە ڕێگا لە بەردەم سۆشیالیستی دیموکراتی بگرێت و هەمان تەکتیکی ئەوان بەکاربهێنێت بۆ سەپاندنی ڕای خۆی و تۆقاندنی نەیارەکانی. دەبوو بۆرجوازیەت یەکیان بگرتایە و سۆشیالیستی دیموکراتیان لە جێ خۆیاندا بوەستاندایە، بەڵام ئەوەیان نەکرد و تەنانەت بەرامبەر داواکاریەکانی کرێکاران ئەوەش کە ڕەوا بوون هەڵوێستێکی نابەجێیان نیشاندا. کاتێک هەستیان بە هەڵەکەیان کرد کە ڕێکخراوە سەندیکاییەکان ناڕزایی چینی کرێکاریان لە بارودۆخەکە بۆ بەرژەوەندی خۆیان خۆستەوە و چەکێکی کاریگەریاندا بەدەست سۆشیالیستی دیموکرات تا بەرامبەر نەیارەکانی بەکاری بهێنێت. لە سەرەتادا بزوتنەوەی سەندیکایی دەیویست هەوڵی کرێکاران ڕێک بخات لە پێناو پاراستنی مافەکانیان و بەرزکردنەوەی ئاستی ژیانیان، بە دوور لە سیاسەت و پارتەکان تا ئەو کاتێک کە بۆرجوازیەت پاڵی پێوەنان بۆ ململانەی سیاسی بەوەی کە داواکاریەکانیان ڕەت دەکردەوە. ئیتر هەر لە بەردەم سۆشیالیستی دیموکراسی ڕەخسا بۆ ئەوەی خۆیان بکەن باخاوەنیان و سەرپەرشتیان بکەن، کەچی بۆرجوازیەت دەیویست وا لە دەسەڵاتداران بکات کە سەندیکاکان هەڵبوەشێنەوە بە بیانووی ئەوەی کە شەرعیەتیان نییە و دژ بە نیشتمانن. دەبێت هەڵا لەوە گەورەتر هەبێت کە بۆرجوازیەت کردی کاتێک کە سەندیکای بە دژی نیشتماندانە. ئایا شتی وا دەبێت بزوتنەوەیەک بيەوێت باری ژیانی چینی کرێکاران بەرز بکاتەوە لەگەڵ ئەوەشدا دژی نیشتمان بێت؟ بزوتنەوەیەک ئەوە ئامانجی بێت هەرگیز دژی نیشتمان نابێت، بەڵکو بزوتنەوەیەکی نیشتمانیە و پێویستە پشتگیری لێ بکرێت. لەو کاتێک کە خاوەنکارەکان ئەوەندەگیانی دادوەری و ئینسافیان تیان نەبێت کە مافی هەژاران پێشێن نەکەن، ئیتر چۆن دەبێت ڕێگەیان لێ بگیرێت پارێزگاری لە ماف و بەرژەوەندەکانیان بکەن. ئاشکرا شا تاکە کرێکارێک ناتوانێت لە بەردەم خاوەنکارێکدا بوەستێتەوە ئەگەر سەندیکایی لە پشتەوە نەبێت. بزوتنەوەی سەندیکایی بەرەبەرە لە ئامانجە بنەڕەتیەکانی دوور دەکەوتەوە و سۆشیالیستی دیموکراسی وای دەکرد لەژێر چاودێری ئەودا بخولێتەوە وەک ئامێرێکی تەوژمی سیاسی بۆ ئەوەی هەر کاتێک توانی بنەماکانی ئابووری تێک بدات دەوڵەتیش لەناوبەرێت. هەر لەو کاتەوە کە سەندیکاکان کەوتنە ژێر چەپۆکی سۆشیالیستەکانەوە، ئیتر وازیان لە باسکردنی باری ژیانی چینی چەوساوە هێنا،
چونکە دەیانزانی کە نەمانی هەژاری چینی ڕەنجدەر لە بەرژەوەندی ئەواندا نییە و لە سیاسەتیان دوور دەخاتەوە. ئەوە ژمارەیەکی زۆر خەباتگەڕیان لەدەست دەچێت کە لەسەر ملکەچی کوێرانە ڕایان هێنابوون. کلیلی سۆشیالیستی دیموکرات. دوای ئەوەی لەبەر ڕۆشنایی ڕووداوەکاندا سۆشیالیستی دیموکراتیم بە تەواوی بۆ دەرکەوت، کەوتمە دیراسەکردنی تیۆرەکانی سەرکردەکانی ئەو بزوتنەوەیە. لە ڕاوکەیەکی بەهێز دایگرتم، خۆم لەبەردەم بڕوایەکی هەڵقوڵاو و لە خۆپەرستی و ڕق ئەستوری تا بینیەوە. بڕوایەک ئەگەر سەرکەوتن بەدەست بهێنێت دەبێتە هۆی نەمانی بەشەریەت و قڕکردنی. پاشکەمێک بۆم دەرکەوت پەیوەندێکی بەهێز لە نێوان ئەم بڕوا پڕمەترسیە و بنەماکانی جوولەکەدا هەیە و ئامانجەکانی بزوتنەوەی سۆشیالیستی دیموکرات هەمان ئامانجی جوولەکانە وەک گەل. جوولەکایەتی وەک ئاین، زایۆنیزم وەک بزوتنەوەیکی سیاسی نەتەوەی. لە مناڵمدا پێم وابوو جوولەکە هاوڕاتیم، زۆر گرنگیم بە جیاوازی ئاین و تەقالید نەدەدا. تەنانەت جارێکان لە لانز زۆر سەرزەنیشتی هاوڕێیەکم کرد لەبەر ئەوەی سوکایەتی بە قوتابێکی جوولەکە کرد، چونکە جوولەکە بوو. تا توشمە ڤیەنا هەر لەسەر ئەو ڕایە بووم، بەڵام دوای هەڵسوکەوت لەگەڵ ئەو جیهانە نوێیەدا بۆم دەرکەوت کە مەسەلەی جوولەکە یەکێکا لەو مەسەلانەی ڕوبەڕووی نەمسا وەک گەل و حکومەت بۆتەوە. لە سەرەتادا لە ڕێگای ڕۆژنامەکانی دش بە سامیەک پێمزانی، من پێم وابوو هۆکەی دەمارگیری ڕەگەزی کوێرانەیە. ئەو ڕۆژنامانە کە هێریشیان دەکردا سەر جوولەکە بازاڕیان نەبوو. ڕۆژنامە گەورەکان هێمنانە وەڵامیان دەدانەوە. من ئەوم پێخۆش بوو، بە زۆری ئەو ڕۆژنامانەم دەخوێندەوە. پاش ماوەیەک بێزار بووم لێیان، چونکە بە شانوباڵی دەسەڵاتیان هەڵدەدا و هێریشیان دەکردا سەر ڕایخ و ئیمپراتۆر غیلیومی دووەم کە من کارەکانیم پێ باش بوون. بەتایبەت ئەوەی کە کەشتی گەلێکی پێشکەوتی بۆ ئەڵمانیا دابین کردبوو، زۆرم پێ ناخۆش بوو کە زۆر لایەنگری فەڕەنسایان دەکرد و ناویان نابوون نەتەوەی شارستانی. زۆر جار ئەم پرسی ئەم ڕۆژنامانە لە بەرژەوەندی کێ کار دەکەن و چ کەسێک ئاراستیان دەکات. بەڵام کاتێک ڕاستی جوولەکەم بۆ دەرکەوت، ئیتر وەڵامەکەمم زانی. من جوولەکەکانم وەک هاوڵاتی سیر دەکرد. پێم وابوو هەموو مافێکیان هەیە. بەڵام کاتێک تێکەڵاوی دوژمنەکانی ڕەگەزی سامی بووم، هەڵسوکەوتم لەگەڵ دوژمنانی جوولەکە گۆڕا. منیش چوومە ڕیزی ئەوانەی گرنگی بە مەسەلەی جوولەکە دەدەن و بە تایبەتی کە بۆم دەرکەوت دەیانەبێت لە یەکێک لە گەڕەکەکانی ڤیەنا کۆ ببنەوە و نەریت و شتە باوەکانیان ببوژێنەوە. لە هەمووی گرنگتر سەرهەڵدانی بزوتنەوەی زایۆنیزمی بوو. جوولەکەکان بوون بە دوو بەشەوە. هەندێکیان لایەنگری بزوتنەوەکە بوون، هەندێکی تریان دژی بوون و ناوی خۆیان نابوو جوولەکە ئازادەکان. بەڵام لە ڕاستیدا ئەو دابەشبوونیان شتێکی دەست کرد بوو، بە مەبەستێکی دیاریکراو بوو، نەک هەر لە نەمسا، بەڵکو لە سەرانسەری جیهاندا. بنەماکەی لەسەر درۆ و تەڵەکەبازی بوو، کە ئەوەش دژی ئەوە بوو کە دەیانوت ئێمە ڕەوشت پاک و داوێن پاکی. ئەو پاکی ئەوان باسییان دەکرد مۆرکێکی تایبەتی هەبوو. لە ڕاستیدا زۆر لە پاکیەوە دوور بوون، تەنانەت زۆر جار کە چاوم بە یەکێکیان دەکەوت لوتی خۆم دەگرت لەبەر بۆنی ناخۆش. وا دیار بۆ دوژمنی ئاو سابوون بوون. ناو دەرونیان لەوە پیستر بوو، چونکە بۆم دەرکەوت هەر کارێکی دش بە ڕەوشت و هەر تاوانێک دش بە کۆمەلگا بکرێت دەستێکی ئەوانی تایە و توانیم ڕادەی ژەهراویکردنی ڕاوبیری گەل و پەکخستنی هەست پێ بکەم کە لە هەموو بوارێکدا پێڕەویان دەکرد. هونەر، ئەدەب، تەمسیل دەستیان خستبووە ناو هەموو بوارەکانەوە. زۆربەی نووسەران، هونەرمەندان، خاوەن چاپخانەکان جوولەکە بوون. بووبوونە تاعونێک کە لە تاعونە ڕەشە خراپتر بێت. لە سەدانەوەی کتێب و بڵاوکراوەکان و شانۆگەرەکان کە بانگەشان بۆ بەرەڵایی و مارکسیە دەکرد، هی جوولەکە بوو. زۆربەی ڕۆژنامە گەورەکان لەلایەن ئەوانەوە دەردەکران. لەم کاتەدا کاریگەری جوولەکەم لە ئاراستەکردنی ڕایگشتی بەو شێوەیە کە لەگەڵ بەرژەوەندیەکانیاندا بگونجێت بۆم دەرکەوت. ڕۆژنامەکان هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوون پلەپایی هونەرمەندە جوولەکەکان بەرز بکەنەوە و لە نرخی ئەڵمانیەکان کەم بکەنەوە و وتارە سیاسیەکان بە شانوباڵی بنەماڵی هایسبۆرگیان هەڵدەدا و لە ڕادە بەدەر بە چاکی لە فەڕەنسا دەدوان. لە هەمان کاتدا زۆر بەتوندی هێرشیان دەکردە سەر غیلیومی دووەم و حکومەتەکەی. لە هەموو زیاتر لەکە هەڵوێستمی بەرامبەر جوولەکە گۆڕی. ئەو هەڵەداوانەیان بوو بۆ کۆکردنەوەی سەروەت و سامان کە هەمیشە بانگەشیان بۆ پەرەپێدانی بازاڕی بێڕەوشتی و بازرگانی کۆی لەدەکرد. گەلی ئەڵمانیا هەستی بە مەترسی ئەم ڕۆڵیان نەدەکرد تا جەنگی گەورە هەڵگیرسا. بەڵام من هەمیشە هەستم بەوە دەکرد و موچڕکە بەلەشمدا دەهات کاتێک زانیم جوولەکە هانی بەدڕەوشتی بە ئاشکرا و بەنهێنی دەدا و وەک بازرگانی یەک سەیری دەکات. ئیتر کەوتمان کۆکردنەوەی زانیاری لەسەر تاوانی جوولەکە بەرامبەر نیشتمان و کۆمەڵ لە هەموو جم و جۆڵەکانیاندا بە دوویانەوە بووم. لە زۆر شوێندا بەرەو ڕوویان دەبوومەوە. بۆم دەرکەوت ئەوان سەرکردایەتی بزوتنەوەی سۆشیالیستی دیموکراتی دەکەن، ئەوان ڕۆژنامەکانی بەڕێوە دەبن، سندیکاکان سەربەوانن، زۆربەی پەرلەمانتارە سۆشیالیستەکان جوولەکەن. ئەوان سەرکردایەتی خۆپیشاندانەکان دەکەن، سەرنووسەری ڕۆژنامەکانی حیزب و
نووسراوەکانیان لەوانن. بۆم دەرکەوت ئەو پارتە گەورەی کە خۆی بە سەرکردەی وڵات دەزانی داردەستی گەلێکی بیانیە، چونکە هەرگیز جوولەکە نابێتە ئەڵمانی. بەم شێوەیە تێگەیشتم کە چ ڕۆحێکی ناپاک بۆتە ڕێگر لە بەردەم پێشکەوتن و گەشەکردنی گەلەکەمان. مانەوەی ساڵێک لە ڤێننا بۆ من بەس بوو تا بگەمە ئەو قەناعەتەی ئەگەر کەسێکی دڵسۆز هەبێت ڕێنمایی یەکێک لەو کرێکارانەی کە ئەوان سەریان لێ شێواندووە بکات و شتەکانی بۆ ڕوون بکاتەوە. ئەوان زۆر زوو چەک فرێدەدەن و وازیان لێدێنن. من ئەو کارم خستە ئەستۆی خۆم و بەنیازی ڕزگارکردنی کرێکاران لەو چەوسێنەرانە و تا ڕادەیەکی سەرکەوتوو بووم، بەڵام هەرگیز نەمتوانی وا لە جوولەکەیەک بکەم کە دەن بە هەڵەکانی خۆیدا بنێت. منیش ئەوەندە سادە بووم خۆم بەوەوە خەریک دەکرد تا جوولەکەکان ڕازی بکەم بەوەی کە بنەماکانی مارکسیەت هیچ مانایەکیان نییە. هەرزوو بۆم دەرکەوت کە شێوازیان لە کاتی وتوێژدا لەسەر بنەمای دیالێکتی جوولەکەیە. لە سەرەتادا خۆیان بە گێل نیشان دەدەن و وەڵامی ئاشکرا نادەنەوە، خۆ ئەگەر یەکێکیان ناچار بوو بێتە سەر قسەی بەرامبەرەکەی و کەسانی تر شایەتی ئەوە بوون ئەوە بۆ ڕۆژی دواتر لێی پەشیمان دەبێتەوە و دەست دەکات بە درۆ و دەلەسە و دەڵێت من بەسەر بەرامبەرەکەمدا زاڵ بووم و توانیوما بە بەڵگابی بەزێنم. بەڕاستی جوولەکە وەستای قسە و وەستای درۆیە. لایەنی باشی زانینی ئەو شتانە بۆ من ئەوە بوو کە بە تەواوی سەرکردەکانی سۆشیالیستی دیموکراتی ناسی و زانیم چەند بەتەنگ وڵات و بەرژەوەندیەکانیانەوەن زیاتر بەزەیم بەو کرێکارانەدا دەهاتەوە کە چاوڕاوی جوولەکە سەری لێ شێواندبوون بە ناوی سۆشیالیستی دیموکراتیەوە. بەڕاستی کرێکاران بەرپرس نین لەو گرفتانەی کە ڕوبەڕووی وڵات بۆتەوە، بەڵکو لێپرسراوان بەرپرسی ئەو شتانن، چونکە هەرگیز گوێیان نەدەدایە باری ژیانی گەل و دادوەری و دانانی سنوورێک بۆ ئەوانەی کە هەر خەریکی سەر لێ شێواندن و گەندەڵێن. دوای ئەمانە کەوتمە لێکۆڵینەوەی عەقیدەی مارکسیەت و گەڕان بە دوای ڕێگ و ڕێشەکانیاندا و چاچە ڕادەیەک پێشکەوتووە ئەگەر بەرگریەک نەبێت بەرەو کوێ دەچێت. لا دڵی خۆمدا دەموت تۆ بڵی ئەمانە هەر لە سەرەتاوە چاوەڕوانی ئەم بڵاوبوونەوە خێراییان کرد بێت، زانی بێتیان کە چه ئەنجامێکی لێ دەکەوێتەوە یان تووشی هەڵەبوو بن، خۆ ئەگەر ئەوەی دووەم بێت ئەوە لەسەر هەمووان پێویستە لە بەردەمیاندا بوەستن تا گەشەنەکەن. ئەگەر یەکەمیش بێت دیارە دەبێت لێپرسراوانی ئەم پەتا پڕمەترسیا کە هەڕەشە لەگەلان دەکات شەیتانی ڕاستەقینە بن، چونکە ئەو مێشکەی کە ڕەنگڕێژی بۆ ڕێکخراوێک بکات ئەنجامەکەی داڕمانی شارستانێت و وێرانکردنی جیهان بێت. ئەوە مێشکی مرۆڤ نییە و هیچ شتێکی ترە. لەم حاڵەتەدا پێویستمان بە خەبات هەیە بە بەکارهێنانی گشت ئەو چەکانەی کە لە بەردەست عەقڵی بەشەریەتدا هەن. لە ئەنجامی تێگەیشتنی مەسەلەی جوولەکەوە توانیم بە ئاسانی بزوتنەوەی مارکسیەت تێبگەم، چونکە جوولەکەکان بنەمەکانیان داناوە و بانگەشەی بۆ دەکەن هەر ئەوان بوون خەڵکێکی زۆریان گومڕا کردبوو. کاتێک ئەم ڕاستیم زانی گەڕامەوە بۆ مێژوو بۆ زانینی قۆناغەکانی گەشەکردنی گەلی جوولەکە بە درێژایی جیلەکان و تا چ ڕادەیەک کاریگەریان لە ئاراستەی کاروانی بەشەریەتدا هەبووە. زۆر سرم سوورما و پرسییم تۆ بڵی بڕیار وا بێت کە سەرکەوتنی دوایی بۆ جوولەکە بێت. عەقیدەی جوولەکە کە بە بنەماکانی مارکسیەت لێک دەدرێتەوە بڕوای بە ئەرستۆکراتیەت نییە. زۆری ژمارەیان لێهێز و توانا پێ باشترە. حیساب بۆ نرخی مرۆڤ وەک تاگ ناکەن، گرنگی بۆ نەتەوە و ڕەگەزدانانێن. بەوەش مرۆڤایەتی لەو ڕەگەزە سەرەکیانە بێبەش دەکەن کە پێویستن بۆ مانەوەی بەردەوامی شارستانێن. جا ئەگەر ئەم عەقیدەیە بکرێتە بنەما بۆ ژیان لەم کەونەدا ئەوە زۆر ناخایەنێت کە هەموو ڕژێمەکان هەرس دێنن و مرۆڤایەتی دەگەڕێتەوە بۆ سەردەمی بەرەڵایی و تێکەڵبوونی ڕەگەزەکان بەوەش توخمی بەشەر نامێنێت و جیهان وێران دەبێت. هەر کاتێک جوولەکە توانی بەسەر گەلانی ئەم جیهانەدا زاڵ بێت و بڕوای مارکسیەت بچەسپێنێ، ئەوان نەمانی بەشەرێتی لێ دەکەوێتەوە و زەوی سەر لە نوێ لە بۆشاییدا دەکەوێتەوە گەڕ بێ ئەوەی تاکە مرۆڤێکی لەسەر بمێنێت. سروشتی هەمیشەیی بێبەزەیانەی تۆڵە لەو کەسانە دەکاتەوە کە بە پێچەوانەی حکومەکانی هەڵسوکەوت دەکەن. لەبەر ئەوە من پێم وایە بەپێی ئێرادەی خوای دروستکەرمان دەجۆڵێمەوە بەوەی کە بەرگری لە خۆم دەکەم دژی جوولەکە و لە هەمان کاتدا خەبات لە پێناوی پارێزگاری لە دروستکراوەکانی خوادا دەکەم. بەشی دووەم چەند تێبینیەکی سیاسی گشتی. لە ئەنجامی تاقیکردنەوە بۆم دەرکەوت کە پێش تەمەنی 30 ساڵی نابێت مرۆڤ بچێتە ناو جیهانی سیاسەتەوە و دەبێت تا ئەو کاتە هەموو پێداویستەکانی بۆ خۆی ئامادە بکات، بتوانێت ڕایەکی تایبەتی هەبێت لەسەر ئەو مەسەلانەی کە جێی گرنگی پێدانی خەڵکن. ئەو کاتە دەتوانێت بچێتە ناو گۆڕەپانی سیاسەتەوە، خۆ ئەگەر وانەکات بە پەلا بچێتە ناو مەسەلەکانەوە ئەوە خۆی تووشی کێشەی زۆر دەکات، چونکە ناچار دەبێت یان ڕاکانی بگۆڕێت لەسەر هەندێک مەسەلەی بنەڕەتی یان بەردەوام بێت لەسەر هەڵە. لە حاڵەتی یەکەمدا بەشێکی زۆر لە هاوڕێ و هاوپەیمانەکانی لەدەست دەدا چونکە هۆی ئەو گۆڕانکاریانە نازانن. لە حاڵەتی دووەمیشدا کە ئەمڕۆ زۆر باوە هەر کاتێک سەرکردە بڕوای بە بنەماکانی نەما ئەوە خەڵکی گوێ لە ڕابۆچوونەکانی ناگرن و مەرجەکانی سەرکردایەتی تیانامێنێت و لە ئەنجامدا دەبێتە سیاسەتمەدارێکی ئاسایی و ناچار دەبێت بکەوێتە درۆکردن.
خۆ ئەگەر بۆ بێبەختی ئەم جۆرە کەسانە بچنە ناو پەرلەمانەوە ئەوە هەموو هەوڵەکانی بۆ ئەوە تەرخان دەکات تا خۆی و خێزانەکەی بە تێروتەسەری بژین و دەبێت تا دوژمنی ئەوانەی کە دەست بۆ سیاسەت دەبن ئەگەر بزانێت کەوا بزوتنەوەیەکی سیاسی نوێ یان کەسایەتیەک لەسەر شانۆی سیاسی سەری هەڵداوە ئەوە تەواو ناڕەحەت دەبێت چونکە دەترسێت ئەوە کۆتایی ئەم بێت لەمە دوا بە کورتی دێمە سەرباسی پەرلەمان و نیزامی پەرلەمانی بەڵام جارێ با بگەڕێمەوە بۆ ئەو خاڵی کە لە سەرەتای ئەم بەشەدا ئاماژەم بۆ کرد گومان لەوەدا نییە کە مرۆڤ لە 30 ساڵیدا زۆر شت فێر دەبێت دیارە ئەوانش تەواوکەری ئەو زانیاریانن کە لەوە پێش لە لای کەڵەکە بوون بەڵام هەرگیز نابێت بنەماسەرێکیەکانی بیری سیاسی بگۆڕێت کە بەمەش هاوکارەکانی ناچار نابن کە تووشی دوودڵی ببنەوە بەوەی کە لەوە پێش زانیاری ناڕاستی پێشکەشکردوون چونکە چەندی سەرۆک زیاناتر بێت و مەودای بیرکردنەوەی فراوانتر بێت ئەوە زیاتر دڵنیایی دەخاتە دەرونی هاوکارەکانیەوە و کە ئەوە لە سوودی ئەواندایە هەر سەرۆکێک ناچار بێت وازە تیۆرە گشتەکانی بهێنێت بە بیانووی ئەوەی کە هەڵەن ئەوە کارێکی زۆر ناشایستە دەکات و پێویستە ئیتر واز لە کاری سیاسی بهێنێت چونکە ئیتر ناتوانێت متمانەی هاوڵاتیان بۆ خۆی مسۆگەر بکات بەداخەوە کەم کەس بەم پلانە باشە پابندن شاری ڤیەنا لەو سەردەمەدا وەک مێشکی ئیمپراتۆریەت وابوو وەک شاژنێکی سەرتەخت دەردەکەوت هەر ئەوەش بوو بووە هۆی ئەوەی دەسەڵات بەسەر ئەو هەموو گەلە جیاجیانەدا بسەپێنێ هەرچەندە ناکۆکی و ململانەیە خوێناویەکانی نێوان نەتەوەکان وڵاتی دەهەژاند بەڵام ڕواڵەتی ڤیەنای جوان بووە جێی سەرنجی جیهان بەگشتی و ئەڵمانیا بە تایبەتی سەرەڕای ئەوەش بەڕێکەوت پارێزگاری شارەکە پیاوێکی بریمەت و شارەزا بوو هەموو هەوڵێکی بۆ جوانکردنی ئەو شارە دەدا کە ئەویش دکتۆر لۆجر بوو ئەو پیاوە ئەڵمانیە گەورە بوو سربەگەلێک بوو دەیزانی چۆن ژیان نوێ بکاتەوە دکتۆر لۆجر سەرکردەیەکی گەورەی دەوڵەت نەبوو بەڵام لەگەڵ ئەوەشدا توانی بووی لە چەند بوارێکی دەستکەوتی گەورەی بەدەست بێنێت وەک بوارەکانی ئابووری سیاسەت هونەر لە هەمووان زیاتر توانی ئەوە دەربخات کە بەڕاستی پیاوێکی شیاوە و دەتوانێت دەوڵەت بەرەو پێشەوە ببات هەرچەندە دەتوانرێت بوترێت کە شێوەی گەلی نەمسا هەرسی هێنا بوو بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت کە ڕەگەزی ئەڵمانی لەو وڵاتەدا لە بواری سیاسیدا بێتوانە بوون چونکە تەنها 10 ملیۆن لە وڵاتێکی 50 ملیۆنیدا دەتوانن چی بکەن و چۆن دەتوانن ڕێگا لە هەرسهێنانی بگرن نەمساوی ئەڵمانی خاوەنی چەندین بیر و بۆچوونی فراوان بوون لەناو ئیمپراتۆرێتێکی گەورەدا لەسەر ژیان ڕاهات بوو دەیزانی ئەم بارودۆخە ئەلکی تایبەتی خستۆتە سەرشانی هەرچەندە بە تەواوی لە نیشتمانی دایکدا بڕابوو بەڵام هەمیشە هەر بۆ سنووری ئەم ئیمپراتۆرێتە دەیڕوانی و دەیزانی چۆن پارێزگاری بکات لەو ئەڵمانیەتەی کە باپیرانی لە ڕۆژهەڵاتدا بڕی بوو هەر بەوەشەوە نەدەوەستا بەڵکو سەرکردەکانی هەمیشە بەدڵ لە بیری نیشتمانی گەورەی ئەڵمانیادا بوون نەمساوی ئەڵمانی ئاسۆی بیری لە هاوڵاتیەکانی تر فراوانتر بوو چالاکیە ئابوووریەکانی سەرجەم ئیمپراتۆرێتەکەی دەگرتەوە پرۆژە گەورەکان هی ئەو بوو بەڕێوەبەری چالاکیەکان سەربەو بوو بازرگانی دەرەوە لە دەست ئەودا بوو بە کورتی دەوڵەت هەمووی لە بواری سیاسیدا بەدەست ئەوەوە بوو بەهۆی خزمەتی سەربازی لە ناوچەکەی دوور دەکەوتەوە و ئەرکەکانی لا بۆسنە و هەرسک و گالیسیا لە ژێر فەرماندەیی ئەفسەری ئەڵمانیدا جێبەجێ دەکرد زۆربەی فەرمانبەرانی بەڕێوەبردن ئەڵمانی بوون هەروەها لە بوارەکانی هونەر و مۆسیقا و وێنە و ئەندازیاری باڵا دەست بوون ڕەگەزی ئەڵمانی میحوەری سیاسەتی دەرەوە بوو جگە لە چەند ژمارەیەکی کەمی هەنگاری لەگەڵ هەموو ئەمانەشدا هەموو هەوڵەکان بۆ ڕزگارکردنی ئیمپراتۆرێتەکە شکستیان هێنا چونکە مەرجی سەرەکی سەرکەوتن نەبوو تەنها ڕێگایە کە دەیتوانی ڕێگا لە بەردەم سربەخۆی خوازی گەلە جیاجەکانی دەوڵەتی نەمسا بگرێت ئەوە بوو کە وڵات لەسەر بنەمای مەرکەزیەت بەڕێوە ببرێت زۆرجار هەوڵدرا بەڵام لەبەر هۆکارەکانی ناوخۆ بۆیان نەکرا ئەو هۆکارانە جیاواز بوون لەوانەی کە لە سەردەمی ڕایخی ئەڵمانیدا هەبوون کاتێک کە بسمارک هێنایەدی دەبوو ئەوانەی کە یەکەتی پێکدێنن لە ئەڵمانیادا نەریتە سیاسەکان بنەبەر بکەن چونکە ڕایخ تەنها یەکگەل بوو بەڵام لە نەمسا مەسەلەکە بە پێچەوانەوە بوو لێرە سۆزی گەڕانەوە بۆ سەرفرازیەکانی ڕابردوو نەبوو بەڵام ڕوژاندنی بنەمای نەتەوەکان هەستێکی نەتەوایەتی هێنایەدی و وڵاتە دراوسەکانیش هانیاندان وردە پەیوەندەکانیان لەگەڵ نەمساویە ئەڵمانیەکاندا لاواز بوو تەنانەت ئەوە کاریگەری لەسەر شاری ڤیەناش هەبوو دوای ئەوەی کە بۆ دابست بووە شارێکی گەورە ئیتر ڤیەنا نەیتوانی یەکەتی نێوان نەمسا و هەنگاریا بپارێزێت بەڵکو هانی جابوونەوەی دەدا زۆری نەبرد کە براگ لامبرگ لایباخ هەمان شێوەی بۆ دابستیان بەسەرهات و بوونا پایتەختی وڵاتانی خاوەن بیر و باوەڕی جیاواز و مەڵبەندی فکری چەندین گەلی خاوەن تایبەتمەندی دەبوو ڕۆژێک بێت کە ئارەزوی سەربەخۆیی و جیاخوازی بەسەر بەرژەوەندی هاوبەشەکاندا زاڵ ببن کە ئەمەش مانای کۆتایی هاتنی نەمسایە دوای مردنی فرانسۆ جۆزێفی دووەم بە ئاشکرا ئەم گۆڕانکاریە بەدی دەکرا ئەوەش لە ئەنجامی چەند هۆکارێکەوە
کە هەندێکیان باس کردوون و هەندێکیشان دەگەڕایەوە بۆ هەڵوێستی پاشایەتی خۆی و ئاڵوگۆڕانی و دەوڵەتیەکان. ئەگەر لە پسراوان بە تەنگمانەوەی دەوڵەتەوە بوونایە دەبوو بنەمای مرکزیەتیان بسەپاندایە. ئەوەش پێویستی بە چەند ڕێو شوێنێک هەبوو، وەک سەپاندنی تاکە زمانێک، گەشەپێکردنی هەستی نیشتمانی، دابینکردنی چەند ئامێرێکی تەکنیکی کە هیچ دەوڵەتێک بێ ئەوانە بەردەوام نابێت. ئاشکرایە هێنانەدی هەستی نیشتمانی لە ماوەیەکی کووردا نابێت، بەڵکو پێویستی بە دەیان ساڵ هەیە بە یارمەتی قوتابخانە و بانگەشەی بەرنامە داڕێژراوە. مانەوەی نەمسا لە هەموو شتێک زیاتر پێویستی بە دەسەڵاتی تۆکمە هەبوو، واتە هێزێکی نەتەوەیی، چونکە دەوڵەتی نەتەوەیی توانای بەرگری ڕووداوەکانی هەیە، هەرچەندە دەستەی کارگەڕی لاوازش بێت دەتوانێت دوای پەککەوتن سەر لە نوێ سەر هەڵبداتەوە. بەڵام لە دەوڵەتێکی فرێنەتەوەییدا کە خوێن نەیان بەستێتەوە بە یەکترەوە هەرگیز ئەوە نایەتەدی. تەنها هێز دەتوانێت ئەمانە بە یەکەوە ببەستێتەوە، ئەگەر ئەو هێزە نەبوو ئەوە جیاکاریەکان سەر هەڵدەدەن و هەر ڕەگەزا هەوڵی جابوونەوەی خۆی دەدات. دەتوانرێت بەهۆی پەروەردەی هاوبەش و نەریت و بەرژەوەندی هاوبەش بەر لەم مەترسیا بگیرێت. پێویستە هەموو دەوڵەتێک هەوڵی دابینکردنی هۆکانی مانەوەی خۆی بدات. چەندین ئیمپراتۆریەت دوای نەمانی دامەزرێنەرەکانیان لەناوچوون، چونکە هۆکانی مانەوەیان نەبووە. یەکێک لە هەڵەکانی بنەماڵی هابسبۆرگ ئەوە بوو کە دڵکیان بەم ڕاستیە نەکردبوو تەنها فرانسۆ جۆزێفی دووەم نەبێت کە هەستی بە مەترسیەکانی کرد و کەوتە چاکسازی لە پێناومانەوەی نەمسادا. لە ماوەی 10 ساڵدا توانی کاری زۆر باش ئەنجام بدات، بەڵام مردن نەیهێش کارێکی تەواو بکات، خۆ ئەگەر ماوەی 40 ساڵی لە بەردەمدا ببوایە ئەوا دەیتوانی موعجیزە بخوڵقێنێت. بەڵام هەموو ئاواتەکانی لەگەڵ خۆیدا بردە گۆڕەوە. کاتێکیش شۆڕش لە ئەوروپا بەرپا بوو، نەمساش شڵەژانەکەشی لەبەر باری کۆمەڵایەتی و ململانەی چینەکان نەبوو، بەڵکو لەبەر ئەو خواستنەتەوەیە دژ یەکترانە بوو کە لە نەمسا دەژیان. ڕاستە شۆڕشی 1848 خەبات بوو لە نێوان چینەکاندا لە سەرجەم وڵاتاندا، لەگەڵ ئەوەشدا شۆڕش لە نەمسادا لە نێوان نەتەوەکاندا بوو. نەمساویە ئەڵمانیەکان کە سەرچاوەی شۆڕشەکان نەدەزانی بە هەموو توانایانەوە بەشداری بزوتنەوەکان کرد و دیموکراتی ڕۆژئاواییان زیندوو کردەوە کە لە ئەنجامدا بووە هۆی داڕمانیان. نظامی پەرلەمانی یەکەم زەربەی ئاراستەی دەسەڵاتی ئەڵمانی لە وڵاتەکەدا کرد و وردە دەوڵەت بەرەو داڕمان چوو، بەڵام زۆربەی نەمساویەکان نەیاندەویست نیشانەکانی ئەو داڕمانە ببینن. من نامەوێت بچمە ناو درێژەی ئەو باسانەی کە لەم کتێبا بەدەرن، بەڵام تەنها ئەو هۆکارانە باس دەکەم کە لە ڕابردوو ئێستاشدا دەبنە هۆی داڕمانی دەوڵەت و نەمانی گەلان. نظامی پەرلەمان یان ئەوەی کە لە نەمسا پێی دەڵێن ڕخسترات لەسەروی ئەو دامەزراوانەدا بوو کە بووە هۆی ئەوەی مەملەکەتی نەمسا لێک هەڵبوەشێنێت. نەمساویەکان ئەم نیزامیان لە ئینگلتەراوە وەرگرت بوو وڵاتی دیموکراسی کلاسیکی بێ ئەوەی هیچ گۆڕانکارێکی بەسەردا بێنن. لە ڤێنادا دوو ئەنجومەنی پەرلەمان دروست بوو، ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پیران، هەروەک هەردوو ئەنجومەنەکەی ئینگلیز، ئەنجومەنی عموم و ئەنجومەنی لۆردات، جیاوازی نێوان دوو دامەزراوەکە لە شێوەی ڕازاندنەوەی هۆڵەکاندا بوو. لە ئینگلتەرا باری هۆڵی پەرلەمانی بە شێوەیەک ڕازاندبەوە کە باس لە گەورەی و مەزنی ئیمپراتۆرەتی بەریتانیا بکات، بەڵام هانسن ئەندازیاری دانیمارکی هۆڵی پەرلەمانی نەمسای بە پاشماوە دەرینەکان جوان کردبوو. هۆڵە سەرەکیەکەشی بە پەیکەری پیاوانی دەوڵەت و فەیلسوفەکانی ئیغریق و ڕۆمان ڕازاندبەوە، بۆیە یەکەم جار کە چوومە ناو کۆشکی فرانز نسریگی بینای پەرلەمان تا ئامادەی دانیشتنی پەرلەمان بم، ئەو کاتا تەمەنم 19 ساڵان بوو. هەستێکی نامۆدای گرتم. لە کاتی لێدوانەکاندا تێگەیشتم کە نیزامی پەرلەمانی لە نەمسا سەرکەوتن بەدەست ناهێنێت. من دژی نیزامی پەرلەمانی نەبووم، هەر لە سەرەتاوا دەمزانی کە بە وڵاتێکی وەک نەمسا باشترین نیزامە، چونکە لە نیزامی پاشایەتی بێجگە لە نەهامەتی هیچی تری دەست نەکەوت بوو. پێم وابوو کە سەرهەڵدانی دیکتاتۆریەت لە پاڵ عەرشی بنەماڵەی هابسبۆرگدا تاوانێکە دژی ئازادی و عەقڵ. ڕەزامەندیم بە باشی نیزامی پەرلەمانی دەگەڕایەوە بۆ ئەوەی کە نیزامەکەی بەریتانیام زۆر بەدڵ بوو، ئەوەش لە ئەنجامی ئەوەوە بوو کە لە ڕۆژنامەدا وتوێژەکانی ئەنجومەنی نوێنەرانی بەریتانیام دەخوێندەوە. بەڵام کە لە وتوێژەکانی پەرلەمانی نەمسادا و لە دانیشتەکانیاندا ئامادە بووم، وردە متمانم بۆ پەرلەمانە لاواز دەبوو. جیاوازێکی زۆرم بەدی دەکرد لە نێوان عەقڵیەتی ئینگلیز و عەقڵیەتی نەمساویەکاندا و زیانەکانی داساییکردنەوەی کۆرانم بۆ دەکەوت. لە هەمووی زیاتر کە پەرلەمانی بەرچاو خستم، لاوازی دەسەڵاتی ڕەگەزی ئەڵمانی بوو تیایدا. بەپێی نیزامی هەڵبژاردننی نهێنی گشتی، ئەڵمانیەکان زۆرینەیان پێک دەهێنا، بەڵام هەڵبژاردننی گشتی ئەو زۆرینەی نەهێشت بەوەش نەمسا مۆرکی جەرمانی لەدەستا. دوای ئەوەی ئەوم بۆ دەرکەوت زۆر ڕقم لەو پەرلەمانە بووەوە و کە دژی هەموو شتێکی ئەڵمانی بوو. بەو هەستەوە سەردانی پەرلەمانم دەکرد و ڕۆژ بە ڕۆژ زیاتر ڕقم لێی دەبەوە و هەستم بریندار دەبوو.
بۆ یەکەم جار کە لە دانیشتنێکی پەرلەماندا ئامادە بووم چەند نوێنەرێکی گەل باسی مەسلەیەکی ئابووری گرنگیان دەکرد وتارەکان نرخێکی فکری وایان نەبوو تەنانەت لا وتاری ژمارەیەکیان تێنەگەیشتم چونکە بە زمانی سلاافی و لەهجەکانی تر دەدوان پاشان دیمەنێکی سرم بەدی کرد کە خستمیا پێکەنین نوێنەرەکان کەوتنە شەڕەقسە و هەندێکان بە کۆڵەمز دەیان کوتا بە مێزەکەدا و هەڕەشیان دەکرد ژاوەژاو و هۆڵەکەی پڕ کردبوو سەرۆک هەرزەنگی لەدەدا و داوای هێوربوونەوەی دەکرد پاشان هەفتەیەک جارێکی تر سەری پەرلەمانمدا بینیم تەنها لە 130 نوێنەرەکان ئامادە بوون نیوان خەوتبوون و ئەوانی تریش گویان بۆ چەند ئەندامێک شر کردبوو کە بەدەم قسەوە باوێشکیان دەدا سەرۆکی بەسەر سوڕمانێکەوە چاوی بە هۆڵەکەدا گێڕا چەند جارێک سەردانی پەرلەمانم کرد سەرنجام ڕام بەرامبەر پەرلەمان وەک دامەزراوەیەک بە تەواوی گۆڕا نەکەر پەرلەمانی نەمسا بەڵکو بەرامبەر نیزامەکە بەگشتی جاران دەموت هۆیەکەی ئەوەیە کە پەرلەمانی نەمسا زۆرینەی ئەڵمانی تیانە پاشان کۆتمەگەڕان بە دوای کەم و کوڕی لە شێوەی دامەزراوەکە بەگشتی و سروشتی دروست بوونی وردە وردا توانیم فکرەیەکی ڕاست دەربارەی پەرلەمان دروست بکەم کە خەڵکی بە باشترین شێوەی حکمی سەردەمی نوێیان دادەنا ئیتر ئەو فکرەیە لام چەسپا و هەرگیز گۆڕانی بەسەردا نەهات بۆم دەرکەوت کە دیموکراتیەت لە ئەوروپای ڕۆژئاوادا بەو شێوەی ئێستای پێشەنگی مارکسیەتە بەبێ پەرلەمان دروست نابێت کاسێتی دووەم دیوی دووەم بەڵێ دیموکراتیەت ئەو زەمینەیە کە میکرۆبی مارکسیەتی تیاگەشە دەکات و لەوێدا نەشونما دەکات و بە هیچ جۆرێک پەیوەندی بەخواوە نییە بەوەی باش بوو کە ئەو توێژینەوەیم لە ڤیەنادا کرد ئەگینا ئەگەر لەو کاتەدا لە ئەڵمانیا بوومایە هەرزوو هەڵوێستم لێ وەردەگرت واتە ئەگەر لە ئەڵمانیا هەستم بە کەم و کوڕیەکانی نیزامی پەرلەمانی بکردایە ئەوە هەڵەیەکی گەورەم دەکرد و دەچووما سەر ئەو ڕایی کە پاشەڕۆی گەلی ڕایخ پەیوەستە بە بەهێزکردنی دەسەڵاتی ئیمپراتۆر هەڵبژاردن و پەسەندکردنی ئەو ڕایم لە نەمسا مەترسێکی ئەو تۆی نەبوو چونکە دڵنیا بووم کە بنەماڵی هابسبۆرگ لا پەرلەمان باشتر نییە یەک لە یەک خراپترن ئەوەشم دەزانی کە هەڵوەشانەوەی نیزامی پەرلەمانی مانای ڕێگا چۆڵکردنە لە بەردەم بنەماڵی هابسبۆرگ تا بە ئارەزوی خۆیان حکمی وڵات بکەن کە ئەوەش بەلای منەوە کارەساتێکی زۆر گەورە بوو هەرچەندە لاوێکی تازە پێگەیشتوو بووم بەڵام دەستمدایە توێژینەوەی ئەم مەسەلەیە بە هیوای ئەوەی چارەسەرێکی بۆ بدۆزمەوە هەمیشا بیرم لەوە دەکردەوە کە چۆن لێپچرا و دیاری بکرێت واتە ئەگەر کارێکی ناشایستەی دش بە بەرژەوەندی گشتی کرا کێ بەرپرسە لێی وەک دەزانین ئەگەر پەرلەمان بڕیارێک دەربکات و دەرەنجامەکەی خراپ بێت ئەوە ناتوانیت بەرپرسەکە نیشانە بکەیت تا محاسبەی بکەیت دەستکێشانەوەی وەزارەت یا هەڵوەشانەوەی پەرلەمان لێپچرا و دیاری ناکات ئەی کەواتە مانای لێپچراوێتی چییە ئەگەر نەتوانیت کەسەکە دیاری بکەیت چۆن دەکرێت سەرۆکی حکومەت بە لێپچراوی کارێکدا بنرێت لە کاتێکدا ڕای کەسانی تر ئەو کاریان سەپاندووە ئایا داواکردنی لێپچراوێک بۆ ڕازیکردنی ئەندامانی پەرلەمان لەسەر پرۆژەیەک وەک ئەوە نییە کە داوای کارێک لە چەند نەزانێک بکەیت ئایا ئەوە باشتر نییە کە ئەندامانی پەرلەمان خۆیان بە دوور و درێژی لە پرۆژە بەسوودەکان بکۆنەوە و اینجا بڕیاری لەسەر بدەن ئەگەر سەرۆکی دەوڵەت نەیتوانی زۆرینا لەسەر پرۆژەیەک بەدەست بێنێت ئەوە ئەما دەبێتە بەڵگا کە ئەو سەرۆکا بە حکومکردن دەست ناگات ئایا بلیمەتی و هەڵکەوتووی مانای لە ناوبردننی زۆرینا بێکەڵکەکە نییە ئەی ئەگەر سیاسیەک ویستی پرۆژەیەکی بەسوود ئەنجام بدات دەبێت چی بکات دوای بخات یان بەهۆی نەزانی خەڵکەکەوە وازی لێبێنێت مرۆڤی هەڵکەوتوو لە نێوان ئەم بارەنە هەموارانە دەبێت چۆن هەڵسوکەوت بکات و ئەرکیسەرشانی دەبێت چی بێت سنووری نێوان ئەرکی بەرامبەر بە کۆمەڵ و ئەوەی کە پێی دەوترێت هۆکاری سەربەرزی و کەرامەت کامەیە ئەی نابێت سەرۆکی ڕاستەقینە خۆی لە شێوازی ئەوانەی کە سیاسەتیان کردووە بە پیشەجیا بکاتەوە و ژیرانە بیر بکاتەوە جا هەر کاتێک خۆی بردە ڕیزی ئەوانەوە ئەوا دەبێتە بووکەشوشەیەک بەدەست چەند کەسێکەوە و بە ئارەزی خۆیان یاری پێدەکەن بنەمای زۆرینا لە نیزامی پەرلەمانیدا ماوەی ئەوە نادات کە سەرۆک تەنها لێپرسراو بێت تۆ بڵێت تا ئێستاش کەسی وا هەبێت پێی وا بێت پێشکەوتنی مرۆڤایەتی بەرهەمی مێشکی زۆرینەیە نەک مێشکی تاکە کەسێک لەو کاتێک کە بنەمای پەرلەمانی دەسەڵاتی زۆرینا بەسەر دەسەڵاتی تاکە کەسدا زاڵ دەکات ئەوە ئەو بنەما ئەرستۆکراتیا سروشتیا پێشێل دەکات کە دەڵێت دەبێت بلیمەتەکان شتەکان جێبەجێ بکەن ئەو کارە ساتەی کە ئەم دامەزراوە هاوچەرخە تووشی وڵاتی دەکات
پەرلەمان خوێنەری ڕۆژنامەکانی جوولەکە هەروە بە ئاسانی تێیناگات مەگەر خۆی لەسەر بیرکردنەوەی سەربەز ڕاهێنابێت. نظامی پەرلەمانی ڕێگا لەبەردەم ئەوانەی کە سیاسەتیان کردووە بە پیشە خۆش دەکات تا وڵات لە گێژاوی ڕووداوی بچووک و بێنرخدا نقم بکات. ئەگەر ئەم بارودۆخە وای لە چەند سیاست مەدارێک کردبێت کە واز لە سیاست بێنن چونکە هیچ خەڵکیتیان نابینن، ئەوە ئەوانی تر کە هیچ نازانن سیاست بەکارێکی گونجاو دەزانن و هەوڵی بۆ دەدەن و حەزی لێ دەکەن. لەم سەردەمەی ئێستادا تا توانای بازرگانەکانی سیاست لاوازتر بێت و نرخی خۆیان لە بواری گشتیدا بەکەمتر بزانن، ئەوە ئەوەندە زیاتر لە حکم نزیک دەبنەوە چونکە داوای ئەوەیان لێ ناکرێت کە کارێک بکەن لە برکلیس نزیک ببنەوە. جا سیاسیەک ئەوەندە نەزان بێت دیارە گرنگی بە لێپرسینەوە نادات و هیچ حسابێک بۆ سەرنجامی کارەکانی ناکات چونکە لەوە دەگات درەنگیا زوو دەبێت واز بهێنێت و ئەستێری بەختی بکوشێتەوە. بەگشتی دەتوانین تێبینی ئەوە بکرێت کە زۆرینەی پەرلەمانی زۆر ڕقیان لە پیاوی هەڵکەوتووە ئەنجومەنە لاوازەکان پێیان باشە سەرۆکێکی وەک خۆیان سەرکردیان بێت تا کەم و کوڕەکانیان دەرنەخات و هەرکامێکان ئاواتی ئەوەی هەبێت ڕۆژێ لە ڕۆژان شوێنەکەی بگرێتەوە و ببێت تا کار بەدەستێکی گەورە. دیاردەیەکی تر کە ژیانی پەرلەمانی لە کەدار دەکات دیاردەی ترسە کە بەشێکی زۆری بە ناو سەرکردەکانمان بەدەستەوە دەناڵێنن. سەرکردە بەوە خۆشحاڵە کە دەبینێت زۆرینا خێرا پشتگیری لێ دەکەن کاتێک ویستی بڕیارێک پێشنیاز بکات. جاری وهەیە یەکێک لە دزەکانی سیاست پێش ئەوەی بڕیارێک بدات دەپاڕێتەوە تا زۆرینا بەدەست بهێنێت دەیەوێت ژمارەیەکی زۆر هاوبەش بۆ خۆی پەیدا بکات تا ئەگەر لە پاش ڕۆژدا حسابیان لەگەڵدا کرد بتوانێت خۆی دەرباز بکات و بڵێت ئەوە ڕای زۆری نەبوو. هەرکەسێک خۆی لە لێپرسینەوە بدزێتەوە و بە دوای داپۆشینی کارەکانیدا بگەڕێت ئەوە هەر بەناو پیاوە ئەگی ناترسەنۆکە بێنرخە هەر نەتەوەیەکی سەرکردەکانی لەو جۆرە بن تووشی خراپترین سەرنجام دەبێتەوە چونکە کەسێکی وانە پێشڕیزەکان بکەوێت و قوربانی بدات لە پێناو ڕزگارکردنی نەتەوەکەیدا و هەنگاوی بوێرانە بنێت. هەرگیز ئەو هەنگاوە لە زۆرینا ڕەچاو ناکرێت. زۆرینا بریتە لە نەزان و ترسنۆک. ئەگەر ئەوە ڕاست بێت کە سەد مێشکی بپوت تاکە عەقڵێکی لێ ناکەوێتەوە ئەوە سەد ترسنۆک ناتوانن بڕیاری پاڵەوانانە بدەن. خۆ دوورخستنەوەی سەرۆکی حکومەت لە ڕوبەڕووبوونەوەی لێپرسراوێتی هانی زۆر لە نوێنەران دەدات کە چاو ببرنا شوێنەکەی و چاوەڕوانی سەرە دەکەن بۆ گەیشتن بەو ئامانجا. ئەگەر یەکێکیان توانی بگاتە کورسێکە ئەوە هاوڕەکانی لێی دوور دەکەونەوە و پشتی تێدەکەن. هەر کاتێکیش لەسەر کورسەکەی لابرا ئەوە بەگەرمی پێشوازی لێ دەکەن و لە ڕێزەکانیاندا جێی دەکەنەوە. ڕیزی چاوەڕوانی بەم شێوەیە دەبینین ئەم جۆرە کەسانە بە هەڵەداوان بە دوای پلەپایە داخەریکی پەیداکردنی وەزیفە و کاری دەوڵەتین ئەگەر بەڕێکەوت یەکێک پەیدا ببێت و بێوێت چاکسازی کاروباری وڵات بکات ئەوە لە شاوی هەڵپەرستان و دووڕوە ئینتیهازیەکان بەری ڕێگای لێ دەگرن و ناهێڵن ئەو کارە بکات چونکە لەوە دەترسن لایەن ببات لەسەر کارەکانیان و دووریان بخاتەوە. ڕاستە پاشای وڵات سەرۆک وەزیران دادەنێت بەڵام ئەو کارە بەڕاوێژ لەگەڵ زۆرینەی پەرلەمان ئەنجام دەدات واتە ئارەزوی ئەوان جێبەجێ دەکات. لە کاتی دانانی وەزیرەکانیشدا بازاڕی کڕین و فرۆشتن گەرم دەبێت و پلەپایەکان لەسەر ئەو بنەمایەدا بەش دەکرێن. ئەوە دیاردەیەکە لە دیاردەکانی دیموکراتی ڕۆژ ئاوە. ئەنجامەکانیشی لەگەڵ بنەماکاندا جیاوازیەکی ئەوتۆیان نییە کە وەزارەتیش تەشکیل دەکرا لێپرسراوان بۆ هەر وەزیرێک جێگرێک دادەنرا بۆ ئەوەی جێگەی بگرێتەوە کە وەزیرەکە لابرا بەم شێوەیە هەمووان ڕازی دەکران. ئاژاوەگێڕانیش ئەوانەی کە دەیانویست بەرەنگاری دەوڵەت ببنەوە هەر خەریکی نانەوەی کۆسپ و تەگەرە بوون لە بەردەم لێپرسراوانی دەوڵەتدا تەنها لەبەر ئەوەی لە دەوڵەتانین و حکومەت بەرژەوەندەکانیان ناپارێزێت. ڕایگشتی نامەوێت هەڵوێستەیەک بەرامبەر چۆنێتی هەڵبژاردننی نوێنەرانی گەل بکەم چۆن ئەو کورسیە خۆشەویستیان پڕ دەکرێتەوە چونکە ئاشکرایە زۆرینەی خەڵک هیچ ئاگایەکی سیاسیان نییە و ناتوانن بەباشی نوێنەرەکانیان هەڵبژێرن. ئەوانەی کە لە دواییدا بە ناوی ئەوانەوە قسە دەکەن و ئاوات و ئارەزوەکانیان دەردەبرن ئەوەیش کە پێی دەوترێ ڕایگشتی بنەمایەکی پتەوی شارەزایی و ناسینی تاکەکان نییە بەڵکو دەکەونە ژێر کاریگەری ڕاگەیاندن کە بەردەوام خوێنیان ژەهراوی دەکات بێ ئەوەی هەستی پێ بکەن. ڕۆژنامەکان جەماوەر ئاراستە دەکەن لە ڕووی سیاسیەوە لە ڕێی بڵاوکردنەوەی هەواڵ و بیرۆڕاکانەوە دەوڵەت هیچ دەورێکی لە ڕاگەیاندنی ڕۆژنامەکاندا نییە. ڕۆژنامە ئەو قوتابخانەیە کە ڕۆژانە جەماوەردەستی تیا فێر دەبێت. ڕۆژنامە لە دەست کەسانێکدایە دەسەڵاتێکی ناڕەوایان هەیە. من ئەو کاتا کە لە ڤێن نابووم بۆم لوا ماوەیەک لەگەڵ ئەو ڕادروستکەرانە تێکەڵاو بووم. زۆر سرم سوورما لەوەی کە ئەمانە چەند بە ئاسانی دەتوانن خەڵکی بەرەو مەبەستێکی دیاریکرا و ئاراستە بکەن
تەنانەت دەتوانن جەماوەر بەرەو شتێک ئاراستە بکەن کە دژی بەرژەوەندیە گشتیەکانیش بێت. لە چەند ڕۆژێکدا ڕۆژنامەکان دەتوانن ڕووداوێکی زۆر سادە بکەنە شتێکی گەورە، دەوڵەت بەهەژێنێت. لە هەمان کاتیشدا دەتوانن مەسەلەیەکی زۆر گرنگ پەردەپۆش بکەن و لە بیر خەڵکی بەرنەوە. ئابەم شێوەیە دەبینین ڕاگەاندن دەتوانێت لە نەبوو ناوی چەند کەسێکی بێناو نیشان دەربخات و پێشکەشی ڕایگشتیان بکات، وەک ئەوەی کە ئەوانە هیوای گەلن و شتیوایان بۆ دەڕەخسێنن کە کەسێکی شیاو بە خەونیش نەیدی بێت. خۆ ئەگەرێکێکیان ڕابردوویەکی ناپاکیشی بوو بێت ئەوە زۆر بە ئاسانی بۆی دەپۆشن، بەڵام ئەگەر بیانەوێت بەرەنگاری پیاوێکی شەرەفمەند ببنەوە ئەوە جوولەکەکان وەک پیشەی هەمیشەییان چەندین ناو ناتۆڕی خراپی بۆ دروست دەکەن و بەهۆی ڕۆژنامەکانەوە هێرشی دەکەنە سەر، تەنانەت دەچنە ناو ژیانی تایبەتیشەوە و ئەندامانی خێزانەکەی دەدەنا بەرتە شەر ئەگەر شتێکیان هەبێت. ئەگەر هیچیان دەست نەکەوت ئەوە دەکەونە بوختان هەڵبەستن بۆی و بەدەیان ڕۆژنامە دەخەنەگەڕ بۆ ئەو مەبەستە تا لە بەرچاوی جەماوەر سووکی بکەن. ئەمەیە ئەو تاخمەی کە ڕای جەماوەر دەشێوێنن و ئاراستی دەکەن. لەم ڕاگشتێشەوە پەرلەمان دروست دەبێت وەک چۆن ڤینۆس لە کەیفی شەپۆلەکان دروست بووە. ئەگەر بمانەوێت با تەواوی وەسفی پەرلەمان بکەین و بنەما وەهمیەکانی بخەینە ڕوو، ئەوە پێویستمان بە چەندین بەرگ کتێب هەیە، بەڵام بۆ خستنەڕووی بێ ئەنجامی ئەم نیزامە هەر ئەوەندە بەسە سەیری بەری چالاکیەکانی و دەرەنجامی هەوڵەکانی بکەین بە سیرکردنێکی بابەتیانەی دوور لە هەموو ورداکاریەک. ئایا لە باوەشی نیزامی پەرلەمانیدا چی ڕوودەدات؟ هاوڵاتیان ژمارەیەکی دیاریکراوە پیاو لە هەندێک وڵاتدا ژن هەڵدەبژێرن تۆ بڵێ 500 کەس ئیتر بڕیاردان لە هەموو بارەکاندا دەدرێتە دەست ئەمانە، واتە بەڕاستی دەبنە فەرمانڕەوە، چونکە ئەمان حکومەت دەستنیشانیان دەکات کە بەرواڵەت کاروبار دەبات بەڕێوە و لە ڕاستیشدا هیچ هەنگاوێک نانێت تا پرس بە ئەنجومەن نەکات و ڕازیبوونی وەرنەگرێت. ئیتر چۆن دەکرێت حکومەت بە لێپرسراوی کارەکاندا بنرێت لە کاتێکدا کە بڕیاری کۆتایی بەدەست پەرلەمانەکەوە بێت نەک حکومەتەوە. حکومەت بڕیارەکانی زۆرینەی پەرلەمان جێبەجێ دەکات، لێ هاتووی حکومەت پێوەستە بە زۆرینە و ناچارە ڕای ئەوان وەربگرێت. هەر لەبەر ئەوەشە کە لە ئاسی حکومەتێکی ڕاستەقینەدانیە و کاتێکیش دێت کە پەرپوت بێت و ڕزگاری نەبێت. بەم شێوەیە کە مکوڕەکانی ئەم نیزامەمان بۆ دەکەوت. ئەو 500 کەسا کۆمەڵێک پێک دێنن کە بۆچوونەکانیان جیاوازە و بەپێی ئارەزوی خۆیان دەجوڵێنەوە و لە کارەکانیاندا پەیوەستن بە بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆیان و ئەوانەی کە لە پشتانەوەن. لەگەڵ ئەوەشدا کەسیان خۆی بە لێپرسراو نازانێت، چونکە لە نظامی پەرلەمانیدا خەڵکانی تر دەکرێنە بەرپرسی کارە خراپەکان. هەڵبژاردننی ئەم کۆمەڵا کەسانەی دەبنە نوێنەری گەل و لە ئەنجومەندان ئەوە ناگەێنێت کە پوختەی گەلن و باشترین ڕۆڵەکانیانن، چونکە هەموو کەس دەزانێت کە دەکرێت لە ماوەیەکی کورتدا سەدان پیاوی دەوڵەت دروست بکرێن لە ڕێگای سندوقەکانی هەڵبژاردنەوە و هەڵبژێرەکان هیچ ئاگاداری و زانیارێکی ئەوتۆیان لەبارەی هەڵبژێردراوەکانەوە نییە. پیاوی هەڵکەوتوو لێ هاتوو هەروە بە ئاسانی دروست نابێت. جەماوەر هەمیشە حەز بە پیاوی بلیمەت ناکەن و ئەوانە لە ڕێی هەڵبژاردنەوە کەشف نابن. پێویستە ئەوەش بزانین کە لەو کاتەوەی مرۆڤ دروست بووە هەرچی مرۆڤایەتی هێناوێتە دی کاری تاکەکان بووە کەچی لە نظامی پەرلەمانیدا 500 کەس دەبنێت سەرکردەی گەل و بڕیارەکان دەردەکەن و حکومەت پێدێنن، کەواتە جڵەوی سیاسەت بەدەست 500 کەسەوەیان نەک یەک کەس. مەبەستم لێرەدا ئەوە نییە کە لە ڕێز و تەقدیری نوێنەرانی گەل کەم بکەمەوە، بەڵام باوای دابنین کە 500 هاوڵاتی دەیانەوێت دوا قسەی دەربارەی چەند مەسەلەیەک بکەن کە زۆربەیان ناوەڕۆکەکەیان نازانن و ناتوانن گرنگی و چارەنووسسازیان بزانن. ئیتر چۆن گەلێکی وشیار دڵنیا دەبێت کە چارەنووسی خۆی بخاتە بەردەست ئەنجومەنێک کە بێجگە لە چەند کەسێکی کەم نەبێت ئەوانی تر بەڵگەنامەی زانکۆییان لە ئابووری سیاسیدا نییە. لەسەر جەمکێشەکانی تریشدا کە ئەنجومەن لیان دەکۆڵێتەوە هەر هەمان شتە. زۆرینەی نەخێندەوار هاوسەنگی تای تەرازۆکە زاڵ دەکات. دیارە ئەو زۆرینەیەش بە درێژایی مانەوەی ئەنجومەنەکە هەر بەردەوام دەبێت، لە کاتێکدا کێشەکان بەردەوامی هەمەجۆرن و چەندین بوار دەگرنەوە. ئەی ئەمە گاڵتەجاری نییە کە نەزانەکان بڕیار لەسەر مەسەلە گرنگە سیاسەکان بدەن و ڕای بلیمەت و زانەکانیش لەو جەنجاڵەدا بزر بێت. زۆر شوورەیە کە پاشەڕۆی نەتەوە بخرێتە بەرڕەحمەتی چەند کەسێکەوە چەند کەسێکەوە کە بەو شێوەیە هەڵسوکەوت بکەن وەک ئەوەی یاری کاغەز بکەن. لەوانەیە هەبێت بڵێت ڕاستە هەموو نوێنەرەکان ناتوانن لەسەر جەمکێشەکان بگەن، بەڵام خۆ لە کاتی دەنگداندا ناچارە پابەندی ڕێنماییەکانی پارتەکەی خۆی بێت و ئاشکراشە هەموو پارتێک چەند لیژنەیەکی پەرلەمانی پسپۆری لە گشت بوارەکاندا هەیە. ڕەنگە لە سەرەتادا ئەم قسەیە جۆرە ڕاستێکی تیا بێت، بەڵام منیش دەپرسم کەواتە سوود لە هەڵبژاردننی 500 دەبێت چی بێت مادام هەر 15 کەسیان توانای لێکدانەوە و توێژینەوەی زانستیانیان هەیە و ئەمان ڕێنمایی ئەوانی تر بکەن. نظامی پەرلەمانی ئێستامان نایەوێت ژمارەیەکی باش لێهاتووی تیا بێت، بەڵکو دەیەوێت ژمارەیەکی زۆر نەزانی تیا کۆ بکاتەوە تا بە ئاسانی بتوانێت
بتوانرێت بمەبەستی تایبەتی بجوڵێنرێن و لە دەرەوەشدا لە سای ئەم نظامە سەیر و سەمەرەدا هیچ لێپرسراویەک لە سەر بەرپرسەکان نەمێنێ و نەشتوانرێت کەسێکی دیاریکراو با لێپرسراودا بندێت. بەڕای من ئەم نظامە تەنها لای ئەو کەسانە پەسەندا کە دۆڕون و لە بەرتیشکی خۆدا توانایی ئیشکردنیان نییە و هەرگیز مرۆڤی سەربەز لیان دڵنیان نابێت. واتە ئەو مرۆڤی کەمانای لێپرسراوێتی دەزانێت و ترسی ڕوبەڕۆبوونەوەی نییە، شتێکی سیر نییە کە ئەم نظامە دیموکراتیا لای ئەوانە بە نرخ بێت کە هەمیشە خەریکی نانەوەی پیلانی نهێنین و پرۆژەی دوورمەودا لە گۆشە تاریکەکاندا دادەنێن دوور لە ڕووناکی. بێجگە لە جوولەکە کە هەمیشە لە تاریکیدا کار دەکەن دەبێت کەیتر هەبێت ڕێز لەم دامەزراوە پۆخڵا بگرێت. جیاوازێکی زۆر لە نێوان پەرلەمانی نەمسا و دیموکراتیەتی ئەڵمانیادا هەیە. لە ئەڵمانیادا سەرۆک لێپرسراوێتی هەموو کارەکانی لە ئەستۆیە و دیموکراتیەتی ئەڵمانیا ماوە نادات زۆرینا بڕیاردەری مەسەلەکان بێت، بەڵکو جواب دەداتە دەست تاکە کەسێک تا بڕیار بدات و جێبەجێ بکات و بەرپرسی هەموو هەنگاوەکانی بێت. ئەگەر بوتێت جاپیاوی وا کوا دەست دەکەوێت کە خۆی بۆ ئەو کارە گەورانە تەرخان بکات و ئەو لێپرسراوێتە بخاتە سەرشانی، لە وەڵامدا دەڵێن دیموکراتیەتی ئەڵمانیا ڕێگە بەوە نادات کە مرۆڤی ئینتیهازی و سیاسەتمەداری بێهەڵوێست ببنا بڕیاردەری چارەنووسی خەڵکەکە، چونکە جێگای مرۆڤی لاواز و لێنەهاتوو لەوێ نابێتەوە. جا ئەگەر یەکێک لەوانە توانی خۆی بگەێنێتە حکم، ئەوە هەرزوو پەردەی لەسەر لا دەبرێت و بەڕوویدا دەقیژێنن تا زوو واز بێنە و شوێنەکە چۆڵ بکە و چونکە تەنها پاڵەوانەکان دەچنە ناو مێژوو نەک پیلانگێڕ و سەر شێواوان. ئەمە و ئەو ئەنجامانە بوون کە دوای 2 ساڵ لە سەردانەکانم بۆ پەرلەمانی ڤێننا بۆم ئاشکرا بوون، ئیتر وازم هێنا و چیتر ئامادەی کۆبوونەوەکانی نەبووم. نظامی پەرلەمانی یەکێک بوو لە هۆیە هەرە گرنگەکانی داڕمانی دەوڵەتی هابسبۆرگی پیر لە پێناو داوازکردنی ڕەگەزی ئەڵمانی هانی ململانەی نێوان لە تەوەکانی دەدا و ئەو ململانەیەش لە ناو پەرلەمانی نەمسادا دەبووە هۆی پێکدادانی نێوان نەمساوی ئەڵمانیەکان و ئەوانی تر کە دژی ئەڵمانیەکان هاوپەیمان بوون، هەروەک چۆن دژی ئیمپراتۆریەتەکە بوون. پاشایەتی بەبێ هاوکاری نەمساویە ئەڵمانیەکان توانای بەرەنگاریکردنی جیاوازی خوازەکانی ناووڵاتی نەبوو. لەو کاتەدا واتە لە سەرەتای سەدەی 20دا لاوازی دەوڵەت لای هەموو کەس ئاشکرا بوو. ویلایەتە سلافی و هەنگاریەکان بەو دیاردەیە زۆر ڕخۆش بوون چونکە لە ئامانجەکانیان نزیک دەکردنەوە. پەرلەمان هەستی بەو مەترسە دەکرد لەبەر ئەوە هەوڵیدا چۆنێک بێت خۆی لەو مەترسە دوور بخاتەوە، ئەویش بە پێشکەشکردنی کۆمەڵێک تەنازولی ئابڕوبەر و لە بەردەم هێرشەکانی شەنتاجەکان پاشەکشەی کرد. هەموو جارێکیش ئەڵمانیەکان دەبوو نرخی ئەوە بدەن چونکە ڕازیکردنی نەیارەکان لەسەر حسابی ئەوان بوو. پاش ئەوەی ئەرشیدۆق فرانسۆ فردینان کرا بە وەلیعەهد، ئیتر کەوتە دژایەتی ئەڵمانیەکان و دڵڕازیکردنی هەنگاری و سلافەکان و سیاسەتی باڵادەستی چیکەکانی پەیڕەو دەکرد و وردە کەوتە دوورخستنەوەی ئەڵمانیەکان لە وەزیفە گرنگەکان و گوندە ئەڵمانیەکانی بەستەوە بەو ناوچانەی کە ڕەگەزی تر تیانیشتەجێ بوون. زۆری نەبرد ڕەگەزی سلافی لە نەمسای خوارودا و لە شاری ڤێن نازاڵ بوو کە چیکەکان ئەم شاریان بە شاری خۆیان دادەنا. فرانسۆ فردینان خەریکی جێبەجێکردنی بیرۆکەیەک بوو کە لەسەر خواستی ژنەکەی بوو کە سەر باچیکەکان بوو، ئەویش بەوەی کە دەوڵەتێکی سلافی لە ناوەڕاستی ئەوروپادا دروست بکات لەسەر بنچینەکانی کاسۆلیکی تا بەرەنگاری ڕووسیای ئەرزۆکسی بێتەوە. بەم شێوەیە بنەماڵەی هابسبۆرگ ئاینیان دەخستە خزمەتی ئامانجا سیاسیەکانیانەوە. بەڵام ئەم بیرۆکەیە نەهاتە دی. لە ئەنجامدا هابسبۆرگ تەختی لەدەستدا و کەنیسەی کاسۆلیکیش دەوڵەتێکی گەورەی لەدەستچوو. لە ئەنجامی ئەوەی بنەماڵەکە ئاینیان بەکاردەهێنا بۆ هێنانەدی ئامانجە سیاسیەکانیان و ئەمەش بۆ هۆی سەرهەڵدانی چەندین گزوتنەوەی نوێ کە لەوە پێش نەبوون. هەروەها لە ئەنجامی ئەو هەوڵانەی کە بۆ لەناوبردنی ڕەگەزی جەرمانی دەدان، گزوتنەوەی جەرمانی لە نەمسا گەشەی کرد و باڵی ئەوانەی کە بانگەوازی یەکگرتنەوەی هەردوو ئەڵمانیەکەیان دەکرد پتەو بوو. لەو کاتەدا کە سوپای فەڕەنسی شکاند لە شەڕی سیدان و لە ساڵی 1870 بۆ 1871دا خەڵکی وایان دەزانی کە بنەماڵی هابسبۆرگ پند لەم ڕووداوە وەردەگرن و ڕەگەزی جەرمانی دەبوژێنەوە. کەچی زۆری نەبرد گەڕانەوە بۆ هەڵوێستی پێشویان. لەگەڵ ئەوەشدا سەرکەوتنەکەی سیدان چالاکیەکانی نەمساویە ئەڵمانیەکانی بوژاندەوە و بڕوایەکی پتەوی لا دروستکردن. بە پاشەڕۆژێکی باشتر لەژێر سایی ئیمپراتۆریەتێکی یەکبوو بە چاودێری شایەکی شایستەی ڕای. وەگوتمان بنەماڵەکە کەوتنە قەڵاچۆکردنی ڕەگەزی جەرمانی لە نەمسا. بەڵام ڕاپەڕینی ئەڵمانیا نەمساویەکان تا دەهات پترگەشەی دەکرد و پەرەی دەسەن. ئابەم شێوەیە بینیمان ئەو پیاوانەی کە دڵسۆزی نیشتمانەکەیانن هەڵگەڕانەوە و بوون بە چەتە و شۆڕژگەر و کەوتنە سەرپێچیکردن نەک هەر لە دەوڵەت بوونەتەوە، بەڵکە لەو شێوە حکومەش کە دەیویست لە ناویان بەرێت.
یەکێک لە ئەنجامە پاشەکانی بزوتنەوەی یەکێتی جەرمانەکانی نەمسا ساڵانی 1990 بۆ 1970دا ئەوە بوو کە بە تەواوی دەریخست چدا بڕانێکی خۆڵ لە نێوانگەل و فەرمانڕەوایانی هەیە و بە تەواوی تێیان گەیاندن کە هیچ دەوڵەتێک بۆی نییە خۆی بەسەرگەلدا بسەپێنێت لە کاتێکدا یاری بە بەرژەوەندیا گشتەکان بکات و زیان بەگەل بگەێنێت چونکە دەسەڵاتی دەوڵەت بۆ خۆی ئامانج نییە ئەگینا دەبوو هەموو ملهوڕیات پیرۆز بێت لە کاتێکدا کە حکومەت گەل بە هەموو شێوەیەک بەرەو نەمان بەرێت و بێوێت لە ناوی بەرێت ئەوە لەو کاتەدا یاخیبوونی هەریەک لە تاکەکانی ئەو گەلا کارێکی ڕەوایە و بەڵکو پێویستێکی نیشتمانیشە لە وەڵامی ئەم پرسیارەدا ئاخۆگەل چۆن دەتوانێت داکۆکی لە مافەکانی بکات ئەو وەڵامەکەی لای تیۆری یاساناسان و زانایانی کۆمەڵناسی نییە چونکە کێشەی ململانەی نێوانگەلێکی چەوساوە و فەرمانڕەوا ملهوڕەکانی تەنها هەر هێز دەتوانێت بیبڕێتەوە ئەگەر حکومەتێک بیەوێت لە ڕێی زوڵم و زۆر و خراپەکاری و پێشگوێخستنی بەرژەوەندە نیشتمانیەکان درێژە بە ماوەی حکومەکەی بدات ئەوە ئەو ڕەگەزەی کە دەچەوسێتەوە مافی خۆیەتی پەنا بۆ هەمان ئەو چەکانە بەرێت کە دوژمنەکەی لە پێناو بەردەوامبوونیدا پەنایان بۆ دەبات تا بتوانێت بەرگری لە مان و سەربەستی و ئازادی خۆی بکات گەر فەرمانڕەوا لە چوارچێوەی شەریعەتدا کار بۆ مانەوەی بکات ئەوە پێویستە خەباتگێڕانیش لە هەمان چوارچێوەدا کار بکەن و بەڵام ئەگەر فەرمانڕەوا پەنای بۆ شێوازە ناشەرعیەکان برد ئەو کاتە خەباتیگەل لە چوارچێوەی شەریعەتدا دەبێتە خۆکوژی و هیچ مانایەکی نامێنێت پێویستە ئەوەش لەیاد نەکرێت کە خەباتی مرۆڤ لە پێناو ئامانجێکی بەرز و پیرۆزدا بە مەبەستی بەردەوامی مرۆڤایەتیە نەکمانەوەی دەوڵەت جا ئەگەر گەلێک یان ڕەگەزێک خۆی لەبەردەم مەترسی لە ناوچوندا بینیەوە ئەوە شەرعیەت دەبێتە مەسەلەیەکی پلەدوو لە پێناو پارێزگاری لە خۆی بۆی هەیە پەنا بۆ هەموو هۆکارێکی گونجاو بەرێت چونکە مافی مرۆڤ لە پێش مافی دەوڵەتە هەر گەلێک نەیتوانی لە مەیدانی خەباتدا خۆی ڕابگرێت ئەوە مانای وایە مافی مانەوەی لەم جیهانەدا نییە چونکە جیهان بەو هەموو فراوانیەوە جێگای گەلە لاوازەکانی تێدا نابێتەوە نەمسا دەیەوێت ئەومان بۆ ئاشکرا بکات کە ملهوڕی بۆ ماوەیەک دەتوانێت لە پەنای شەریعەتدا درێژە بەمانەوەی بدات دەسەڵاتداران پشتیان بە زۆرینەی پەرلەمان و بنەماڵەی شابەست بوو کە هەردووکیان دژی ئەڵمانیا بوون کارێکی نەزانانە بوو ئەگەر ئەڵمانیەکان لەو بڕوایەدا بوونایە کە بەو دوو هۆکارە دەتوانن ئەڵمانیەکانی نەمسا ڕزگار بکەن ئەگەر کاری وایان بکردایە لە ماوەیەکی زۆر کووردا هەمویان لەناو دەچون خاوەنتیۆر ئامادەیە لە پێناو عەقیدەیەکدا خۆی بەکوش بدات بەڵام ئامادە نییە لە پێناو گەلەکەیدا ئەوە بکات بزوتنەوەی جەرمانی هەموو تیۆرە بێبەهاکانی پوچەڵ کردەوە و دژی بیرڕای فیلسوفەکان بوو کاتێک بنەماڵی هابسبۆرگ بە هەموو شێوەیەک دژایەتی ئەڵمانیەکانی دەکرد ئەوانیش بە هەمان شێوە کەوتن دژمنایەتی ئەو بنەماڵەیە و پەردەیان لەسەر گەندەڵیەکانیان دادەدا هەر ئەوانیش بوون کە خۆشەویستی نیشتمانیان لای خەڵک برە و پێدا لەبری ئەوەی کە جاران خۆشەویستی ئەو بنەماڵەیە بووە پێوانەی نیشتمان پەروەری پارتی ئەڵمانی لە سەرەتای سەرهەڵدانیدا بەدەیان هەزار کەسی ڕاکێشا بووە ناو ڕیزەکانیەوە کە بووە لێشاوێک و هەموو شتێکی لە بەردەمیدا ڕادەماڵی بەڵام زۆر بەردەوام نەبوو ئەو کاتەی من گەیشتمە ڤێننا بزوتنەوەی جەرمانی شوێنی خۆی بۆ پارتی مەسیحی سۆشیالیستی چۆڵ کردبوو ئەوان فەرمانڕەوا بوون ئەم گۆڕانکاریە کتوپڕانە بووبوونە جێگای مشتومڕی خەڵکی ڤێننا دیارە من بە هەموو هەست و نەستمەوە ڕوون کردا بزوتنەوەی جەرمانی زۆر شانازیم بەوەوە دەکرد کە لە ناو پەرلەماندا دەمبیست کە خەڵکی دروشمیان بە ناوی بنەماڵی هۆهنزولرنەوە بەرز دەکردەوە و هەموو لەو بڕوایەدا بوون کە نەمسا بەشێکە لە ئیمپراتۆرەتی ئەڵمانی و دەبێت ڕۆژێک لە ڕۆژان بگەڕێتەوە باوەشی نیشتمانی دایک لێرەدا حەقا بپرسین بۆچی جوڵانەوەی جەرمانی دامرکایەوە و هۆی سەرکەوتنی پارتی مەسیحی سۆشیالیست چی بوو بۆ شیکردنەوەی ئەم مەسەلەیە کەوتمە شیکردنەوەی کەسێتی سەرۆکی هەردوو حیزبەکە جۆرج فۆن شونرەر و دکتۆر کارل لۆجەر هەردووکیان لە ڕادەی زانستی ئەندامانی پەرلەمان بەرزتر بوون و هیچ جۆرە لەکەیەکیان پێوە نەبوو خەڵکی لەناو چڵپاوی گەندەڵی سیاسیەکاندا بەڕازگۆیان دەزانین لە سەرەتادا سەرکردەی بزوتنەوەی جەرمانی سەرنجی ڕاکێشا بووم بەڵام زۆری نەبرد کەسێتی دکتۆر لۆجەر وای لێکردم ڕێزی تایبەتی بگرم لە بەراوردکردن لە نێوان هەردوو سەرکردەکەدا بۆم دەرکەوت کە دکتۆر زۆر بە خۆڵی بیر دەکاتەوە و لە پێش هەموو کەسێکەوە پێی بەوە بردووە کە دەوڵەتی نەمسا چی بەسەر خۆ ئەگەر لە ڕایخدا گوێ بە وتەکانی ئەو بدرایە ئەوە ئەڵمانیا تووشی ئەوە نەدەبوو کە بەگەش هەموو ئەوروپادا بچێتەوە و چەکیان لە دژ هەڵبگرێت ڕاستە شۆنرەر بەچاکی لە مەسەلەکان دەگەیشت بەڵام ڕووداوەکان ئەوەیان دەرخست کە ئەو شارەزایی سروشتی مرۆڤ نییە یەکێک لە هۆبەهێزەکانی دکتۆر لۆجەر ئەوە بوو لەبارەی سروشتی مرۆڤەوە شارەزاتر بوو لۆجەر بە وردی هاوڕێکانی تاقی دەکردەوە و متمانی بە خەڵکان نەبوو پەیوانە بوو کە لەوەی هەن زیاترن هەر لەبەر ئەمە بوو تواناکانی ژیانی زۆر بەباشی تەختیر دەکرد بە پێچەوانەی شۆنرەوە کە بە خەیاڵ هەموو شتێکی بەتەواو دەزانی هەموو ئەو شتانی کە بە مشکی ئەم سەرکردە جەرمانیدا دەهات لەسەر ئاستی تیۆری ڕاست بوون بەڵام توانای رازیکردنی جەماوەریان نەبوو واتە لەسەر ئەرزی واقع شایستەی جێبەجێکردنی نەبوون
هەر لەبەر ئەوەی کە شارەزای سروشتی مرۆڤ نەبوو لە ئەنجامدا کەوتە هەڵی گەورەوە دەربارەی هێزی بزوتنەوەی جەماوەری. هەروەها دەربارەی دامەزراوە کۆنەکانیش دوجار ئەم سەرکردە جەرمانیا بۆی دەرکەوت کە دەبێت بیرۆڕاکانی لەگەڵ تیۆرە گشتەکاندا ڕێک بخات، بەڵام نەیدەزانی کە هەر ڕەش و ڕوتەکان دەتوانن پارێزگاری لەو تیۆرانە بکەن. توانای چینی بورژوازی سنووردارە، چونکە هەر یەکێک لەوانە حساب بۆ پاشەڕۆژ دەکات بە تەنگ بەرژەوەندیە ئابوووریەکانیانەوە. بەڕاستی هیچ بیرۆڕاو بنەمایەک ناتوانێت سەرکەوتن بەدەست بێنێت ئەگەر زۆربەی جەماوەر پشگیری لێ نەکەن و خەباتی لە پێناودا نەکەن. جا لەبەر ئەوەی شۆنرەر لەم ڕاستیە بێ ئاگا بوو ئەوە بە هەڵەش لە گیر و گرفتە کۆمەڵایەتەکان دەگەیشت، بەڵام دکتۆر لۆجەر چونکە بەباشی سروشتی مرۆڤی بۆ دەرکەوت بوو توانی هەموو هێزەکان بە تەرازی و ڕاست بکێشێت و نەکەوێت تا هەڵەکانی شۆنرەرەوە. دکتۆر لۆجەر زۆر بەبێ بایەخیەوە دەیڕوانیە خەباتی سیاسی بۆ جوازیەکان و هەموو هەوڵە سیاسیەکانی بۆ ڕاکێشانی چینە چەوساوەکان تەرخان کردبوو. هەروەها کەڵکی لە دامەزراوە کۆنەکان وەردەگرت تا لە بەهێزکردنی بزوتنەوە نوێیەکەی بەکاریان بهێنێت. بەم شێوەیە بزوتنەوەکەی بە پاڵپشتی چینە مامناوەندیەکان و چینە چەوساوەکان دەستی پێکرد کە ئەوانە بەڕاستی ئامادەی خەبات و قوربانیدان بوون و لە ئەنجامی هەڵوێسی حەکیمانەی بەرامبەر کاسۆلیکەکان توانی ئەکلیرۆسەکان بەلای خۆیدا ڕابکێشێت بەوەش حزبی ئیکلیریکی پیری ناچار کرد کە لە گۆڕەپانەکە بکشێتەوە یان بچنە پاڵ حزبی نوێ. لۆجەر هەر پیاوێکی تەکنیکی نەبوو، بەڵکو لە هەمان کاتدا پیاوێکی چاکەکار بوو، هەموو سیفاتێکی بلیمەت و لێهاتوەکانی هەبوو، بەڵام لەبەر نەبوونی توانە و لێهاتووی کەسایەتیەکان نەیتوانی درێژە بە چاکەکاریەکانی بدات. لۆجەر پێش هەموو شتێک دەیویست دڵی دانیشتوانی پایتەخت بەلای خۆدا ڕابکێشێت، چونکە ڤیەنا دڵی مەملەکەتەکە بوو. سەرکردەی پارتی مەسیحی سۆشیالیستەکان وای دانابوو کە ڕزگارکردنی دڵ مانای ڕزگارکردنی جەستەی نەخۆشەکەیە، بەڵام حسابی کێڵگە و حسابی خەرمان وەک یەک دەرچوونە. ئەوەی لۆجەر بۆ سیفەتەی کە پارێزگای ڤیەنا بوو کردی داهەتایە بە نەمری دەمێنێتەوە، بەڵام ئەو کارانەی نەیتوانی وڵاتەکە ڕزگار بکات چونکە کات بەسەر چوو بوو. لۆجەر لە ڕووی کردەوەوە توانی پرۆژەکانی سەر بخات، بەڵام ئەوەی ئاواتی بوو نەهاتەدی. شۆنرەریش نەیتوانی بگاتە ئامانجەکانی. بەڕاستی هەردوو سەرکردەکانیان توانی بگەنە ئامانجەکانیان، نە لۆجەر توانی نەمسا ڕزگار بکات و نە شۆنرەر توانی گەلی ئەڵمانیا لەو کۆسپا ڕزگار بکات. هۆکارەکانی تێکشکان. ئێستا کاتی ئەوە هاتووە کە دیراسی ئەو هۆکارانە بکەین کە بوونەتە هۆی تێکشکانی هەردوو بزوتنەوەکە، چونکە ئەوە بۆ ئەمڕۆمان بەسوودا بە تایبەتی کە بە هەمان باروغدەودا تێدەپەڕین و مەترسی ئەومان هەیە کە هەندێکمان بکەوینە ناو هەمان ئەو هەڵانەی ئەوان تێکەوتون. دەتوانین هۆکاری تێکشکانی بزوتنەوەی یەکبوونی جەرمانی کە شۆنرەر سەرکردایەتی دەکرد بگەڕینەوە بۆ ئەم سێ هۆکاری خوارەوە. لە پلەی یەکەمدا ئەو بوو کە شۆنرەر گرنگێکی ئەوتۆی بە مەسەلە کۆمەڵایەتەکان نەدەدا کە ئەوانە بۆ حیزبێکی شۆڕشگەری نوێ زۆر گرنگ بوو، هەمیشە هەموو هەوڵەکانی ئاراستەی چینە بۆ جوازیەکان دەکرد کە ئەمانە هیچ هیوایەک بەڕاپەڕینە لاوازەکانیان نادرێت. بۆ جوازی ئەڵمانی بە تایبەت چینە باڵادەستەکان هەمیشە بەرامبەر ئەو کارانەی کە پەیوەندیان بەناوخۆوە هەیە خۆنەویستانە هەڵوێز دەگرن. گومانیش نییە کە بەم هەڵوێستیان خزمەتێکی گەورە پێشکەش بە دەوڵەت دەکەن ئەگەر حکومەت لە بارێکی هێمن و ئاشتیدا وڵات بەرێت بەڕێوە، بەڵام ئەو کاتێ حکومەت هیچ پەیوەندێکی بەگەلەوە نەبێت و بەرامبەری نامۆ بێت، ئەوە چینی بۆ جوازی هەمیشە لایەنی ملهوڕان دەگرێت و پشگیریان لێ دەکات. دەبوو بزوتنەوەی جەرمانی لە پێناو بەردەوامی خەباتی تا هەمیشە بە دوای ڕاکێشانی جەماوەری بەلای خۆیدا بگەڕایە، بەڵام ئەوەی نەکرد. ناچار کشایەوە بەوەش ئەوەندەی تر جەماوەر لێی دوورکەوتەوە. لە هەمووشی خراپتر ئەوە بوو کە حیزب پێشوازی لە چەند بۆرجوازێک کرد کە بەپێی ئارەزوی خۆیان سیاسەتی ناوخۆیان داڕشت بوو. ئیتر توانای بەرەنگاریکردن و ڕەخنەلێگرتنی دەسەڵاتداریانی نەما و گیانی خۆبەخەتکردن و قوربانیدان لە نێو دۆستەکانیاندا نەما و وردە بەرەو هاوکاری لەگەڵ کاربەدەستان هەنگاوینە بەنیازی دانان بەو حاڵەتەی کە هەبوو ڕاگرتنی خەبات بۆ بە ئەنجامدانی ڕێکەوتنێکی ناتەواو و شەل و پەکەوتوو. کەواتە تێکشکانی بزوتنەوەی جەرمانی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو حیزبە جەماوەرەکەی پێشگوێ خست بوو بەمەش بوو بە حیزبێکی بۆرجوازی. لێرەشەوە هۆکاری دووەم دێتەکایەوە. هەر لە سەردانی بزوتنەوەی جەرمانی بارودۆخی ئەڵمانیەکان لە نەمسا زۆر خراپ بوو. پەرلەمان بوو بە داردەستی فەرمانڕەواکان بۆ لەناوبردنی ڕەگەزی جەرمانی. کەواتە ئەگەر هەوڵی ڕزگارکردنی ئەو ڕەگەزە بدرێت
کاسێتی سێم دیوی یەکەم ئەدۆڵف هیتلەر خەباتی من. کەواتە ئەگەر هەوڵی ڕزگارکردنی ئەو ڕەگەزە بدرێت دەبێت لە پێشدا پەرلەمان نەهێڵرێت. بزوتنەوەی جەرمانی خۆی لەبەردەم مەسەلەیەکی ناسکەوە بینیەوە، ئایا بچێتە ناو پەرلەمانەوە و لە ناوەوە بیتەقێنێتەوە یان هەر لە دەرەوە خەبات لە دژی بکات. شێوەی یەکەمی پێ باشتر بوو، چوە ناو پەرلەمان بەڵام بەسەر نەکەوتووی لێی هاتە دەرەوە. بزوتنەوەی جەرمانی وەنەبێت بە ئارەزوی خۆی بێت، بەڵکو ناچار بوو بچێتە ناو پەرلەمانەوە، چونکە دژایەتی دامەزراوێکی وا بەهێز لە دەرەوە پێویستی بە ئازایەتی و چاونەترسی زۆر هەبوو. ئەوەی کە دەست بە شاخەکانی گاوە دەگرێت گومانی پیانە کە چەندین جار دەکەوێتە بەرهێریشی و لەوانەیە چەند جارێکیش پەراسووی بشکێت. تەنها هەر قوربانیە گەورەکان دەتوانن پاڵەوانی نوێ بۆ مەسەلەیەک دابین بکەن، ئەویش کاتێک کە لە هیچ شتێک نەترسن و بەسەرگشت کۆسپەکاندا زاڵ بن. ئەمانە وان لە نێو ڕیزی گەلدا و هەر ڕۆڵەکانی گەل دەتوانن خەباتی درێژخایەن پەرەپێ بدەن تا کۆتایی بربەرەکانێکە. بزوتنەوەی ئەڵمانی ئەمەی نەبوو، لەبەر ئەوە ناچار بوو بچێتە پەرلەمانەوە بەو نیازەی کە لە ناوەوە بیتەقێنێتەوە. ئەگەر بڵێن پاش وتووێژێکی درێژ بڕیاری لەسەر ئەم کارەیدا ئەوە بە هەڵەدا دەچین، چونکە حیزب هەرزوو ئەو بڕیاری دابوو. سەرجەم سەرکردەکانی حیزب یەکڕابوون لەسەر ئەوەی کە دەبێت دەردەکە لە ڕێگەوە هەڵبکەندێت. ئەوەش بەوە ناکرێت کە لە دەرەوەدا دژی بجەنگێن. پێیان وابوو کە بەهۆی وتارە ئاگرینەکانیان دەتوانن جەماوەرهان بدەن بێ ئەوەی هیچ مەترسێکیان هەبێت. بەهۆی پاراستنی پەرلەمانی حەسانەت پەرلەمانیە و کەس لێیان ناپرسێتەوە، بەڵام نەیان دەزانی کە جەماوەر ڕاستەوخۆ قسەکانیان نابیستێت، بەڵکو لەڕێی ڕۆژنامەکانەوە پێیان ڕادەگەیەنرێت کە ئەوانیش بە ئارێزوو خۆیان دەستکاریان دەکات. ئەگەر بتەوێت جەماوەرێکی زۆر گوێبیستی قسەکانت بێت، ئەوە پێویستە لە کۆبوونەوەیکی جەماوەری و لە گۆڕەپانێکی گەورەدا قسەیان بۆ بکەیت. بەڵام دانیشتنەکانی پەرلەمان لە چەند سەد کەسێک زیاتر کەسی تر ئامادە نابێت، ئەوانیش هەر بۆ کات بەسەر بردن نەک بۆ بیستنی وتارەکان. ئەگەر بوتێت کە عقیدەی ڕاست و دروست هۆیەکە بۆ ئەوەی زۆرینەی نائیبەکان بێنە پاڵ ئەو عقیدەیە، ئەوە نیشانەی ساویلکەیە. خۆ ئەگەر چەند کەسێکیش ئەو ڕایە پەسەند بکەن، ئەوە بۆ ئەوەیە جارێکی تر هەڵبگژێردرێنەوە و ئەمەش لە زۆربەی حیزبە پەرلەمانیەکاندا بەرچاو دەکەوێت. هەرکە ئەندامانی حیزبێک هەستیان بەوە کرد کە حیزبەکان کەوتۆتە بەرتەشەری جەماوەرەوە، دەست دەکەن بە کشانەوەی یەک دوای ئەوی تر مشکە پەرلەمانیەکان هەر کە زانیان کەشتی حیزبەکان خەریکە نقم دەبێت ئەوە بەجێی دەهێڵن. ئەو وتارانەی کە نائیبە ئەڵمانیەکان لە پەرلەماندا دایان خوێندەوە وەک ئەوە بوو کە جەواهیرات بەسەر ئاژەڵەکاندا دابەش بکەیت، چونکە کەس گوێی لێ نەدەگرتن. ڕۆژنامەکانیش زۆر بەکەمی وتارەکانیانی بڵاو دەکردەوە، ئەگەر بڵاویشان بکردایەوە ئەوە بە شێواوی و ناتەواوی و گومان لێکراوی بڵاویان دەکردەوە. لە هەمووی خراپتر ئەوە بوو کە دەبوو بزوتنەوەی جەرمانی پشت بە عقیدەیەکی فەلسەفی پتەو ببەستێت تا بتوانێت سەرکەوتن بەدەست بهێنێت و ئاشکراشە کە عقیدەی فەلسەفی لەو بارودۆخەدا پێویستی بە چەند سەرکردەیەکی ئازا و چاونەترسە. جا ئەگەر سەرکردەی لەو جۆرە نەبوو ئەوە خەڵکی ئامادە نابن خۆیان لە سەری بەکوش بدەن و بچنە ناو مەیدانی خەباتەوە. پێش ئەوەی عقیدەیەک بخرێتە بەردەم سەرجەم جەماوەرەوە پێویستە پێیان بوترێت کە ئەو بزوتنەوە نوێیە بۆ ئەوەیە لە پاشە ڕۆژدا خێر و خۆشی و سەرفرازی بۆ هەمووان دابین بکات، بەڵام لە سەرەتادا هیچی نییە بیدات. هەر بزوتنەوەیەک پەیمانی شتی خێرا و ئاسان بە خەڵک بدات ئەوە زۆر نابات کۆمەڵێک کاسەلێس و ئینتیهازی دەستی بەسەردادەگرن و ئیتر خەباتکەرە ڕەسەنەکان دوور دەخێنەوە. بەم شێوەیە بزوتنەوەی جەرمانی هەموو چالاکیەکانی بۆ ئەوە تەرخان کرد کە لە ناو پەرلەماندا کار بکات، بەوەش لە بری سەرکردە و خەباتگەر توانی چەند پەرلەمانتارێک بۆ خۆی دابین بکات و نەیتوانی بەرەنگاری دوژمنەکانی ببێتەوە و لە بری خەبات فێری وتار خوێندنەوە و سازشکاری بوو. پەرلەمانتارەکانی سەر بە بزوتنەوەکە لەو بڕوایەدا بوون کە بەوە دەتوانن بەرەنگاری لە بیرۆڕاکانیان بکەن و لە ڕوبەڕووبوونەوە و پێکدادانەکان دوور بکەونەوە. لایەنگرانی پارتی ئەڵمانی چەندین ئاواتیان بە چوونە ناو پەرلەمانی سەرکردەکانیان هەبوو، وایان دەزانی شتی زۆر گەوریان بۆ دێتە دی، بەڵام زۆری نەبرد کە بە تەواوی ناومێدی باڵی بەسەر دڵ و دەرونیاندا کێشان، چونکە ئەو پەیمانانەی پێیان درابوو هیچی نەهاتە دی و ڕۆژنامەکانیش ڕۆڵێکی خراپیان لەو بوارەدا هەبوو. بەرەبەرە پەیوەندی نێوان لایەنگرانی حیزب لەناو خۆیاندا لاواز بوو، چونکە ئیتر کۆبوونەوە جەماوەریەکان و ڕوبەڕووبوونەوەی جەماوەر نەما. ئابەم شێوەیە بزوتنەوەی جەرمەنی مورکی جەماوەری لەدەستدا و بوو بە یانەیەک بۆ کێشمەکێش و مناقەشەی ئەکادیمیانە. هەر لەو کاتەوە خەباتیان لە گۆڕەپانە گشتەکان و یانەی مەیفرۆشتنی گوندەکانەوە گواستەوە بۆ کۆشکی ڕێخسترانەکان. ڕۆژنامەکان بە ئەنقەز هەڵوێستی پەرلەمانتارە ئەڵمانیەکانیان دەشێوانج، بەڵام هەڵوێستی خۆشیان بە دوور کەوتنەوە لە جەماوەری یەکێک بوو لەو هۆکارانەی کەماوەی بۆ ڕۆژنامەکان ڕەخساند و لە ئەنجامەکەیان نزیک دەکردەوە کە هاندانی گەلب و دش بە بزوتنەوەی جەرمانی.
حەقا نووسەرانمان ئەو حەقیقەتە بزانن کە ڕۆڵی نووسەر تەنها هەر ئەوەیە کە هەر بزوتنەوەیەک مافی تیۆری بداتێ، بەڵام ئەو هێزەی کە ڕۆڵی گرنگی لە بواری سیاسی و ئاینیدا هەیە هەر ئەو شەیەیە کە لە دەم دێتە دەرێ. دیسان حەقا نووسەران لەوە دڵنیا بن کە جەماوەر بە وشا دەوروژێنرێن، شۆڕشە گەورەکانیش لە ئەنجامی دووشت دروست دەبن. هەژاری ئەو وتارانەی کە جەماوەر دەهەژێنن و هەرگیز لە ساڵۆنە گەورەکانەوە دروست نابن. پاشەڕۆژی گەلان هەر لە ئەنجامی وتارە ئاگرینەکانەوە دەگۆڕێت، هەرگیز لە ئەنجامی نووسینەوە سەرکردە و پێشەوا دروست نابن، بەڵکو لە ئەنجامی بەرەوڕووبوونەوەی جەماوەر و وتاری شۆڕش گێڕانەوە دێتەدی. من ئەوە دووپات دەکەمەوە کە هەر بزوتنەوەیەک بێوێت بەرەو ئامانجەکانی بچێت، پێویستە پەیوەندی پتەوی لەگەڵ جەماوەردا هەبێت و کێشەکان لەم ڕۆوە سیر بکات و هەمیشە هەوڵ بدات پەیوەندی لەگەڵ جەماوەردا لاواز نەبێت، چونکە هیچ پرۆژەیەکی گەورە بەبێ بەشداری جەماوەر نایەتەدی. بزوتنەوەی جەرمەنی ئاسانترین ڕێگای هەڵبژاردن بەوەی کە چووە ناو پەرلەمانەوە، نێدەزانی کار کەسێک خۆی لە قەرەی ڕێگا ئەستەمەکان نەدات ناگاتە ئامانج، بەوەش قوربانی بە پاشەڕۆژدا و بە شتێکی کەم ڕازی بوو. هۆکاری سێمی تێکشکانی بزوتنەوەی جەرمەنی ئەوە بوو کە سەرکردەکان لە دەرونی گەلبێ ئاگا بوون، ئەوەش لەوەدا دەرکەوت کە کەوتە دژایەتی کەنیسەی کاسۆلیکی. هۆی ئەم دژایەتیش ئەمانە بوون. هەر لەو کاتەوەی کە بنەماڵی هابسبۆرگ خۆیان ئامادە دەکرد و مۆرکیسلافیان نابەناو چاوانی نەمساوە، کەوتنە بەکارهێنانی مەسەلەی ئاین لەو بوارەدا. دامەزراوە ئاینەکان لایەنی بنەماڵی شایان گرت و کەنیسە چیکەکان یەکێک بوون لەوانەی کە لە سەپانی مۆرکە نوێکەدا بەکارهێنرا بوون. بەم شێوەیە سیاسەتی دامەزراندنی کاهینە چیکەکان لە ناوچە ئەڵمانیەکاندا پەیڕەوکرا، ئەوانیش کەوتنە دژایەتی هەستی جەرمەنیەکان. ئیکلیرۆسی ئەڵمانی بەرامبەر بەم جموجۆڵا هیچ هەڵوێستێکی نەبوو. فۆن شۆنەر بەم لایەنگریا کەنیسەی کاسۆلیکی لە بنەماڵی هابسبۆرگ زۆر ناڕەحەت بوو، کەوتە بەرەنگاریکردنی، ویستی لە ڕۆما جیا بێتەوە و ئەوەی بڵاو کردەوە کە نابێت سەرۆکی کەنیسا لە دەرەوەی ئەڵمانیادا بێت، بۆیە پێویستە کەنیسەیەکی نیشتمانی بۆ خۆیان پێک بێنن. ئەم هەوڵەی شۆنەر سەرکەوتنی بەدەست نەهێنا، چونکە بە تەواوی پشتی بەدڵسۆزی ئیکلیروسی ئەڵمانی بۆ بیری جەرمانیت بەست بوو، بەڵام ئیکلیرۆس بە تەواوی لایەنگری کەنیسە بوو، دڵسۆزی نیشتمان نەبوو. نەک تەنها هەر ئەوان، تەنانەت پرۆستاتەکانیش پشتگیری بزوتنەوەی یەکێتی جەرمانیان نەکرد و هەوڵی ڕزگارکردنی نەتەوەیان لەو دوژمنانە نەکرد کە دەیانویست دەنگیان کرد بکەن و پێیان وابوو کە دەبێت ئامانجەکانی بزوتنەوە بە ئاشتیانە بهێنەدی دوور لە پێکدادان و تونند و تیژی. ئێستا با بگەڕێنەوە سەرباسی هێرشەکەی شونەر بۆ سەر کەنیسەی کاسۆلیکی دەبوو پێش ئەوەی کە بزوتنەوەی جەرمانی دژایەتی کەنیسە بکات لە خۆی بپرسایە ئایا مانەوەی ڕەگەزی ئەڵمانی لە نەمسادا لەگەڵ بەرژەوەندی ئەو کەنیسەیەدا دەگونجێت؟ ئەگەر وەڵامەکە بە بەڵێ بوو، ئەوە پێویست بوو حزبی ئەڵمانی بە هیچ شێوەیەک دەستی نەخستایەتە ناو مەسەلە ئاینی و تیرەگەراییەوە. ئەگەر وەڵامەکەش نابوو، ئەوە دەبوو هەوڵی چاکسازی ئاینی بدرایە، نەک حزبێکی سیاسی دروست بکرایە. ئەوەی پێی وابێت کە لە ڕێگای حزبەوە دەتوانێت چاکسازی ئاینی ئەنجام بدرێت، ئەوە یان شێتە یان هیچ نازانێت. دەربارەی کێشەکردنی ئاین و بڕواکان من پێم وایە دامەزراندنی ئاینێک یان هەڵوەشانەوەی لە دروستکردنی دەوڵەتێک یان هەڵوەشانەوەی زۆر قورسە. لەوانەیە هەبێت بڵێت هەریشی بزوتنەوەی جەرمەنی بۆ سەر کەنیسا جۆرێک بوو لە بەرەنگاری لە خۆ دژی دوژمنەکانی، بەڵام ڕاستەکەی ئەوە بوو کە ئاین لەو کەرانەی کە دژی جەرمەن دەکرا هیچ تاوانێکی نەبوو. پێویستە هەرگیز کاری چەند کەسێک کە ئاین بۆ مەبەستی سیاسی خۆیان بەکاری دێنن بەکاری ئاینی نەزانین. حزبی ئەڵمانی بەو دژایەتی کە دژی کەنیسە بەرپای کردبوو چەکێکی کاریگەریدا دەست دژمنەکانی بە تایبەت ئەو نائیبانی کە لە ئەنجامی هێرشەکەوە وایان لێهات وەک ئەوەی ئەوان پارێزەری ئاین و بڕوابن لە وڵاتێکدا کە بە ئاینداری بەناوبانگە و دەمارگیری ئاینیان لە پێش دەمارگیری ڕەگەزیانەوەیە. بەم شێوەیە هەموو کاسۆلیکەکان کرد بە ڕۆما لە بزوتنەوەکە دوورکەوتنەوە و بەرەبەرە بەرەو لاوازی چوو. هەڵەیەکی تری شونەر ئەوە بوو کە هێزەکانیان بەرامبەر بە چەند دوژمنێک بڵاو کردەوە. دەبوو دەستیان لە مێژوو وەربگرتایە کە دەڵێت هونەری سەرکردایەتی بە پلەی یەکەم ئەوەیە کە هەموو گەل بکەیتە یەک بەرامبەر یەک دوژمن. تەنانەت ئەگەر دوژمنەکانیش زۆر بوون پێویستە وا لە جەماوەرەکە بگەێنرێت کە ئەوانە هەموویان یەک ئامانجیان هەیە و بۆ یەک شت هەوڵ دەدەن. بەڵام ئەگەر جەماوەر وا بزانێت کە بەرەوڕووی چەند دوژمنێک بۆتەوە و دەبێت لە چەند بەرەیەکدا بجەنگێت، ئەوە وەرەیدا دەبەزێت و لە حەقایەتی کێشەکەی دەکەوێتە گومانەوە. بزوتنەوەی جەرمانی شەڕی دژی چەند لایەنێک ڕاگەیاند و هێزەکانی پەرسوو بڵاو کردەوە بە جۆرێک کە لایەنگرەکانی دەیانوت تۆ بڵێیت ئەم هەموو دوژمنانەمان هەڵەبن و هەر ئێمە ڕاستبین. بە کورتی پارتی ئەڵمانی لە نەمسادا لە هەڵبژاردننی ئامانجەکەیدا سەرکەوتوو بوو، بەڵام لە ڕێگای بەدەستهێنانیدا سەرکەوتوو نەبوو، وەک ئەوەی یەکێک بڕیار بدات سەرکەوێتە سەر لووتکەی چیایەک بەڵام نەزانێت چۆن و بە چ ڕێگایەکدا بڕوات و لە ئەنجامی پەلەکردندا سەرکەوتن بەدەست نەهێنێت. بەڵام پارتی مەسیحی سۆشیالیست تووشی هەڵەکانی بزوتنەوەی جەرمانی نەبوو. ئەو پێش ئەوەی بەرەو ئامانجەکانی بچێت
دەستی کرد بە هەڵبژاردننی ڕێگا هەرچەندە ئامانجەکانی ئاشکرا نەبوون. پارتی مەسیحی سۆشیالیستی گرنگی بزوتنەوە گەلیەکانی دەزانی بۆ ئەوەش هەر لە یەکەم ڕۆژی سەرهەڵدانیەوە سیاسەتێکی کۆمەڵایەتی پەیڕەو کرد، خەڵکێکی زۆری لە خۆی کۆکردەوە بە تایبەت لە پیشەوەرە دەستیەکان، بەڵام لەگەڵ دامەزراوە ئاینەکاندا پەیوەندی باش بوو. ئەگەر ئەم پارتانەی توانی بێت ئامانجەکەی کە ڕزگاریکردنی نەمسا بوو بپێکێت، ئەوا دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئامانجەکەی زۆر ئاشکرا نەبوو، چونکە ئەو بزوتنەوە دژ بە سامیە کە حیزب سەرکردایەتی دەکرد لە سەر بنەمایەکی ئاینی دامەزرا بوو، نەک لەسەر بنەمای ڕەگەزی و دامەزرێنەری نەرانەی حیزب پێیان وابوو کە بنەمای ڕەگەزی نابێت بکرێتە بنچینەی کار بۆ ڕزگارکردنی وڵات، چونکە ئەوە دەبێتە هۆی ڕوخاندنی دەوڵەت. لەو کاتەدا ڤیەنا خەڵکێکی زۆری ویلایەتەکانی فرێنەتەوەیی لە خۆی داکۆکردبووەوە، هەریەکە بۆ خۆی گروپێکی سیاسی تایبەتی دروست کردبوو بۆ ئەوەی ئەمانە هەڵوێستێکی دژ بە ئەڵمانیا وەرنەگرن. دکتۆر لۆجەر دروشمی ڕزگارکردنی نەمسا لە جوولەکە بەدمەزەبەکانی هەڵکردبوو هەموو جەماوەرەکەی دژی جوولەکەکان هەندەدا، نەک لەبەر ئەوەی کە ڕەگەزێکی نامۆن، بەڵکو لەبەر ئەوەی گروپێکی ئاینی. ئاشکرایە کاشاڵاوێکی وەها لەسەر بنەمایەکی ئاینی ناتوانێت زیانیان پێ بگێنێت، چونکە لە خراپترین بارودۆخدا ئاوپڕژێنێکی عیماد دەتوانێت جوولەکە و بازرگانەکەی ڕزگار بکات. زۆری نەبر کە جەماوەرێکی زۆر لە حیزب دوورکەوتنەوە وایان دەزانی کە مەبەست لە شاڵاوەکە ئەوەیە جوولەکەکانی نەمسا بکرێنە مەسیحی و ئەو کارەیان بەکارێکی مناڵانە دەهاتە بەرچاو. بزوتنەوەکە وەک هەوڵێکی ئیفلیجیانە دەهاتە بەرچاو، چونکە ناسامیەکان لە سامیەکان پڕمەترسیتر بوون. سەرکردەکانی حیزب و لایەنگرانی بیرۆکەی دەوڵەتی نەتەوەییان کردە قوربانی کاتێک کە دژمنایەتی جوولەکان لەسەر بنەمایەکی ئاینی دەست پێ کرد، تەنانەت دوای پوچەڵبوونەوەی بزوتنەوە دژ بە سامیەکان. حیزب بە هیچ شێوەیەک مەسەلەی نەتەوەکانی نەوروژان بە هیوای ڕزگارکردنی بنەماڵی هابسبورگ. کاتێکی شەرمی دکتۆر کارل لۆجەر لە بینای شارەوانیەوە بۆ ڕەنگسراس بەڕێکرا، من لەنێو ئەو هەزاران بەڕێکەرانەدا بووم، بۆم دەرکەوت کە ئەو پیاوە چی کردبوو هەمووی بەفیڕۆ چوو، چونکە قەدەر وایە کە نابێت دەوڵەتی نەمسا بەردەوام بێت، ئەگەر لۆجەر بمایە ئەوە لە ڕیزی پێشەوەدا دەبوو. لە کاتی مردنیدا ناوچەی بەڵقان خەریک بوو دەتەقیەوە، باش بوو ئەو بەچاوی خۆی ئەو هەرسێنانی نەدی کە هەمیشە هەوڵی سەرهەڵنەدانی دەدا. پێم باشە کۆتایی ئەم بەشا بەوە بێنم کە بە کورتی باسی ئەو هەڵانە بکەم کە بوونە هۆی سەرنەکەوتنی حیزبی ئەڵمانی و حیزبی مەسیحی سۆشیالیستی. ڕاستە بزوتنەوەی یەکبوونی جەرمانی لەوەدا کە بڕوای بە بوژانەوەی ئەڵمانەکانی نەمسا هەبوو لەسەر حەق بوو، بەڵام نەیتوانی هۆکارەکان بە چاکی هەڵبژێرێت. ڕاستە حیزبێکی نەتەوەیی بوو، بەڵام نەیتوانی ڕەشوڕوتی جەماوەر لە خۆی خڕ بکاتەوە و هەروەها دژایەتی سامیەت لەسەر بنەمایەکی ڕاست بوو، بەڵام دژایەتی گروپێکی ئاینی بە تایبەتی هەڵەیەکی زۆر گەورە بوو. پارتی مەسیحی سۆشیالیست ئامانجێکی نەتەوەیی دیاریکراوی نەبوو، لەگەڵ ئەوەشدا هۆکارەکانی بەباشی هەڵبژاردبوو، هەستی بە گرنگی بواری کۆمەڵایەتی کردبوو، بەڵام بزوتنەوەی دژی جوولەکە بێ ئەنجام بوو، هەروەها هەوڵەکانی بۆ ڕزگارکردنی نەمسا چونکە مەسەلەی نەتەوەکانی پشتگوێ خست بوو. ئەگەر پارتی مەسیحی سۆشیالیستی لەگەڵ تێگەیشتنی لە مەسەلە کۆمەڵایەتەکان تێڕوانینێکی واقعیانی بۆ مەسەلەی نەتەوەکان ببوایە، ئەوا دەیتوانی ببێتە حیزبێکی نەتەوەیی کە دروشمەکەی زاڵکردنی مۆرکی جەرمانی بێت بەسەر هەموو مۆرکەکانی تردا. هەروەها ئەگەر پارتی بزوتنەوەی جەرمەنی لەگەڵ تێگەیشتنی لە مەسەلەی جوولەکە و نەتەوەکان تێڕوانینێکی باشی بۆ مەسەلە کۆمەڵایەتەکان ببوایە، ئەوە نەمسا بزوتنەوەیەکی بەخۆیەوە دەدی کە دەستی لە چارەنووسی دەوڵەتتا دەبوو. لە هەردوو حیزبەکە ئەو بیرۆکەیم نەدی کە لە پاشەڕۆژدا لە ناخمدا جێگیر بوو، لەبەر ئەوە لە هیچ کامیاندا بەشداریم نەکرد، چونکە لەو بڕوایەدا بووم کە هەردووکیان بەرامبەر بوژانەوەی هەستی جەرمەنی دەستەوەستانن لە دەوڵەتێکدا کە مێژووای بۆ دانابوو کا ببێتە دەوڵەتێکی سلافی. تا دەهات ڕق و تووڕەیین بەرامبەر بنەماڵی هابسبورگ تەشەنەی دەسەند و چوو بوا دڵمەوە کە دەوڵەتەکان دەبێتە بەڵا بۆ ئەڵمان و پاشەڕۆژی نەتەوەی ئەڵمانی. لە نەمسا دیاری ناکرێت، بەڵکو ڕایخ دەتوانێت ئەو کارە بکات، چونکە ئەو گونجاوە بۆ ئەم ئەرکا لە ڕووی سیاسی و ئابووری ڕۆشنبیریەوە. لە هەمان کاتدا ڕقیشم لە نەمسا بوو، چونکە بوو بە مۆزەخانەی نەتەوا دژبەیەکەکان و پشتی لە مێژووی پڕسەروەری خۆی کردبوو. جاری وا هەبوو خۆم بە غەریب دەزانی لەو پایتەختە جوانەدا، دوای ئەوەی لە شاوی پۆڵۆنی و چیک و هەنگاری و ڕۆستنی و سرب و کۆرواتی شارەکەی پڕکرد بوو. شارە جوانەکەم وا دەهاتە بەرچاو وەک ئەوەی کە یەکێک ناپاکی بەرامبەر دایکی بکات و بۆم دەرکەوت کە هەوڵەکانی دکتۆر لۆجەر و حیزبەکەی هیچ ئەنجامی نابێت لەو کاتەدا کە بەهۆی زۆری شێوە ئاخاوتنەکان ڤیەن نابوو بۆ شاری بابلی دووەم و ئەستێرەی ڕۆشنبیری ئەڵمانی بەرەو کوژانەوە دەچوو. هەروەک گوتم نەمسا بوو بە مۆزەخانەی نەتەوەکان، بەڵام پەیوەندی نێوانیان زۆر لاواز بوو، هەر بەلێدانێک لێک هەڵدەوەشێت و ورد و خاش دەبێت. هەمیشە دڵم بە خۆشەویستی ئیمپراتۆرەتی ئەڵمانی لێ دەدا، بەڵام هەرگیز شانشینی نەمسام خۆش نەویستوە و پێم وابوو ئەگەر ئەم دەوڵەتە بڕوخێت ئەوانەتەوەی ئەڵمانی ڕزگاری دەبێت، تا لە ئەنجامدا بڕیارمدا نەمسا بەجێ بهێڵم و ڕووبکەمەوە ئەڵمانیای نیشتمانم. هەر لە مناڵیمەوە حەزم لەوە بوو. گواستمەوە بۆ ئەڵمانیا و سەرگەرمی کار و پیشەکەم بووم،
وەک ئەندازیارێکی بیناسازی، بەڵام ئەو کارم ڕێگر نەبوو لە بەردەم بە نرخترین ئاواتم کە ئەویش لەکانەوەی نەمسای نیشتمان بە نیشتمانی گەورەی هاوبەشی ڕایخی ئەڵمانی بوو. زۆرن ئەوانەی کە تا ئیمڕۆژ گەورەی ئەم ئاواتە نازانن. ڕوودە من دەکەمە ئەوانەی کە لە پێناو بە بەهاترین کەلەپور واتە زمانی نەتەوەی خەبات دەکەن، هەروەها ئەوانەی کە لە پێناوی دڵسۆزی بۆ نیشتمان دەچەوسێنرێنەوە واز ناهێنن. هەمیشا خۆشەویستی نیشتمان لە دڵی ئەو کەسەنەدا دادەگیسێت کە لێ دوورن، کاتێک هەست بە خۆشی دەکەن کە دەگەڕێنەوە بۆ نیشتمان و لەناو ئیمپراتۆرێتی یەکبوودا هەست بە ئاشتی و هێمنی دەکەن. ڤێنا ئەو قوتابخانە گەورەیە بوو کە وانەی ژیانی فێرکردم. بە مناڵی چوومەناوی و بە پیاوی جەمهێشت. هەر لەوێ دید و بۆچوونم بۆ ژیان و گەردوون لەلا دروست بوو. پەیڕەوێکی سیاسی وام لەلا دروست بوو کە هەرگیز دەستبەرداری نەبووم. هەر لەوێ فێری وانە بنەڕەتیەکانی حیزب بووم کە لە سەرەتادا وەک بزوتنەوەیەکی لاواز و بچووک دەستی پێکرد و وا ئێستا خەریکە دەبێتە بزوتنەوەیەکی جەماوەری گەورە. بەشی سێیەم، میونخ. لە بەهاری ساڵی 1912دا بە یەکجاری ڤێنام بەجێهێشت و ڕوون کردە شاری میونخ. ئەو شارە بەلای منەوە نامۆ نەبوو. بەباشی دەمناسی چونکە زۆر جار بۆ بینینی شاکارە هونەریەکان ڕوون تێدەکرد. ئەوەی میونخی نەدیبێت وەک ئەوە وایە ئەڵمانیای نەدیبێت و هونەری ئەڵمانی لەوەیە. کاتێ پێش جەنگ کە لەوێ بووم خۆشترین کاتی ژیانم بوو. ڕاستە دەستکەوتم زۆر کەم بوو، بەڵام من دڵنیا بووم لەوەی کە بە ئاواتی مەزنی خۆم دەگەم. هەر لە یەکەم ڕۆژەوە ئەو شارم زۆر خۆشویست. هەمیشە دەموت ئای چ جیاوازێکی گەورە لە نێوان ئەم شارە و ڤێنادا هەیە. شاکارە هونەرەکانی ئەڵمانیا سەرنجی ڕاکێشا بووم و پەیوەندێکی گیانی بەهێز منی بە ئەڵمانیاوە بەست بوو. جوانی شارەکە بە تەواوی دڵی خۆش دەکردم. هەرچەندە هەمیشە هەر خەریکی کارەکەم و خوێندنەوەی بووم، بەڵام ئەوانە ڕێگای ئەویان لێ نەدەگرتم کە بە دوای ڕووداوە سیاسەکانی دەرەوە و ناوەوەدا وێڵ بم. گرنگی زۆرم بە سیاسەتی دەرەوەی ئەڵمانیا دەدا، بە تایبەتی لەو هاوپەیمانیەی کە لەگەڵ چەند وڵاتێکدا دروستی کردبوو. دڵنیا بووم لەوەی کە سیاسەتمەدارانی ئەڵمانیا هەست بە لاوازی هابسبۆرگ دەکەن، بەڵام ئەوەیان لە جەماوەر دەشاردەوە تا نەیان بروژێنن لە هەمان کاتدا پابەندی خۆیان بە هاوپەیمانەتی بسمارک ڕادەگەیان. سەرجەمگەلی ئەڵمانی بە هەڵەوایان دەزانی کە نمسا دەتوانێت سوپایەکی گەورە ئامادە بکات و تا ئێستاش خۆی بە دەوڵەتێکی ئەڵمانی دەزانێت. بەڵام من زۆر باش ئاگاداری بارودۆخەکە بووم و دەمزانی کە ئەو هاوپەیمانیا سێقۆڵیا جێگرتنیە و زۆر بەباشی ئاگاداری ئەوە بووم کە ئەوە شانۆگەریە. ئەوە بوو ئیتالیا کە ئەندامێکی ئەو هاوپەیمانیە بوو هەرزووازی لە ئەڵمانیا و نەمساهێنا و چوە ڕێزی نێارەکانیەوە. دەرکەوت کە ئەوانەی پێیان وا بوو ئیتالیا لە پاڵ نەمسادا دەچێتە جەنگەوە بە هەڵەدا چوو بوون. ئەو کاتی کە لە ڤێنا بووم دەمزانی بنەماڵی شاو لایەنگرانی یەکێتی جەرمانی زۆر بەگەرمی باسی هاوپەیمانی سێقۆڵیان دەکرد، بەڵام خەڵکەکەی تر گاڵتەیان پێدەهات. ئەڵمانیەکانی نەمسا لە دڵپاکی خۆیانەوە هاوپەیمانەکان پێباش بوو، لەو بڕوایەدا بوون کە دەبێت تا پشتێکی بەهێز بۆ ئەڵمانیا لە جەنگدا. پێیان وا بوو پەیوەندی بەهێزی نێوان بەرلین و ڤێنا دەبێتە هۆی بەستنەوەی چارەنووسی نەمسا بەڕایخەوە و نەیان دەزانی کە ئەو هاوپەیمانیە بارێکی قورس دەخاتە سەر شانی ڕایخ و هەردوو دەوڵەتەکە بەرەو نەمان دەبات. سەرکردەکانی بزوتنەوەی جەرمانی وایان دەزانی کە بەوە ئاواتا نیشتمانیەکانیان دێتە دی. دەوڵەتی ڤێنا ئەو هاوپەیمانیەی کردبووە چەکرێک کە لە ژێریدا هەوڵەکانی بۆ لەناوبردنی ڕەگەزی ئەڵمانی دەشاردەوە. ئەڵمانیا خۆی لە بەرامبەر ئەو هەوڵانەدا گێل کردبوو، هیچ گوێی پێ نەدەدا. ئەڵمانیەکانی نەمسا لە بارودۆخێکی ناهەمواردا دەژیان، نەیان دەزانی کە نرخی هاوپەیمانەکان لەوەدایە کە ڕەگەزی ئەڵمانی لە نەمسادا باڵادەست بێت و هەر کاتێکیش سلاافەکان باڵادەست بوون ئەوە نرخی نامێنێت. ئەم گروپەی ئەڵمانیەکانی نەمسا بەوە دڵگران بوون کە دیبلۆماسیەتی ئەڵمانی و ڕای گشتی ئەڵمانی گوێ بەو لایەنانە نەدەن و یاری بە پاشەڕۆژی گەلێکی 7 ملیۆنی بکەن. ئەگەر بەرلین بگەڕایەتەوە بۆ مێژوو هەرگیز بیری لەوە نەدەکردەوە کە کیرینال و کۆشکی ئیمپراتۆری نەمسا بەیەکەوە بچنە جەنگەوە. هەرگیز گەلی ئیتالی هەڵوێستی بنەماڵی هابسبۆرگی لەبیر ناچێتەوە و هەرگیز حکومەتی ئیتالیا تەنانەت تاکە سەربازێکیشی نانێرێتە بەرەکانی جەنگەوە، مەگەر گولەکان ڕوو لە سنگی دەوڵەتی هابسبۆرگ بکەن پەیوەستی ئیتالیا بە هاوپەیمانێکەوە تەنها بۆ چاوبەستنە. بەڕاستی سیاسەتی هاوپەیمانی ئەڵمانیا لەو کاتەوە کە نێوانی نەمسا و رووسیا تێکچوو هەر بۆ سەر لێ شێواندن بوو. بۆچی لە سەرەتای سەدەی 20دا ئەڵمانیا دەیویست هاوپەیمانی هەبێت؟ ئەوەی ئەو پێی کرد ئەوە بوو کە پێیوا بوو پێویستە دۆست بۆ خۆی پەیدا بکات، چونکە دەیزانی کە دەبێت لە پێناو باشترکردنی باری گوزەراندنی گەلی ئەڵمانیا جەنگ بەرپا بکات. لێپرسراوانی ئەڵمانیا دەبوو ساڵ بە ساڵ ڕوبەڕووی گرفتی پەرەسەندنی ژمارەی دانیشتوان ببنەوە. 900,000 کەس لە ساڵێکدا ئەم پەرەسەندنە وڵاتی تووشی کارەساتێکی گەورە دەکرد ئەگەر هەرزوو چارەسەرێکیان بۆ دەستنیشان نەکردایە. بۆ ئەمەش 4 ڕێگا لە بەردەم ئەڵمانیادا بوو. یەکەم، کەمکردنەوەی مناڵبوون هەروەک لە فەڕەنسادا کرا. سروش بۆ خۆی دەتوانێت ژماری دانیشتوان کەم بکاتەوە لە کاتی هەژاری و نەبوونیدا.
یان لەو وڵاتانی کە ئاو هەوایان خراپە بەڵام ناتوانێت ڕێگا لە مناڵبوون بگیرێت دەتوانێت بەرەو مردنی بەرێت مەگەر بەهێز بێت و بە بربەرەکانی سروش بکات واتە لاوازەکان نامێنن و بەهێزەکان دەمێننەوە بەڵام کاتێک مرۆڤ خۆی هەوڵی کەمکردنەوەی مناڵبوون بدات ئەوە مەسەلەکە بە پێچەوانەوەیە مرۆڤ وەک سروش نییە ڕێگای مرۆڤ دژی شێوازی سروشتە وەک وتمان سروشت باشەکان هەڵدەبژێرێت و هەر ئەوانە دەهێرێتەوە بەڵام مرۆڤ بە شێوازی جۆراوجۆر هەوڵی منداڵ نەبوون دەدات کاتێکیش دەبێت هەوڵی مانەوەی دەدات چش بۆ ژیان بشێت یان نا ڕاستە بم شێوەیە ژمارەکان کەم دەبنەوە بەڵام جۆری باشەکانیش کەم دەبێتەوە پێویست بوو ئەوانەی بین لە چارەسەرکردنی گرفتی زۆربوونی مناڵ دەکەنەوە لە ئەڵمانیادا پەنا بۆ ڕێگا چارەکەی فەڕەنسا نەبن چونکە ئەمە دەبێتە هۆی نەمانی پاشەڕۆژی ئەڵمانیا دووەم ئەوەیە کە پێی دەوترێ ئیستعماری ناوخۆیی ئەمەش پرۆژەیەکە تەنها ئەو کەسانە بەرگری لێ دەکەن کە بەباشی لە مەسەلەکە ناگەن و دوا ئەنجامەکانی نازانن ڕاستە و نکۆڵی لەوە ناکرێت کە دەتوانرێ بەرهەمی زەوی بە ڕێژەیەکی دیاریکراو زیاد بکرێ بەڵام ئەمە تاسەر نییە و گرفتەکە بۆ هەمیشە چارەسەر ناکات چونکە ژمارەی دانیشتوان هەر لە زیان بووندایە بەڵام توانێت بەرهەمهێنانی زەوی هەر لە کەمبووندایە و لەلایەکی تریشەوە پێداویستەکانی مرۆڤ ڕۆژ بەڕۆژ لە زیاد بووندایە ئەو بڕا خواردەمەنیەی پێش 100 ساڵ بەشی باوباپیرانمانی دەکرد ئێمڕۆ جیلی ئێمە پێویستی بە 5 ئەوەندەی ئەو بڕا خواردەمەنیە هەیە ئەوانەی پشتگیری لەم ڕێگا چارەیە دەکەن بە هەڵا وا دەزانن کە هەر زیادەیەک لە بەرهەمدا ڕێگا بۆ زۆربوونی خۆش دەکات بەڵام ئەوە نازانن ئەمە کاتێک ڕاست دەردەچێت ئەگەر زەوی بەردەوام بێت لە سەر بەرهەمهێنان و خەڵکانیش دەست بە بەرهەمەکەوە بگرن و بە فیڕۆی نەدەن بەڵام نەزەوی تاسەر ئەو بەرهەمەی دەبێت و نەخەڵکانیش ئەو کارە دەکەن هەر دەبێت ڕۆژێک بێت کە زەوی توانای بەرهەمهێنانی نەبێت ئەو کاتە برسەتی و قات و قڕی سەڵ هەڵدەدا و تەنها سروش دەتوانێت چارەسەری مەسەلەکە بکات ئەویش بەوەی ئەوانە هەڵبژێرێت کە بۆ مانەوە دەشێن و ئەوانی تریش بخاتە ناو بێژنگی تەتەڵەکردن کە بێبەزەیانە کاری خۆی ئەنجام دەدات لەوانەیە هەبێت بڵێت درەنگ یازوو ئەوە ڕوو دەدات و ئەنجامەکەی سەرجەم مرۆڤایەتی دەکردنەوە هیچ گەلێکی لێ ڕزگار نابێت ڕاستە ڕۆژێک دێت کە مرۆڤایەتی ناتوانێت پێداویستەکانی دابین بکات جا یان دەبێت واز لە سروش بێنین کاری خۆی بکات یان دەبێت هاوسەنگی دروست بکەین ئیمڕۆ لە جیهاندا وڵاتی وا هەیە گەلەکەی لەو پەڕی خۆشیدا دەژین و هەشا هیچیان نییە و لە هەموو خۆشگوزەرانیەک بێبەشن چونکە ناتوانن زەویەک داگیر بکەن تا تایدا بشین ئێستا زۆر شوێن هەن ڕووبەرێکی زۆر فراوانیان هەیە و ئاوادان نەکراونەتەوە سروش ئەم زەویانەی نەداوەتە ڕێگەزێکی تایبەتی واتە هەر گەلێک بتوانێت دەستی بەسەردا بگرێت دەبێتە هی ئەو سروش دان بە سنوورە سیاسەکاندا نانێت ئەو زیندەوەرەکانی لە پەنایەکترەوە لەسەر ئەم زەویە جێگیر کردووە و چاودێری ململانەی نێوانیان دەکات دڵی بۆ بەهێزترەکان لێدەدا چونکە هەر ئەوان باڕۆڵەی خۆی دەزانێت و ئەوان شایانی ژیانن هەرگەلێک پشت بە بەرهەمی زەوی ببەستێت لە کاتێکدا گەلانی تر پەل بۆ ناوچە فراوانەکانی زەوی دەهاوێژن لە ئەنجامدا ناچار دەبێت ژمارەی منداڵبوون کەم بکاتەوە چاکترینەتەوە ئەوانن مەشخەڵی شارستانیەت و پێشکەوتنیان هەڵگرتووە و ڕێگانادەن بەوانەی کە لەوان نزمترن خەریکی فراوان خوازی و پەلهاویشتن بن و ڕۆژ بە ڕۆژ گەشە بکەن و بەپێی زیادبوونی ئیمکانیەتیانەوە هێزیان زیاتر بێت پشتبەستن بە بەرهەمی زەوی ئێمەی ئەڵمانی تووشی ڕۆژی ڕەشت دەکات هەر کاتێک ئەڵمانیەکان کەوتنە سەر ئەو باوەڕی کە وڵاتەکان بەشی هەمویان دەکات ئەوە مانای نەمانی گەلی ئەڵمانیایە دووبارە من ئەوە دەڵێمەوە کە پشتبەستن بە زەوی ئەڵمانیا لە برسەتی ڕزگار ناکات بەڵکو پاراستنی قەوارەی گەلەکەمان تەنها بەوە دەبێت کە دەست بەسەر زەوی نوێدا بگرین و پێویستە ئەوەش بزانین کە وڵاتی ڕووبەر بچووک هەمیشە لە بەردەم مەترسیدایە چ لە ڕووی سەربازی و چ لە ڕووی سیاسیشەوە هەروەها ڕووبەر فراوانیش هۆکارێکی گەورەی ئاسایش و هێمنیە و باشتر پارێزگاری لێ دەکرێت لە وڵاتی بچووکدا زۆر بە ئاسانی سەرکەوتن بەدەست دێت بەڵام لە وڵاتی گەورەدا وانە چونکە ئەوەی هێرش دەکات پێش ئەوەی بگاتە ئامانجە دوورەکان لێک هەڵدەوەشێت و هەرز دەهێنێت ئەوانەی کە لە ئەڵمانیادا دەژین دشی بەکارهێنانی پشتبەستن بە بەرهەمی زەوین بیریان لەو هۆیانەی سەرەوە نەکردوێتەوە کە مناڵبوونیش کەم دەکەنەوە ئەوە لەبەر چەند هۆیەکی ئاینیە ئەوان پێیان وایە کە ئیستعمالی ناوخۆیی وەک هێرشکردنە سەر دەرەبەگە گەورەکان و بە تایبەتیش مانای لەناوبردنی مۆڵکایەتی تایبەتیە سێەم دابینکردنی نان و کار بۆ دانیشتوان لە ڕێگەی دەستگرتن بەسەر زەوی وڵاتانی تردا و ملیۆنان ئەڵمانی تیانیشتەجێ بکەن چوارەم هەوڵدان بۆ پڕکردنی بازاڕەکان بە بەرهەمەکانمان بەوەش لە مەترسی برسەتی ڕزگار دەبین واتە دوای ئەوەی کە ئەڵمانیا دوو ڕێگاچارەکەی یەکەم و دووەمی ڕەفز کرد هەر ڕێگاچاری سێم و چوارەمی لە بەردەمدا ماوە لەو دوانشدا ڕێگای چوارەمی هەڵبژارد واتە بازرگانی بەڵام دەبوو ڕێگای سێم هەڵبژێرێت چونکە ئەما بۆ ئێستا و دواڕۆژیش شتێکی بەسوودە و چەندین کەڵکی گەورەی لێوە دەگیرێن لە هەمویان گرنگتر ئەوە بوو کە دەتوانرا چینێکی پتەوی جوتیاران پێک بهێنێت ئێمە ئێستا هیچ هاوسەنگیەک لە نێوان شار و گوندا بەدی ناکەین
ئەگەر چینی جوتیاری بەهێزان ببوایە زۆر گرفتمان چارەسەر دەکرا. ئێمە پێمان وایە هەموو کەسێک مافی ئەوەی هەیە کە بۆ مانەوەی خۆی چی پێ بکرێت بیکات، ئەوەی کە بە نەرمی بۆی نایەتە دی بەهۆی بەکارهێنانی هێزەوە بۆی دێتە دی. خۆ ئەگەر باو باپیرانمان لەسەر عەقڵیەتی چینی ئێستا بڕۆیشتنایە، سەیەکی نیشتمانی ئەڵمانیایان نەدەبوو شتێک نەدەبوو پێی بوتێ ڕایخ. بێجگە لەمانێش چەند ئاعتیبارێکی تر هەن کە فراوانخوازی بە شتێکی بەسوود دەزانن لەوانە هەندێک لە دەوڵەتە ئەوروپاییەکان ئمڕۆ لە شێوەی هەڕەمی لە سەدیوتکە وەستاون، واتە ڕووبەری ئەو وڵاتانە زۆر بچووکترە لە چاو ڕووبەری ئەو شوێنانەی کە دەستیان بەسەرداگرتون. ئەوەش بە پێچەوانەی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایە. ئەوان هیچ جۆرە پەیوەندیەکان بە وڵاتانی دەرەوە نییە. لەبەر ئەوە دەبینین وڵاتە ئەوروپیەکان بێجگە لە بەریتانیا لە ناوخۆدا لاواز و بێدەسەڵاتن. بۆ ئەڵمانیاش چاکترین شێوە ئەوەیە سیاسەتی فراوانخوازی ئاشتیانە لە ناو ئەوروپادا پەیڕەو بکات، چونکە داگیرکردنی وڵاتانی تر وەک مستەعمەرە سوودێکی ئەوتۆی نییە بۆ فراوانخوازی ئەگەر نەتوانرێت ژمارەیەکی زۆر ئەوروپی بۆ بنێرێت. دیارە ئەوەش لەڕێی ئاشتیەوە نایەتە دی و پێویستی بە جەنگێکی تونند هەیە، کەواتە باشتر وایە ئەو هەوڵا لە ئەوروپادا بێت لە بری ئەوەی لە دەرەوەی ئەم کیشوەرەدا بێت. کاتێکیش ئەم بیرۆکەیە بە تەواوی جێگیر بوو، ئەوە پێویستە گەلەکەمان بە باشی خۆی بۆ ئامادە بکات، نەک بە نیوەچڵی و ڕاڕاییەوە. دەبێت سیاسەتی ڕایخ بە تەواوی لەگەڵ ئەم ئامانجە پیرۆزەدا بگونجێنرێت و چاو بە هاوپەیمانیەکاندا بخشێنرێتەوە و نرخی هەر کامێکیان هەڵبسەنگێنرێت. دەبێت ئەوەش دەبیر نەکەین کە فراوانخوازی ئەڵمانیا لە ئەوروپادا تەنها لەسەر حسابی رووسیا دەبێت. لەم حاڵەتەشدا دەبێت ڕایخ لەسەر هەمان شێوەی سوارەکانی توتون هەڵسوکەوت بکات و ڕێگای ئەوان پەیڕەو بکات تا هێزی ئەڵمانی بتوانێت شوێن بۆ ڕێگای شەمەندەفەری ئەڵمانی دابین بکات و بژێویش بۆ گەلەکەمان مسۆگەر بکات. تەنها دەوڵەت کە شیاوە بۆ ئەوەی ئەڵمانیا هاوپەیمانی لەگەڵدا ببەستێت دەوڵەتی بەریتانیایە کە دەبێت پێش هەوڵە فراوانخوازیەکانی لەم کیشوەرەدا ئەڵمانیا ئەو کارە بکات. بەڵێ تەنها بەریتانیا دوای ئەوەی کە لە بەری دواوەمان ئەمین دەبین ئەو کاتا دەست بە شاڵەوە سەلبیەکانی جەرمانیا نوێیەکان دەکەین. ئەو مافی خۆمانە هیچ ئاشتی خوازێکی وڵاتەکەمان ناتوانێت ڕەفسی ئەو کولێرەیە بکات کە لە گەنمی خۆرهەڵات دروست دەکرێت. تۆ بڵێیت ئاشتی خوازان ئەوەیان لەبیر کردبێت کە بەهێز توانرا ڕێگای شەمەندەفەرەکە بکرێتەوە. پاسێتی سێم دیوی دووەم. پێویستە هەرچۆنێک بێت هەوڵی ڕازیبوونی ئینگلیزەکان بدەین، دەبێت واز لە داگیرکردنی وڵاتانی دەرەوەی ئەوروپا بهێنن. هەروەها واز لە پرۆژەی بە دەریاکردنی دەوڵەتی ئەڵمانیا بهێنن و ململانەیە لەگەڵ پیشەسازی بەریتانیا نەکەین. هەموو هەوڵێکمان بۆ پتەوکردنی سوپای زەمینیمان بێت. دیارە بەوەش کەمێک لە ئارەزوەکانمان کەم دەبێتەوە، بەڵام دەتوانین پاشەڕۆژێکی پرشنگدار بۆ گەلی ئەڵمانیا مسۆگەر بکەین. لە سەرەتای سەدەی 20ەوە بەریتانیا دەرکی بەوە کردبوو کە بەهۆی زۆری دانیشتوانەوە ئەڵمانیا پێویستی بە فراوانخوازی هەیە، چ لە نێو ئەوروپا و چ لە دەرەوەیدا. پێویست بوو بەرلین ئەو هەلە بقۆزێتەوە و دۆستایەتی لەگەڵ بەریتانیا بکات، بەڵام سیاسەتمەدارانمان ئەوەیان نەکرد. گوایە نایانەوێت دەستی خۆیان بسووتێنن وا دیارە ئەوەیان لەبیر کردووە کە هاوپەیمانی لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەشی هەردوو لایەنەکەیە. ئەگەر ئەڵمانیا و ڕێشوێنی یابانیەکانی ساڵی 1940 بگرتایە، بەر لە ئێستا بەم شێوەیە دووچاری زوڵمی زەمانە نەدەبەوە و شەڕی جیهانیشی بەرپانە دەبوو، گەلەکەمان ئەو شکستە گەورەی بەسەردا نەدەهات و ئێستا پلەپایەکی ترمان دەبوو. هەرچۆنێک بێت هاوپەیمانیمان لەگەڵ نەمسادا کارێکی خراپ نەبوو. ئەو دەوڵەتا دەیویست خۆی بە ئەڵمانیادا هەڵبواسێت و بە هیچ شێوەیەک لە بواری سەربازیدا هاوکاری لەگەڵ بکات، بەڵکو هەمیشە سیاسەتمەداران خەریکی لەناوبردنی ڕەگەزی جەرمانی بوون. دەبوو سیاسەتمەدارانی بەرلین ئەوە بزانن کە نرخی نەمسا لەوەدایە کە جەرمانەکان لەوێ بەدەسەڵات بن و هەر کاتێکیش ئەو ڕەگەزە نەما یان لاواز بوو لە بەرژەوەندی سلافەکان، ئەوە هیچ نرخێک بۆ هاوپەیمانیەکە نامێنێت. لە بەرلین خەڵکان لە خەبات دەترسان و خەونیان بە ئاشتێکی هەمیشەیەوە دەدی. دەیانویست خۆیان لە جەنگ دوور بخەنەوە، بەڵام لە دەنگی تۆپباران خەبەریان بۆوە. ئەو پابەندبوونیان بە ئاشتی وای لێکردن واز لە چارەسەری سێم واتە فراوانخوازی لە ئەوروپادا بهێنن. دەیانزانی لە خۆرهەڵاتدا شوێن هەیە و دەتوانرێت بە ئاسانی داگیر بکرێت، بەڵام ئەوەیان نەکرد، چونکە دروشمی ئاشتیان هەڵگرتبوو بە هەر نرخێک بێت. لەبری ئەوەی کە دروشمی دابینکردنی هۆیەکانی مانی نەتەوەی ئەڵمانی بخەنە بەرچاویان بە هەر نرخێک بێت. ئەنجامەکەشی جەنگی ساڵانی 1914 بۆ 1980 دەبوو. مایەوە ڕێگا چاری چوارەم و دوا ڕێگا کە ئەویش پیادەکردنی سیاسەتی ئیمپریالیستی و بازرگانیە دەبوو ئەم گۆڕانکاریە زۆر بەزووی بێتە دی.
بەڵام داگیرکردنی وڵاتێک بە چەندین سەدا دێتە دی ئەوە کارێکی فەوری نییە، دەبێت بەرەبەرە و لەسەرخۆ ئەنجام بدرێت. کاتێکیش ئەڵمانیا ئەم ڕێگای گرتەبەر دەبوو سیاسەتمەداران بزانن کە ئەو کارە سەرنجامەکەی جەنگە، تۆ بڵێت فێریان لە خۆیان کردبێت بەوەی کە دەیانوت ئێمە ئاشتی خوازین و دەمانەوێت شارەکان بە ئاشتی بگرین. سەرنجام ئاڵۆزی کەوتە نێوانی ئێمە و بەریتانیاوە. بەڕاستی ئێمە زۆر سادە بووین کاتێک سەرسوورمانی خۆمان بەرامبەر وەستانی بەریتانیا لە ڕووماندا نیشاندا. بەرلین هەستی بەوە نەکردبوو کە فراوان خوازی لە ئەوروپادا پێویستی بە پشتگیری بەریتانیا دژی رووسیا هەیە و فراوان خوازیش لە دەرەوەی ئەوروپادا پێویستی بە هاوپەیمانێتی رووسیا دژی بەریتانیا هەیە، واتە دەبوو واز لە هاوپەیمانێتی نەمسا بهێنین. بەڵام هەرگیز بەرلین بیری لە هاوپەیمانێتی لەگەڵ رووسیا دژی بەریتانیا نەدەکردەوە، چونکە دەیزانی کە سەرنجامەکەی سەرهەڵدانی جەنگە. لەبەر ئەوە سیاسەتی زیادکردنی بەرهەمی هەڵبژاردن وەک هۆیەک بۆ داگیرکردنی جیهان بە ڕێگای ئاشتیانە. سیاسەتمەدارانمان وای بۆ چووبوون کە بەهۆی بە سەرداگرتنی جیهان لە ڕووی ئابووری و ئاشتیەوە دەتوانین ڕێگا لە بەردەم سیاسەتی تونند و تیژی بگرن، بەڵام دوای هەڕەشەکانی بەریتانیا بۆیان دەرکەوت کە هەوڵە ئاشتی خوازەکان ناتوانن بەر لەسەر هەڵدانی شەڕ بگیرێت. لەبەر ئەوە بڕیاریاندا کە کەشتیگەلیەک بنیاد بنێن، نەک بەنیازی هێرشکردنە سەر بەریتانیا، بەڵکو ئامانجیان تەنها بەرگری لە ئاشتی جیهانی بوو. ویستیان کەشتیگەلیەکە زۆر سادە و بچووک بێت بۆ ئەوەی نیازپاکی خۆیان دەربخەن. بەڵام پرۆسەی داگیرکردنی ئابووری ئاشتیانە پرۆسەیەکی بێمانە بوو، لەگەڵ بنەماکانی سیاسەتی دەوڵەتێکی زلهێزدا نەدەگونجا. هەندێک لەو بوارەدا نمونەیان با بەریتانیا دەهێنایەوە و دەیانوت ئەو پێش ئەڵمانیا ئەو سیاسەتەی پەیڕەو کردووە و لەوەشدا زۆر سەرکەوتوو بووە. بەڕاستی هەندێک کەس هەن مێژوو دەخوێننەوە، بەڵام هیچی لێ تێناگەن. هەرگیز ئیمپراتۆریەتی بەریتانی بە داگیرکردنی ئاشتیانە دروست نەبووە. هیچ گەلێک وەک ئینگلیز دڕندەی و تونند و تیژی بە مەبەستی فراوانخوازی بەکار نەهێناوە. بەریتانیەکان هێزی سیاسی بۆ ئەنجامدانی داگیرکردنە ئابووریەکان بەکاردەهێنن و سەرکەوتنە ئابووریەکانیشان دەکەنە هێزێکی سیاسی. ئەگەر بوترێت ئینگلیزەکان لە ترساندا نەیانویستووە لە پێناو فراوانخوازی ئابووریدا خۆیان بەکوش بدەن، ئەوە وتەیەکی زۆر بێمانایە و نەبوونی سوپایەکی نیشتمانی لە بەریتانیادا نابێتە بەڵگا لەسەر ئەو قسەیە. گرنگ بوونی سوپانیە، بەڵکو سووربوون لەسەر قوربانیدانە. هەمیشەش ئینگلیزەکان توانیویانە هۆکاری سەرکەوتن و خەباتیان هەبێت. ڕاستە بەکرێگیراویان بۆ بەرەکانی جەنگ ناردووە، بەڵام ئەوانە کارەکانیان بەباشی ئەنجامداوە و هەر کاتێکیش پێویست بووبێت ڕۆڵەکانی خۆیان بنێرن بێ سێود و ناردوویانن. ئێمە لە ئەڵمانیا بیرۆکەیەکی هەڵەمان لەبارەی ئینگلتەراوە لەلا دروست بووە، لە قوتابخانە و پەیمانگا و ڕۆژنامەکاندا بڵاومان کردوتەوە. پێمان وابوو ئینگلیزەکان پیاوی کار و بازرگانین، فێڵباز و ترسنۆکن. هەرگیز بە خەیاڵی سیاسەتمەدارانماندا نەهاتووە کە ئیمپراتۆریەتێکی ئاوا فراوان وەک ئیمپراتۆریەتی بەریتانی بە فێڵبازی دروست ناکرێت. ئەوانشمان کە باسییان لە هێزی ئینگلیز وەک گەلێکی ئازا و شەرکەر کردووە، بە کەسانی ترسنۆک و بێبایەخ لە قەڵەم دراون. تا ئێستاش لەبیرما لە بەرەی فلاندەر کاتێک بەرەنگاری ئینگلیزەکان بووینەوە، هەواڵەکانم سەریان سوورما بوو، چونکە هەمومان بۆمان دەرکەوتبوو کە ئەم ئیسکتلەندیانە شەڕکەر و ئازان بە پێچەوانەی ئەو ڕاگەاندنانەی کە دەیانوت ئەوانە ترسنۆک و لاواز و بێتوانن. چەند جارێک گوتومەوە و دووبارەیشی دەکەمەوە کە هاوپەیمانە سێقۆڵیەکە شتێکی بێمانە بوو. هاوپەیمانی لەگەڵ نەمسا زۆر شتی لەدەستداین. دەمانتوانی بە هاوکاری رووسیا لە ئەوروپادا فراوانخوازی و فراوانکاری بکەین. ئاشکراشە ئەو فراوانکاریە بە پشتبەستن بە دەوڵەتێکی لێکەڵوەشابی وەک نەمسا جۆرێک لە شێتی یان هەر شێتی تەواو بوو. بۆ خۆشبەختی ئەڵمانیا جەنگا جیهانیە گەورەکە بەهۆی نەمساوە هەڵگیرسا و بنەماڵی هابسبۆرگ نەیانتوانی ڕێز لە پەیماننامەکان نەگرن. بۆ ئەگەر بەهۆی ئەڵمانیاوە هەڵبگیرسایە ئەوە هەرزوو خۆیان لێ دەکێشایەوە. ئەو کاتێش سلافەکان نەیان دەهێشت هابسبۆرگ سوپای نەمسا بۆ بەرەکانی جەنگ بنێرێت. زۆر کە من ئەوانەی لە کاتی گونجاودا بۆیان دەردەکەوێت کە ئەڵمانیا تووشی چ گرفتێک دەبێت بەهۆی هاوپەیمانی لەگەڵ نەمسادا. نەمسا چەند دوژمنێکی گەورەی هەبوو کە دانویست بەشبەشی بکەن. دیارە ئەمانە بوونە دوژمنی ئەڵمانیاش، چونکە پێیان وابوو کە ئەوان بوونەتە ڕێگر لە بەردەم لێکەڵوەشانەوەی مەملەکەتی بنەماڵی هابسبۆرگ. هەر لەبەر نەمسا بوو کە دوژمنایەتی کەوتە نێوان ئەڵمانیا و ئیتالیاوە، شتێکی ئەو تۆش نەبوو ببێتە ڕێگر لە بەردەم دۆستایەتی بەرلین و قەیسەری رووسیا لە پێناو فراوانخوازی ئابووریدا. بەڵام جوولەکە و مارکسیەکان کە دوژمنی هەردوو دەوڵەت بوون نیان هێشت ئەو کارە سەر بگرێت و سەرنجام شەڕ لە نێوانیاندا سەری هەڵدا. ئەگەر ئەو هاوپەیمانیا سێقۆڵیە نەبوایە، ئەوا دوژمنەکانی ئەڵمانیا نیان دەتوانی وا لە ئەوروپای خۆرهەڵات و رووسیا و ئیتالیا بکەن کە لە ڕیزی هاوپەیمانان بچنە جەنگەوە و
وعدیان پێدابوون هەر یەکە و بەشی خۆی لە نەم سابەر بکەوێت لە کاتی دابشکردنی دەوڵەتە داڕوخاوەکەدا و هەندێکیشان لەبەر ئەوە چوونە ڕێزی هاوپەیمانان چونکە تورکیا بووە هاوپەیمانی ئەڵمانیا و چاویان بڕی بووە وڵاتەکانی ژێر چەپۆکی تورکیا تا لە ناو خۆیاندا دابشی بکەن. شایانی باسا سەرمایەدارە جوولەکەکان پێویستیان بەو کارە هەبوو تا بە تەواوی بگەنە ئامانجەکەیان واتا لە ناوبردننی ئەڵمانیا کە تا ئەو کاتا نەچوو بووە ژێر سەرپەرشتی ماڵی و ئابووری جوولەکەکانەوە. ئێستا کاتی ئەوە هاتووە بگەڕێنەوە سەرباسی سیاسەتی ئابووری ئەڵمانیا لە ساڵەکانی پێش هەڵگیرسانی جەنگی گەورەدا. ئێمە ئەوەمان نەدەزانی کە سەرکەوتن و پێشکەوتنی پیشەسازی لە ئەڵمانیادا پابەندا بەبوونی دەوڵەتێکی بەهێزەوە. لەوەش خراپتر هەندێکمان پێیوا بوو کە دەوڵەت خۆی لە ئەنجامی ئابووری و بازرگانی پێشکەوتووەوە دێتەکایەوە و پێش هەموو شتێک دامەزراوێکی ئابووریە. بەڵام ڕاستەکەی ئەوەیە کە دەوڵەت دامەزراوەیەکە هیچ کاری بەبارێکی ئابووری دیاریکراوە نییە و بریتینیا لە چەند لایەنێکی هاوبەش لە پرۆژەیەکی ئابووریدا بەڵکو دامەزراوەیەکە لە چەند کەسێکی وێکچوو لە بواری مادی و معنەوی و بۆ مەبەستەدایان مەزراندووە تا لە باوەشیدا گەشە بکەن و پەیامی سەرشانیان جێبەجێ بکەن. ئەمەیە مانای دەوڵەت بەڵام ئابووری هۆیەکە تا ئامانج لە بوونی دەوڵەت بێنێتە دی بەڵام بەهۆی بوونی نییە و تەنانەت ئامانجیش نییە. ئەگەر دەوڵەت لەسەر بنەمایەکی دروست بنیات نەمرابێت و هەر دەوڵەتێکیش ئابووری بکاتە ئامانجی ئەوە وەک دەوڵەتێک وایە کە سنووری نەبێت. لە مێژووی ئەڵمانیادا چەندین نمونە هەن لەسەر ئەوەی هەر کاتێک توانای سیاسی بەهێز بوو بێت ڕادەی ئابووریشی بەرز بۆتەوە و لە ڕێزی نێودەوڵەتیشدا بەهێزتر بووە. هەر کاتێکیش ئەو لایەنە پشتگوێ خرابێت ئەوە لەسەر حسابی شەرەفی نەتەوایەتی و شتە بە بەهاکانمان بووە سەرنجام دەوڵەتەکەش و ئابووریەکەش هەرسیان هێناوە. ئێستا با بزانین چ شتێک دەبێتە هۆی دروستبوونی دەوڵەت و پاراستنی. ئەو بریتیە لە عەقڵ، ویست و ئیرادا، بەها بەرزەکان، قوربانیدان. مرۆڤیش لە پێناو کارێکی بازرگانیدا قوربانی نادات بەڵکو ئەوە بۆ بیرێکی بەرز و بەهایەکی بەرز دەکات. لە جەنگی جیهانی یەکەمدا ئێمە لە پێناو کولێرەدا جەنگاین بەڵام ئینگلیزەکان لە پێناو سەربەستیدا جەنگان. سەربەستی و ئازادی خۆیان و گەلانی بچووک و بەچاوی خۆمان بینیمان کە تا دواتنۆکی خوێنیان بە دڵسۆزی جەنگان بەڵام ئێمە لە سەرەتادا بەباشی دەجەنگاین چونکە وامان دەزانی کە لە پێناو بەها بەنرخەکانە بەڵام کەزانیمان بۆ کولێرەیە ئیتر ورەمان دابەزی و ئەو کەف و کوڵەمان نەما. ئەمە باشترین بەڵگەیە بۆ ئەو ڕایی پێیوا بێت کە ئابووری بنەمای دەوڵەتە بە تەنها هەڵەیەکی گەورەی کردووە. هیچ دەوڵەتێک لەسەر ئابووری ئاشتیانەدا نەمەزراوە و بەڵکو هەمیشە دەوڵەتان لە ئەنجامی غەریزەی خۆشەویستیمان مانی ڕەگەز هاتۆتە دی چ لە مەیدانی ئازایەتی یا لە مەیدانی فێڵدا بوو بێت. ئەگەر مەیدانی یەکەم بوو بێت ئەوە چەند دەوڵەتێکی ئاری نەژادی کارایی لێ هاتۆتەکایەوە بەڵام مەیدانی دووەم چەند دەوڵەتێکی ژێردەستەی جوولەکەی لێ هاتۆتە دی. شتێکی سیر نییە کە ئەڵمانیا غەریزەی سیاسی لە کەدار بێت و لە ڕێی ڕاست لا بدات کە ئەو پێش رووسیا پیاتێپەڕیوە. کاتێک لە ڤێنا بووم دواتریش کە چوومە ئەڵمانیا لە میونخ بۆم دەرکەوت هۆی ئەم شەلەلەی کە دووچاری گەلەکەمان بۆتەوە هۆکاری میکرۆبی ترسناکی مارکسیەت و ئەو ژەهرە بوو کە جوولەکە بڵاویان دەکردنەوە کە خۆیان مامۆستای مارکسیەت و پارێزەری بوون. بۆ جاری دووەم لە ژیانمدا کەوتمە توێژینەوەی دەربارەی ئەم باوەڕە ڕۆخێنەرە لەبەر ڕۆشنایی ڕووداوە سیاسیەکاندا بەگشتی و بە قوڵی تیۆرەکانی مارکس و شاگردەکانیم دیراسە کرد و دەمویست بزانم ئەنجامی بڵاوبوونەوەی مارکسیەت و سەرکەوتنی پلانەکانیان چی دەبێت و هەنگاوەکانیانم لە ژیانی سیاسی و ئابووری و ڕۆشنبیریدا تۆمار دەکرد و هەروەها دیراسەی هەوڵەکانی گروپێکی دەوڵەتیم بۆ بەرگەگرتن لە تەشەنەکردنی ئەم دەرما ترسناکە کرد. هەوڵەکانی بسمارک و یاساکانی سەرنجیان ڕاکێشان پاشان بۆم دەرکەوت کە نەیتوانی وا بنەبڕی بکات. دڵنیا بووم لەوەی کە تەنها کلکی مارەکەی قرتاندووە و سەرەکەی هێشتۆتەوە. بسمارک دژی قوربانیەکانی مارکسیەت جەنگا نەک مارکسیەکان خۆیان وەک یەکێک بیەوێت نەخۆشەکە بکوژێت نەک میکرۆبەکە. جارێکی تر کەوتمەوە دیراسی پەیوەندی نێوان مارکسیەت و جوولەکە و بنەماکانی ئەو پەیوەندیم دەستنیشان کرد. ئامانجەکانی جوولەکەم ڕوون کردەوە کە بریتیە لە نانەوەی ئاژاوە و خراپەکاری لە جیهاندا تاگەلی هەڵبژێدرا و ئەو هەلە بخۆزێتەوە و ویستی خۆی لە هەموو شتێکدا بسەپێنێت. ئەو کاتێک کە لە ڤێنا بووم وەک پاڵەوانێک دەمڕوانیە ئەڵمانیا بەڵام کە هاتمە میونخ کەوتمە گومان لە توانای ئەم پاڵەوانە و خۆڕاگری لە بەردەم ئەم گەردەلوولەدا. لە سەرجەم بۆنەکاندا ڕاشکاوانە ڕەخنەم لە سیاسەتی دەرەوەی ئەڵمانیا دەگرت و ئەو ڕێگایانی کە چارەسەری گرفتە کۆمەڵایەتیەکان و مەترسی مارکسیەت کە تا دەهات پەرەی دەسەن. زۆرم پێسەیر بوو کە لێپسراوان جوڵانەوەی ڕوخێنەری جوولەکە زۆر بێموبالاتانە سیر دەکەن و بەرامبەر بەو داوایانەی کە بۆ گەلەکەمانیان ناوەتەوە بێدەنگن. لەوەش خراپتر ئەوە بوو کە نووسەران دەستیاندا بووە شاڵاوێک بە مەبەستی سارکردنەوەی ئەو لێپسراوانەی کە توانی بوویان پێی بە مەترسی مارکسیەت بەرن. لەو شاڵاوانەدا دەیانوت
ئەو عاقیدە نوێیە لە ناو خاکی ئەڵمانیادا گەشە ناکات، چونکە گەلەکەمان خاوەنی ڕەوست و سیفاتێکی وایە کە دەتوانێت بەرەنگاری ئەو بیرڕایەنە ببێتەوە. ئەو نووسەرانە نەیان دەزانی کە بەهۆی ئەم ئەقلێتە نەخۆشەوە ئیمبراتۆریەتێکی گەورە لێک هەڵوەشاوەتەوە. هەر لە ساڵی 1930ەوە بڕیارمدا چاوی هاوڵاتیەکانم بەرامبەر بەم مەترسیە بکەمەوە و بۆیان ڕوون بکەمەوە کە مەسەلەی سربەخۆیی و پاشەڕۆژی ئەڵمانیا بەوە بەسراوەتەوە کە دەبێت پێش ئەوەی مارکسەتپەرە بسێنێت لەناو ببرێت. ئەو ڕوونکردنەوانم کاریگەری باشی لەسەر هاوڵاتیانی وڵاتەکەم هەبوو، ئەوانەی ئێستا سەربازن لە بزوتنەوەی نەتەوەی سۆشیالیستیدا. بەرەبەرا دڵنیا بووم لەوەی کە هەر هەڵەیەک کە لێپرسراوە ئەڵمانیەکان هەر لە کۆتایی سەدەی 19ەمەوە تا دەستپێکردنی جەنگی جیهانی کردبێتیان لە ئەنجامی کاریگەری خزمەتکارانی مارکسیەت وەک جوولەکەون و سەرلاوازەکانەوە بووە لەسەریان. کاتێکیش ئەڵمانیا ئابووری خۆی لەسەر ئەو بنەما ناڕاستانەوە بنیاتنا، جوولەکەکان خۆشحاڵی خۆیان دەربڕی چونکە دەیانزانی کە ئابووری خراپ دەبێتە هۆی هەرەسێنانی دەوڵەتەکە. ئەو دەوڵەتەی کە لە ڕواڵەتدا پرۆلیتاریا حکمی دەکات، بەڵام ڕاستیەکەی لەژێر چەپۆکی سەرمایەدارە جوولەکەکاندا بوو. هەرەسێنانی ناوخۆ لە ئەڵمانیا چەند ساڵێک بوو دەستی پێکردبوو بێ ئەوەی هیچ هاوڵاتیەک بتوانێت هۆی دەردەکە دەستنیشان بکات، ئەوانش کە ویستیان چارەسەری بکەن سەرکەوتوو نەبوون. تێبینی ئەوەشم کرد کە سۆشیالیستی دیموکراتی ڕۆژنامەکانی خۆی کردبووە مینبەری بڵاوکردنەوەی بنەماڕوخێنەرەکان، بەڵام نووسەرە جوولەکەکان لە خوار وتارە ژەهراویەکانیانەوە بە ناوی خوازراوەوە ئیمزایان دەکرد کەچی ئەم مەترسیە جوولەکە لە نەمسادا نەبوو. بەشی چوارەم هیتلەر و شیوعیەت جەنگی جیهانی. لە منداڵمدا بە هیچ شتێک ئەوەندە وەڕست نەبووم کە لە سەردەمێکدا هاتمە سەر دنیا پەیکەری سەربەرزی تەنها هەر بۆ بازرگان و فەرمانبەران دروست دەکرا. لەو ڕۆژانەدا جیهان وا پێدەچوو کە ئیتر کەوتۆتە نێو ژیانی خۆشگوزەرانی و هێمنیەوە. خەڵکی لەو بڕوایەدا بوون کە بەهۆی پابەندیان بە ئاشتیەوە ئیتر پێشبڕکێ بۆ وەدەستهێنانی بازار و کڕیار جێی پێشبڕکێی چەکسازی و پاڵپشت پەیداکردنی گرتوتەوە. دەشبینەکان وای بۆ دەچون کە ئیتر سەردەمی ئاڵوگۆڕە بازرگانیەکانە و بازرگانە ئینگلیزەکانیش لە پێش هەمووانەوە بوون و بەرامبەر بەمانیش بە تواناترین فەرمانبەران ئەڵمانیەکان بوون و جوولەکەکانیش ناچاربوون قوربانی بە خۆپەرستی خۆیان بدەن و تەنها ڕۆڵی بۆرژوازی ببینن، واتە پێدانی نرخی کەلوپەلەکان بە بازرگانەکان و موچا بە فەرمانبەران. بریا پێش 100 ساڵ لەمە بەرچاوم بە ژیان هەڵبێنایە، واتە لە سەردەمی جەنگا ڕزگاری خوازەکاندا ئەو کاتێک کە نرخی مرۆڤ بە گرنگیە بازرگانەکەی پێوانە نەدەکرا، بەڵام قەدەروا بوو لە سەردەمی دروشمی هێمنی و نیزامدا لەدایک ببم کە بۆم نەدەکرا بازرگانێکی باش بم و هەروە حەزیشم لە وەزیفە نەبوو. جەنگی بویر دەستی پێکرد. بۆ من ئەو شەڕە وەک تروسکەیەک وا بوو کە پێشەنگی گەردەلوولێکی دوور بوو. حەزم دەکرد ڕۆژانە هەواڵەکانی جەنگەکە بزانم و چێژێکی خۆشم لە شەڕەکە وەردەگرت. ئەو کاتا تەمەنم 10 ساڵان بوو. پاشان شەڕی ڕووس و یابان دەستی پێکرد، خەڵکی بە هیوای جیهانێکی ئاسوودە بوون. لەو کاتەدا لاوێک بووم بەرەو پیاوەتی تەواو هەنگاوم دەنا و لە گەرمەی نیشتمان پەروەریدا بووم. حەزم دەکرد یابانەکان سەر بکەون، چونکە شکانی ڕووسەکان بۆ من مانای شکانی بیرۆکەی سلافیەت بوو لە نەفسا. لەبەر ڕۆشنایی ئەم جەنگ و ڕووداوانەی ئەوروپا و ئەفریقادا بۆم دەرکەوت کە ئەم بێدەنگی و هێمنی پێش گەردەلوولە. لەو کاتانەشدا کە لە ڤێن نابووم، جۆرە هێمنیەک باڵی بەسەر ناوچەی بالەکاندا کێشا بوو کە نیشانەکانی هەڵکردنی گەردەلوول بوو. شەڕ لە بالکان دەستی پێکرد. ئەوروپای هەژاند و چاوەڕێی سەرهەڵدان و دەستپێکردنی کۆسپی گەورە بوون. زۆری نەبرد کە کۆرە ئەدەبیەکان مەسەلەی ئاشتی هەمیشەیی جیهانیان لەبیر چۆوە و چاوەڕێی سەرهەڵدانی جەنگ بوون. ساڵی 1914 هەورە بروسکە گەورەکە دایبەزەویدا دەنگی تۆپەکانی جەنگی جیهانی گوێی دانیشتوانی کەڕ کرد. کاتێک هەواڵی کوشتنی ئەرشیدۆق فرانسوا فردینیان گەیشتە میونخ، دڵەڕاوکەیەکی تون دایگرتم تۆ بڕیت بە گولەی قوتابی ئەڵمانیەکان پێکرابێت، چونکە ویستویەتی مۆرکی سلافی لە نەمسا بدات، ئیتر ویستویانە گەلی ئەڵمانیا لەم دوژمنە ناوخۆییە ڕزگار بکەن. ئەگەر بکوژەکان ئەڵمانی بن ئەوا دژەکردارێکی تۆند بەرامبەر بە ئەڵمانیەکان لە ڤێننا دەست پێ دەکات. بەڵام کاتێک زانیم کە تاوانباران سیربەکانن سرم سوڕما، گەورەترین دۆستی سلافەکان بەدەستی توندڕەوە سلافەکان بکوژرێت. ئەوانەی بۆیان لوا سەرنج لە هەڵوێستی نەمسا لە سیری بیا بدەن، گومانیان لەوەدا نەما کە ئەو تاوێرەی لە سەرەوە بەرەو خوار خلبۆتەوە تا نەگاتە قوڵایی دۆڵەکە ناوەستێت. حەق نییە سەرزەنیشتی نەمسا بکرێت لەسەر شێوەی ئەو ئینزارەی دوای ڕووداوەکە دەری کرد، چونکە بەڕاستی هەڵوێستێکی ڕاست و تەواو بوو. نەمسا لەسەر سنووری باشووری خۆرهەڵاتدا دوژمنێکی سەرسەختی هەبوو، هەمیشە بە دوای هەلێکدا دەگەڕا تا لە ناوی بەرێت، بەڵام دوژمنەکانی پێیان وابوو کە لە ناوچوونی ئیمپراتۆر فرانسۆ جوزف دەبێت. بە مردنیشی ئیتر هاندەری بەرگری نامێنێت،
چونکە ئیمبراتۆر بەلای ڕەشەخەڵکەوە نوێنەری ئیمبراتۆرێتەکە بوو. سیاسەتمەدارە سلاافیەکان دەیانویست ئەوە لە دڵی خەڵکدا جێگیر بکەن و ویان تێگەیاندبوون کە دەوڵەت بەمانەوەی ئەوەوە بەندە. سلافەکان چاوەڕێ بوون زوو لەناو بچێت. کوشتنی وەلیعەهد کارەکانی پێشخست. ئەوانیش کە رەخنە ئاراستەی نەمسا دەکەن بەوە تاوانباری دەکەن کە لە دەستپێکردنی جەنگەکەدا پەلەی کردووە و زۆڵمی لێ دەکەن چونکە شەڕەکە هەردەبوو بکرایە. ئەوەی کە من رەخنەی لێ دەگرم ئەوەیە کە هەردوو لا واتە ئەڵمانیا و نەمسا شەڕەکەیان زۆر دواخست. دەبوو زووتر ئەو کارە بکرایە و دەتوانم بڵێم ئەگەر دوای ڕووداوەکە سەبریان بکردایە زیاتر هاوکاری دژمنەکانیان دەکرد تا هەلی باشتریان بۆ بڕەخسێت. ئەگەر نەمسا بێدەنگ بووایە ڕەنگە دەوڵەتان تێکرا بە ڕووماندا نەدەجەنگان، بەڵام بێگومان نەمسا پارچە پارچە بوو. ئەو کاتەش دەبوو ئێمە بچین بەدەمیەوە یان دەست بەستوو بوەستاینایە و ئاگر لە دەورمان بەڵێسەی بکردایە. ئەوانەی ئەمڕۆ رەخنە لە ئاراستی ئەوانە دەکەن کە بانگەشەی جەنگیان کردووە خۆیان پێش هەموو کەسێکی تر بەرپرسیارن. دەیان ساڵە پارتی سۆشیالیستی دیموکراتی ئەڵمانی بانگەشە بۆ جەنگ دژی رووسیا دەکەن و پارتەکانی تریش لەبەر چەند ئێعتیباراتێکی ئاینی دەوڵەتی نەمسایان کردا میحوەری سیاسەتی ئەڵمانی. سەرنجام وڵات ئەنجامی هەڵەکانی ئەو پارتانەی وەرگرتەوە. هەڵەی گەورەی حکوومەتی ئەڵمانیا ئەوە بوو کە کەڵکی لە کاتە گونجاوەکانی هێرش وەرنەگرت و بووە قوربانی دڵسۆزی بۆ ئاشتی لە بەرامبەر هەوڵە بەردەوامەکانی هاوپەیمانان بۆ هەڵایسانی شەڕی جیهانی. ئەگەر ئینزارەکەی حکوومەتی نەمسا بە شێوەیەکی هێمنانە و لەسەر خۆش بووایە ئەوە لەسەر بواری دەوڵەت هیچ سوودێکی نەدەبوو، بەڵام لە بواری ناوخۆدا دەبووە هۆی سەرهەڵدانی شۆڕشێکی جەماوەری چونکە ئەوان ئینزارەکەیان بەلاواز دەزانی و هەرگیز بە توندوتیژیان لە قەڵم نەدەدا. جەنگەکەی ساڵی 1914 بە زۆر بەسەر جەماوەردا نەسەپێنرا، بەڵکو سەرجەمگەر خوازیاری بوون و بە پەلا 2 ملیۆن ئەڵمانی خۆیان بۆ خزمەتی ئاڵا پێشکەش کرد و ئامادە بوون تا دوات وڵاتی خوێن پارێزگاری لا نیشتمان بکەن. بۆ یەکێکی وەکو من کە هەر لە مناڵیەوە دووچاری دڵەڕاوکێ بووبووم جەنگەکە لەو دڵڕاوکەیە ڕزگاری کردم. زۆر سپاسی خۆم کرد کە بۆم لوا لەو سەردەمەدا زیندوو بم و بەشداری لەو شانازیەدا بکەم. جەماوەری گەل دەکیان بەوە کرد کە مەسەلەکە لەسیر بوو نەمسا تێپەڕیوە بۆ گیانی نەتەوەی ئەڵمانی کە خاوەن مێشوێکی شەرەفمەندە. کەسبیری لە گۆڕانکاریەکانی دوایی نەدەکردەوە. ئەوان پێیان وابوو کە دوای چەند مانگێک هەورەکە دەڕەوێتەوە و هەر کەس دەگەڕێتەوە ماڵی خۆی و کاری ڕۆژانەی دەست پێ دەکاتەوە. پاش دەرچوونی ئاگانامە ڕسمیەکان دەربارەی کوشتنی ئەلشیدۆق فرانسۆ فردینان دوو بیرۆکە بە بیرمدا هات. یەکەم هیچ گومانێک لە دەستپێکردنی جەنگ لە ئارادا نییە. دووەم ڕووداوەکان وا لە نەمسا دەکەن کە ڕێز لە پەیماننامەکان بگرێت. جاران من لەوە دەترسام کە هۆی هەڵایسانی ئاگری جەنگ نەمسا نەبێت و ئیتر مەترسی لەوە دەکرا کە بە باشی بەشداری جەنگ نەکات. بەڵام ئێستا کە ڕووداوەکە ڕووی داوە و ئینزارەکە بە ناوی نەمسا خۆیەوە دەرچووە، ئەوە هیچ چارێکی نەماوە و دەبێت دەست بخاتانێ و دەستی ئەڵمانیاوە و پێکەوە و یەک هەڵوێست بەرەنگار ببنەوە. هەڵوێستم بەرامبەر بە کێشەکە زۆر ئاشکرا بوو چونکە هەرزوو هەستم بەوە کرد کە مەسەلەکە بۆ ئێمەی ئەڵمانی لەوە گەورەترا کە سربەکان کەمێ بکرێن، بەڵکو ئەوە خەباتی نەتەوەی ئەڵمانیایە لە پێناومانەوە و سەربەستی و دواڕۆژیدا. بۆم دەرکەوت کە ئەو ئەڵمانیانەی بەهۆی بسمارکەوە ئەکی گرتووە پێویستە سەر لە نوێ خەبات بکات و ئەوەی باپیرانمان بە خوێنی گەشان بۆیان هێناوی نەتەدی لە شەڕەکانی فسیمبورگ و سیدان و پاریسدا دەبێت لاوانی ئەڵمانی سەر لە نوێ زیندوو بکەنەوە و ئەگەر توانیمان سەرکەوتن بەدەستبێنین ئەوە دەتوانین گەلەکەمان بەری ناڕیزی نەتەوە گەورەکانی جیهان. ئەو کاتا ئیمبراتۆرەتی ئەڵمانی دەبێتە جێداڵدەی ئاشتی بێ ئەوەی ناچار بێت ڕۆڵەکانی لە کولێرەی ڕۆژانەیان بێبەش بکات لە پێناو ئاشتی خوازیدا. هەمیشە ئاواتە خواز بووم کە بۆم بلوێت دەری بخەم کە نیشتمان پەروەری بۆ من هەر دروشم و هەستێکی کاتی نییە. لەبەر ئەوە هەر کە شەڕ دەستی پێکرد کتێبەکانم خستە سەر ڕەفەکە و بڕیارمدا بۆ پارێزگاری لەگەلی ئەڵمانیا چەک بکەمە شانم. ڕۆژی 3 ئابی 1914 ئەریزەیەکم پێشکەش بە خاوەن شکۆ لویسی سێم کرد و داوام کرد کە لە یەکێک لە یەکە سەربازەکانی باڤاریا وەرم بگرێت و زۆر خۆشحاڵ بووم کە بە ڕۆژی دووەم وەڵامی ڕازیبوونی شام وەرگرتەوە و کە فەرمانی دابوو بە پەلەخۆم بگەێنمە یەکێک لە فەیلقەکانی باڤاریا. ئەو بۆ من و بۆ سەرجەم ئەڵمانیەکان هەلێک بوو کە هەرگیز لەبیرم ناچێتەوە. ئەو شەوە خواخوام بوو زوو ڕۆژ بێتەوە. خەفتم دەخواردنەوەکو درەنگ بگەمە بەرەی جەنگ چونکە هەواڵی سەرکەوتنەکان خێرا دەگەیشت. هەمووان لەو بڕوایەدا بوون کە جەنگەکە کەم خایەن دەبێت وەک شەڕی هەفتاکان. سەرنجام بەرە بەڕێکەوتین بۆ یەکەم جار ڕووباری ڕاینم بینی لەو کاتێکە لەگەڵ هاوڕەکانمدا بەرەو خۆر ئاوە دەڕۆیشتین بۆ پارێزگاری لەو ڕووبارە ئەڵمانیا و دوورخستنەوەی تەماعەکانی دوژمن لێ. سەلەبەیانیە کاتێک کە تەمومش لە پەیکەری جەرمانیا ڕەویەوە کە ڕەمزی دەسەڵاتی ئەڵمانیا بەسەر ڕینانیا بوو
هەموو بە یەک دەنگ سرودی ڕاینمان چڕی، تەنانەت سنگم لەوە تەسکتر بوو کە هەستکردنە شانازیەکانم لە خۆ بگرێت. شەوێکی سارد بوو، گەیشتینە دەشتەکانی فلاندر بە تاریکی بەرەو دوژمن کشاین بێ ئەوەی هیچ بەرەنگارێکی دوژمن بەدی بکەین. لەگەڵ سپێدەی کازیوە گولا لەملاو لەولامان باری 200 جنگاوەر بەدەنگی بەرز و وتافیان دەکێشا، خۆشحاڵ بووین بەوەی کە لەگەڵ نێدراوەکانی مردندا ڕوبەڕوو دەبینەوە. پاشان لە هەردوو لا تۆپباران دەستی پێکرد، هەستێکی سیر پاڵی پێوە دەناین کە بەرەو پێشەوە بچین. زۆری نەبرد، لەگەڵ دوژمندا تێکەڵاو بووین لەنێو کەڵگەیەکی کە لەرمدا لە دوورەوە گوێمان لە جنگاوەرە هاوڵاتیەکانمان بوو کە دەجەنگان. لەو کاتەدا کە داسی مردنی ڕێزەکانمانی دروێنە دەکرد ئێمە وتافمان بۆ نیشتمان دەکێشا و بەرەو دەستەویەخەی مردن دەچوین و سرودی ئەڵمانیا لەسەر و هەمووانەوەیە دەمانچڕی. دوای 4 ڕۆژ گەڕاینەوە هەمان ئەو شوێنەی کە هێرشەکەمان لێوەی دەست پێ کردبوو بە تەواوی باری دەرونیمان گۆڕا بوو. ئەو 4 ڕۆژە بەس بوو بۆ ئەوەی لاوێکی 7 ساڵان بکاتە پیاوێکی تەواو. ڕاستە سەربازەکانی فەیلقەکەمان فەیلقی بیست بە تەواوی فێری هونەرەکانی جەنگ نەکرابوو، بەڵام دەیانزانی چۆن بمرن هەروەک سەربازە ئەفریقیەکان. ئەوە سەرەتا بوو. دوای تێپەڕبوونی چەند ساڵێک وردە کوانەی حەماسەتمان کوژایەوە و ترسی مردن چەند زمانێکی لاڵ کردبوو. ئێتر مەودای هوتافکێشانمان نەما. ململانەیەکی تون لە نێوان حەزیمانەوە و ئەرکی سەرشان دەستی پێکرد، ترسان لە مردن لە نەوجلی عەقڵدا خۆی شاردبەوە و دەیویست بەوە ڕازیمان بکات کە کۆششەکەمان بێسوودە و داوای لێ دەکردین کە شۆڕش بکەین و هەڵبگەڕینەوە، بەڵام تا دەها زیاتر لەسەر بەرەنگاری سوورتر دەبووین. سەرنجام هەستکردن بە ئەرکی سەرشانمان زاڵ بوو. ئەو ململانێ داخلیە بۆ من لە زستانی 1915 بۆ 1916 کۆتایی هات. ئیتر لە جەنگەکانی ساڵی 1915دا بە بڕوایەکی زۆر پتە و بەدڵێکی ئاسوودەوە دەجەنگام. ئەوە هەر بۆ من نەبوو، سوپا هەمووی گۆڕا بوو. پۆڵا ئاسا دەجەنگان، حەقەمێژ و نووسان لەو بارەیەوە بنووسن. سوپای ئەڵمانی دەریخست کە سوپایەکی بێوێنەیە و توانی خۆی لە بەرامبەر دوژمنێکی سەرسەختی نەیانڕا بگرێت کە بە ژمارە و کەرەسا لەو زۆرتر بوو. لەگەڵ ئەوەی کە دووچاری برسێتی و نەخۆشی و بێبەشی بووبووە، ڕەنگە ماوەیەکی زۆری بوێت تا مێژ و نووسێک لە باسی ئازایەتی و بوێریدا جگە لە سوپای ئەڵمانی بتوانێت باس لە سوپایەکی تر بکات. تا لە جیهاندا یەک ئەڵمانی مابێت لە بیری ناچێتەوە کە براکانی لە جەنگی ساڵانی 1914 بۆ 1918دا سەری نیشتمانیان بەرز کردەوە. جیهانیش باگشتی ئەوە لە بیر ناکات کە سوپای ئەڵمانی جوانترین نمونەی خۆنەویستی و قوربانیدانی پێشکەش کردووە. لەو کاتەدا من سەرباز بووم، نەمدەویست گرنگی بە بواری سیاست بدەم چونکە ئەوە کاتی سیاست نەبوو. دڵنیا بووم لەوەی کە کەمترین خزمەتکاری و بچووکترین جوتیار گەورەترین خزمەت بە نیشتمان پێشکەش دەکات، زۆر لەوە زیاتر کە پەرلەمانتارێک پێشکەشی دەکات. لە هەموو کاتەکان زیاتر لەم کاتەدا لەبەر چاوم بێنرختر بوو. کاتی خەباتکردن بوو. هەمووان بەرەو ڕووی دوژمن بووبووینەوە. لەو کاتەدا سوکایەتیم بە سیاسەتمەداران دەکرد، ئەگەر شتێکم بەدەست بووایە فەوجێکی تایبەتیم بۆ پاکردنەوەی پەرلەمان پێکدەهێنا تا ئەگەر چەنە بازی بکەن کاریگەریان لەسەر پیاوە شەریفەکان نەبێت و ئازاریان نەدەن. ڕاستە گرنگیم بە سیاست نەدەدا، بەڵام لە هەمان کاتیشدا بەرامبەر بەوانەی کە دش بەنێتەوە بوون هەڵوێستم دەنواند، بە تایبەتی ئەوانەی کە دش بە سوپا دەوتران. دوو شت زۆر ئازاریان دەدام. هەر لە یەکەم سەرکەوتنماندا ڕۆژنامەکان کەوتنە لێڵکردنی بارودۆخی خۆشیەکانمان بە شێوەیە کە کەم کەس هەستیان پێدەکرد. ڕۆژنامەکان پێیان وابوو کە نابێت ئاهەنگی سەرکەوتن بگێڕین، گوایە ئەو جۆرە ئاهەنگگێڕانە لەگەڵ گەورەی نەتەوەیەکی وەک نەتەوەی ئەڵمانیادا ناگونجێت. ئازایەتی و پاڵەوانەتی دوو سیفەتی سروشتی ئەم گەلەن و نابێت زیادەڕەوی لە خۆشی دەربڕین بکرێت. ئەڵمانیا خوازیاری ئەم شەڕە نەبووە، لەبەر ئەوە بە سەرکەوتنەکانمان بایی نابین. ئێمە ئاشتی خوازین و ئامادەی هاوکاری سەرجەم دەوڵەتانی جیهانین. لەبری ئەوەی دەسەڵاتداران ئەم چەنە بازانە بەرەو مەیدانەکانی لەسەردارەدان بەرن و سنوورێک بۆ ئەو فەلسەفە زیان بەخشیان دابنێن کەچی کەوتە سنوور بۆ دانانی ئاهەنگەکان، ئەوانە نەیان دەزانی کە بەوە حەماسەتی خەڵکەکە دەخنکێنن و جارێکی تر سەرهەڵ ناداتەوە. گەر بە سەرکەوتنەکە سەرخۆش بوو دەبوو لێپرسراوان وازیان لێ بهێنن تا لەسەر خەبات بەردەوام بوونایە نەک ساردیان بکەنەوە. هەوڵنەدان بۆ بەرزکردنەوەی حەماسەت لەنێو جەماوەردا جۆرێکا لە شێتی و گێلی، بەڵام کردکردنەوەی حەماسەتەکە ئەوە جۆرێکا لە ناپاکی و خیانەت. دووەم شت کە ئازاری دەدام ئەوە بوو کە لێپرسراوان هیچ ویان بە چالاکی مارکسیەکان نەدەدا، وایە بەرژەوەندی نیشتمان لەوەدایە کە سەرجەم پارتەکان یەکبین و یەکریز خەبات بکەن و نابێت مارکسیەکان لەوە بەدەربن. ئەوانە ئاگایان لەوە نەبوو کە مارکسیەت بەمانەی وشە حیزب نییە. ئەو عەقیدەیەکە کە بڵاوبوونەوەی دەبێتە هۆی هەڵگەڕانەوەی پێوەرەکان و سەرنجام هەموو مرۆڤایەتی لەناو دەبات. وەزیری ناوخۆ دەیوت ئەوانە گەڕاونەتەوە ڕێزی گشتی و بە تەواوی نیشتمان پەروەرن. ئەمە بەڵگەی نەزانی و کوردبینی لێپرسراوان بوو چونکە بە تەواوی لەو حیزبا ڕوخێنەرا تێنەگەیشت بوون.
تەباتی من. حکومەت هیچ ڕۆڵێکی لە هەڵگەڕانەوەی چینی کرێکار و جوتیار لەو دەردە کوشندەیەدا نەبوو. کاتێک دەستپێشخەریان کردو لە تەمموز و ئابی 1914دا دەستیاندایە چەک بۆ پارێزگاری لە نیشتمان. ئەم کاریان مارکسیەکانی هەژاند چونکە بۆیان دەرکەوت کە سەرجەم هەوڵەکانیان بۆ کردکردنەوەی گیانی نیشتمانی و هەستی نەتەوەیان بە فیڕۆچووە و ئەوەی کە لە ماوەی 60 ساڵدا بنیاتیان نابوو کتوپڕ هەرسی هێنا. ئەم تێکشکاندنا سەرکردەکانی بزوتنەوەکەی ناومێد نەکرد، بەڵکو جارێکی تر و بە شێوەیەکی تر کەوتنە بەرەنگاری لەگەڵ نەتەوایەتی لە ژێر پەردەی پەرۆشیان بۆ سەربەرزی نیشتمان وەک پێشووتر باسمان کرد. دەبوو لێپرسراوان چەندین ئیجراعاتیان بەرامبەر جوولەکەی دوژمنانی گەل پەیڕە و بکردایە و گویان لە هەرا و هۆریان نەگرتایە. دەبوو لەو کاتی هەستی نەتەوایەتی کرێکارانی دەهەژاند بە تەواوی دوژمنەکانی ئەڵمانیایان لەناو ببردایە. لەو کاتەی کە هەڵبژێردراوان لە بەرەکانی جەنگدا خوێنیان دەڕشت. دەبوو حکومەت هەموو ئەو کارانە بکات، بەڵام خاوەنشکۆ ئیمپراتۆر بەداخەوە دەستی بۆ تاوانباران درێژ کرد و لە خراپترین دوژمنی نەتەوا خۆش بوو. بەم شێوەیە مارەکە دەستی بەکارەکانی کردەوە و خۆی بۆ شۆڕش ئامادە کرد. بەم لێ خۆشبوونا ناڕەزایی بووم و لە خۆم دەپرسی ئایا ئەرکی سەرشانی حکومەت نەبوو کە بە پەلا هاندەران بگرێت و دادگاییان بکات و وڵات لە خراپەکاریان ڕزگار بکات؟ نازانم بۆچی حزبەکانی هەڵنەوەشاندەوە و سنوورێکی بۆ چەنەبازی پەرلەمانتاران دانەنا. لەلایەکی ترەوە دەمپرسی ئاخۆ دەکرێت بە بەکارهێنانی هێز عەقیدەیەک لەناو ببرێت؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە گەڕامەوە بۆ مێژوو دوایی گەیشتمە ئەمەی خوارەوە. هەر بیر و فکرێکی سیاسی کە لەسەر بنەمایەکی فەلسەفی دیاریکراو بنیاد نرابێت و گەیشت بێتە قۆناغێکی دیاریکراو، ئەوە بە هیچ شێوەیەک ناکرێت بە بەکارهێنانی هێز لەناو ببرێت. تەنها لە یەک حاڵەتدا ئەوە دەکرێت کە لەگەڵ هێزەکەدا فکرەیەکی سیاسی یان عەقیدەیەکی نوێ هەبێت. بەکارهێنانی هێز بەتەنها ناتوانێت ڕێ لە بڵاوبوونەوەی بگرێت، مەگەر هەموو لایەنگران لەناو ببرێن کە ئەوە زیانێکی گەورە بە دەوڵەتەکە دەگەێنێت. هەموو چۆسانەوەیەک ئەگەر پشت بە بنەمایەکی ڕۆحی و فکری نەبەسێت دەبێتە هۆی سەرهەڵدانی ناڕەزایی لە نێو جەماوەتدا، بەوەش لایەنگرانی بیرەکە زیاتر دەبن. عەقیدە و بیر و باوەڕی سیاسی وەک مناڵ وایە، هەروەک چۆن مرۆڤ لە سەردەمی مناڵیدا زوو تووشی نەخۆشیەکان دەبێت و کە گەورە بوو ئیتر بەرەنگاری تیا دروست دەبێت، بیری سیاسیش لە سەرەتادا بە ئاسانی لەناو دەبرێت، بەڵام دوایی بە ئاسانی ناکرێت، واتە پێویستە بە بەردەوامی دژایەتی بکرێت. بە کورتی هەموو هەوڵێک بۆ لەناوبردنی بیرێکی سیاسی ئەگەر لە خزمەتی عەقیدەیەکی نوێدا نەبێت سەرکەوتن بەدەست ناهێنێت. هەر لەبەر ئەوەشە هەموو هەوڵەکان بۆ بنبڕکردنی مارکسیەت سەرکەوتوو نەبوون. ڕاستە بسمارک چەند ئیجراعاتێکی دژی سۆشیالیستەکان پەیڕەو کرد، بەڵام ئەنجامی باشیان نەبوو. دوایی ناچار بوو داوای هاوکاری لە سۆشیالیستە مامناوەندەکان بکات بۆ دژایەتی مارکسیەکان، کە ئەمەش وەک ئەوە وایە کە پاراستنی کێڵگەی کەلەرم بە بزن بسپێردرێت. بسمارێک نەیتوانی حیزبێکی سیاسی بەرەوڕی سۆشیالیستەکان بکاتەوە، واتە ساڵی 1914 بارودۆخەکە وەک خۆی مایەوە. مارکسیەکان تاکە حیزبی عەقیدەیی سەر گۆڕەپانەکە بوون، بەڵام سۆشیالیستەکان دیموکراتیەکان حیزبێکی پەرلەمانی بوون. بەشی پێنجەم ڕاگەاندن لە جەنگدا. ئەو کاتی کە متابعەی ڕووداوە سیاسیەکانم دەکرد، ئەوەی سەرنجی ڕاکێشا بوو مەسەلەی گرنگی ڕاگەاندن بوو، وەک ئامڕازێکی ڕوونکردنەوەی شتەکان یان سەرلێ شێواندن. بینیم ئەوەی ئەو کاری دەکرد پارت و ڕێکخراوە سۆشیالیستەکانن. هونەری ڕاگەاندن لای حیزبە نەیارەکانی نەبوو، جگە لە حیزبی مەسیحی سۆشیالیستی کە لە سەردەمی دکتۆر لۆجەردا ڕاگەاندنێکی ڕێکوپێکی هەبوو. گرنگی ڕاگەاندن و کاریگەریەکەی لە جەنگدا دەرکەوت کە گوێم لە ڕاگەاندنەکانی دوژمن دەبوو، زۆر خەفەتم دەخوارد، چونکە ئێمە ئەو چەکە گرنگەمان پشوێ خستووە. لەوەش خراپتر کاتێک سەرکردەکانمان هەستیان بە کاریگەری ڕاگەاندنەکانی دوژمن لەسەر وەرەی سەرباز و جەماوەر دەکرد، بریان لەوە نەکردەوە کە ئەوانیش پەنا بۆ هەمان چەکبەرن و لە دوژمنەوە فێر ببن. بەڵێ ئێمە ڕاگەاندنی تەواومان نەبوو، ئەوەی هەش بوو هیچ سوودێکی نەبوو. ئەوانەی ئەو کاریان پێسپێردرا بوو نەیان دەزانی ئامانج لە ڕاگەاندن چییە، هۆکارە یان ئامانجە. ڕاگەاندن هۆکارە، گومان لەوەدا نییە، بەڵام شێوەکەی دەبێت بەرژەوەندی و ئامانجی تیا ڕەچاو بکرێت. ئەو ئامانجەی کە ئەڵمانیا چەکی لە پێناودا هەڵگرت بوو، کە شەرەفترین ئامانج بوو، بەرگری لە ئازادی گەل و سربەخۆیی بوو، دابینکردنی نان و مسۆگەرکردنی پاشەڕۆژ بوو. بەڵێ هەوڵدانی گەلەکەمان بۆ هێنانەدی جوانترین ئامانج بوو، دەبوو ڕاگەاندن گیانی خەباتکردن لەم گەلەدا جۆش بدات و ئامانجی بریتی بێت لەو ئامانجەی کە سەربازەکانمان لە بەری جەنگدا هەوڵی بۆ دەدەن، واتە بەدەستهێنانی سەرکەوتن و زاڵبوون بەسەر دوژمندا. کە گەلان لە پێناو مانەوەیاندا خەبات دەکەن، ئیتر مەودا بۆ ئێعتیباراتی مرۆیی و جوانکاری نامێنێت،
چونکە ئەوانە لەلایەن مرۆڤەوە داهێنراون کە مرۆڤ نەما ئەوانیش نامێنن. ئەو گەلانەی کە دەچنانێ و گۆڕەپانی خەبات بۆ بەرەنگاری لە مان و بوون یان کاتێک بە تەنگ بنەما مرۆیی و جوانکاریەکانەوە بێن ئەوە توانای بەرەنگاری لە خۆیانیان نامێنێت. مۆڵتکە دەڵێت شێوە توندەکان لە جەنگدا چاکترین شێوەی مرۆیین چونکە بەوە کێشەکە زووتر دەبڕێتەوە. خەباتیش لە پێناو مانەوەی گەلێک هیچ بنەمایەکی جوانکاریتیان نییە چونکە هیچ شتێک لە ژیانی مرۆڤدا وەک ژێردەستی ناشرینتر نییە. مۆڵتکە ڕاست دەکات. ئەو قسەی ڕاگەاندنیش دەگرێتەوە گەلی ئەڵمانی لە پێناو پارێزگاری لە وڵاتەکەی دەستی داوەتە چەک. ئەرکی ڕاگەاندن ئەوەیە تا بۆی بکرێت هەستی نیشتمان پەروەریتیا جۆش بدات. جا لەو پێناوەدا هەموو چەکەکان بەوانەشەوە کە لەگەڵ بنەما مرۆییەکاندا ناگونجێن هۆکاری مرۆیین چونکە ئامانج لە بەکارهێنانیان پارێزگاری لە ئازادی مرۆڤە. ڕاگەاندن ئاراستەی کێ دەکرێت؟ خوێندەواران یان جەماوەر؟ پێویستە ئاراستەی جەماوەر بکرێت، بەڵام بۆ خوێندەواران دەبێت شیکردنەوەی زانستیانەی ڕاگەاندنانەی ئاراستە بکرێت چونکە ڕاگەاندن زانستیتیانیە و وەک بانگەشە بۆ کارێکی هونەری وایە. بۆ نمونە ئەگەر ئیعلانێک بمەبەستی ئەوە بکرێت تا جەماوەر هان بدرێت بۆ بینینی پێشانگایەکی هونەری. یەکەم شت کە گرنگی پێدەدرێت دەرخستنی هونەرەکەیە لە پێشانگاکەدا، بەڵام خودی هونەرەکە کاتێک دەزانرێت کە سەردانی شوێنی پێشانگاکە بکرێت و بە وردی سەرنجی لەوحەکان بدرێت. مەبەست لە ڕاگەاندن ئەوە نییە کە بە شێوەیەکی زانستیانە شتەکان ڕوون بکرێنەوە. دەبێت ڕاگەاندن ئاراستەی دڵی جەماوەرەکە بکرێت نەک عەقڵیان. پێویستە ڕاگەاندن بە شێوەیەکی ڕەمەکی بێت و لە ئاستی زانیاری هەموو کەسێکدا بێت تا هەمووان بەباشی تێی بکەن. تەنها ئەو ڕاگەاندانە بەسوودا کە ئاراستەی حەواسی جەماوەر دەکرێت بە مەرجێک شێواندنی ڕاستەکانی تیانە بێت. ڕاستە ڕۆژنامەکانی نەمسا و ئەڵمانیا زۆر بەرەو ماندووبوون و زۆر بەوە ماندوو بوون کە گاڵتەی زۆریان بە دوژمن دەکرد و وایان پیشان دەدا کە زۆر ترسنۆکن، بەڵام کاریگەری ئەوانە لە بەرەکانی جەنگدا پوچەڵ بووە چونکە خوێنەران هەرزوو بۆیان دەکەوت کە دوژمنەکان بەڕاستی ئازان و لە خۆبردووانە بەرەو مردن دەچن. دیارە لە حاڵەتێکی وەهادا مەبەست لە ڕاگەاندنەکە بە خراپە دەشکێتەوە و لە بری ئەوەی ورەی سەربازەکانمان پتەو بکات بەرە ورەیاندا دەبەزێت و نەفرەت لەوانە دەکەن کە هەڵیان خەڵەتاندون. ڕاگەاندنی ئینگلیزەکان و ئەمریکەکان زۆر لەمانە چاکتر و شارەزایانەتر بوون. وایان نیشان دەدا کە ئەڵمانەکان دڕندە و وەحشین و هیچیان لە تیرەکانی هون کەمتر نییە. لە هەمان کاتیشدا سەربازەکانیان بۆ بەرگری ئامادە دەکرد، ئیتر نەدەبوونە قوربانی ئەو هەموو خەیاڵات و کاتێکیش دەیاندی ئەڵمانەکان بە ورەوە شەڕ دەکەن جەکەکانیان زۆر پێشکەوتووە لەوە دڵنیا دەبوونەوە کە حکومەتەکان فێڵی لێ نەکردون و بە هەڵەدانەی بردوون. ئەوە ڕای سەربازەکانی دوژمن بوو بەرامبەر حکومەتەکانیان، بەڵام بەداخەوە ڕای سەربازانی ئەڵمانی بەرامبەر بە حکومەتەکەی وانە بوو. سەرنجام بڕوای بە هیچ شتێک نەما. دیارە هۆی تێکشکانی ڕاگەاندنەکەمان ئەوە بوو کە کاربەدەستانی ئەو بوارە لایەنە سایکۆلۆجیەکانیان پشتگوێ خست بوو. هەڵوێستی ئەڵمانیایان بەباشی ڕوون دەکردەوە. ئایا دەبێت کارگەیەکی سابوون کە بانگەشە بۆ بەرهەمەکەی خۆی دەکات لە هەمان کاتدا بڵێت سابوونی کارگەکانی تریش باشن؟ ئێمە ئەومان دەکرد لە پرسراوەکانی ڕاگەاندن مافەکانی هەردوو لایەنی جەنگەکان وەک یەک هەڵدەسەنگاند کە دەبوو تەنها جەخر لەسەر ئەو لایەنە بکەن کە ئەوان کاری بۆ دەکەن. نەیان دەزانی کە مەبەست لە ڕاگەاندن دەرخستنی ڕاستیە ڕوتەکان نییە ئەگەر ئەوە لە خزمەتی دوژمندا بێت. یەکێک لە هەڵەکانی ڕاگەاندن ئەوە بوو کە دەیانوت تەنها تاوانی هەڵگرستانی ئەم شەڕە لە ملی ئەڵمانیادا نییە و دوژمنیش لەوەدا تاوانبارە، وەک ئەوەی زۆربەی جەماوەر دیبلۆماسی و مامۆستا و یاساناس بن. نەیان دەزانی کە ئەو جەماوەرە لە هەموو شتێک بەگومانن. جا ئەگەر ئێمە دانمان بەوەدانا کە دوژمنیش تا ڕادێک لەسەر حەقە و مافی خۆیەتی جەنگمان لەگەڵدا بکات، ئیتر بە تەواوی لە هەڵوێستی حکومەتەکەی دەکەوێتە گومانەوە و ئیتر وای لێدێت بڕوا بە ڕاگەاندنەکانی دوژمن بکات. ئینگلیزەکان هەستیان بەوە کردبوو کە جەماوەری ڕەش و ڕووتی گەل لە کاتی تەنگ و چەڵەمەکاندا هەمان نەفسیەتی ژنیان هەیە، واتە بیرروڕا و هەڵسوکەوتەکانیان لە ئەنجامی کاریگەرەکانەوە دروست دەبن نەک لە ئەنجامی بیرکردنەوەی ڕووت. ئەوەی کە لە حەواسی جەماوەردا کاریگەرە شتێکی زۆر گرێیاوی نییە، زۆر سادەیە، یان خۆشەویستی یان ڕقلێبوون، ڕاستی یان درۆ، بەهێزی یان لاوازی، شتێک نییە پێی بوتێ نیوە هەستی یان هەستی نیوە. چاکترین بەڵگا لەسەر شارەزاییبوونی دوژمن لە نەفسیەتی جەماوەر ئەوە بوو کە هەمیشە ئەوەیان دووپات دەکردەوە کە ئەڵمانیا لێپرسراوە لە سەرهەڵدانی جەنگەکە. ئەم درۆیان سەری نەدەگرت ئەگەر بەردەوام و ڕۆژانە دووبارەیان نەکردایەتەوە. سەرکەوتنی ڕاگەاندن لەوەدایە کە هەمیشە لەسەر شتێک بەردەوام بیت، هەر بیڵێت و بیڵێتەوە. ئەو کارشیان بە چەند شارەزاییەکی لێهاتوو سپاردەبوو، نەک وەک ئێمە کە چەند قەڵەم بەدەستێکماندا نابوو، هیچ شارەزایەکی ئەو تۆیان نەبوو، هەروەها بە هیچ شێوەیەک
شارەزای نەفسیەتی جەماوەر نەبوون. دوژمنەکانمان لە ماوەی 4 ساڵدا بەردەوام هەریەک بابەتیان دەکوتا و دەکوتایەوە. ئێمە سەرەتا سەرجەم ڕاگەاندنەکانیانمان بەدرۆ دەزانی، دوای وامان لێهات بڕوایان پێ بکەین، سەرنجام لە ئەڵمانیا ئاگری شۆڕش دەستی پێکرد. ئینگلیزەکان ڕاگەاندنیان لە بەچەکێکی کاریگەر دەزانی، بە چەند کەسێکی لێهاتوویان سپاردبوو، زۆرترین پارەیان بۆ تەرخان کردبوو، بەڵام ئێمە ئەوەندە گرنگیمان پێنەدا و بە چەند کەسێکی نەشیاومان سپارد. سەرنجام هەموو هەوڵەکانمان لەم بوارەدا سفر بوو. بەشی شەشەم، شۆڕش. دوژمن شاڵاوی ڕاگەاندنی لە سەرەتای ساڵی 1950 دەست پێ کرد و ساڵی دووەم بەربڵاوتری کرد و لە زستانی ساڵی 1970دا لافاوی قاو و درۆ و دەلەساڕووی لە ئەڵمانیا کرد. کاریگەری ڕاگەاندنی دوژمن بە تەواوی بەرچاو بوو، سوپای ئەڵمانی وەک چۆن دوژمن دەویست وابیری دەکردەوە. ئێمە لە ئەڵمانیا هیچ دژە کردارێکمان دژی ئەوە نەبوو. ڕاستە سوپا و سەرکردەکەی سوور بوون کە لەو مەیدانەشدا بەرەنگاری بکەن، بەڵام بەڕاستی ئەوە کاری ئەوان نەبوو، چونکە ڕاگەاندنی بەسوود ئەوەیە کە لە ناوخۆدا ئاراستا بکرێت. ئەی لەنێو خودی ئەڵمانیا چ باس بوو؟ هاوینی ساڵی 1970 و دوای تۆڵکردنی بەرەی باشووری ڕووباری مارن، ڕۆژنامەکان هەڵوێستێکی دوور لە شایەنیان نواند. من ئەو کاتە دەمپرسی دەبێت لە بەرلین چاوەڕی چی بن و ئەم شاڵاوە ورە دابەزێنەرە ناوەستێنن. فەڕەنسا چی کرد کاتێک ئێمە لە ساڵی 1940دان چوونە خۆڵایی خاکەکەیەوە؟ ئەی ئیتالیەکان ئەو کاتێک کە لە بەرەی جەنگدا هەرسیان هێنا، ئەی ئەو کاتێک کە لە ساڵی 1970دا خەریک بوو هێرشی تیپە ئەڵمانیەکان سەر جەمبارەگای فەڕەنسیەکان بکوتێتەوە و تۆپە دوورهاوێژەکانی دەرگای پاریسی دەکوتایەوە. ڕاگەاندنەکانیان هەزوو فریای بارودۆخەکە کەوتن و ورەی سەربازەکانیان بەوە بەرز دەکردەوە کە دەیانوت دواسەر کەوتن هەر بۆ ئێمەیە و ئەم هێرشەی ئەڵمانیەکان شتێکی نائومێدیە و هیچ سوودێکی نییە. زۆرم پێ ناخۆش بوو کە لەو کاتەدا بۆم نەلوا بوو لە بواری ڕاگەاندن کار بکەم. ئەگەر ئەوم بۆ بلوایە بێگومان سەرنجامەکە بە جۆرێکی کردەبوو. قەدەر وابوو من لە شوێنێکدا بووم کە لەوانە بوو بە گولەی سەربازێکی ڕەشپێ سار ببمەوە. ئەگەر لەو بارەدا کارم بکردایە بێگومان خزمەتێکی گەورەم پێشکەش بە وڵاتەکەم دەکرد. بەڵام من چیم بکردایە؟ ئەوسا من سەربازێک بووم لە نێو 8 ملیۆن سەربازدا و کەس نەیدەناسیم. هاوینی 1950 یەکەم بڵاوکراوەی دوژمن کەوتە دەسمان، سەرجەم بڵاوکراوەکانیان لەسەر یەک شێوە بوون. لە ئەڵمانیا برسێتی ڕۆژ بە ڕۆژ زیاتر تەشەنە دەکات. شەڕ درێژەی کێشا و ئەڵمانیەکان هیچ هیوایەکان بە بەدەستهێنانی سەرکەوتن نەماوە. گەلی ئەڵمانی چاوەڕێی ئاشتین و حەزی لێ دەکەن، بەڵام قەیسەر و سەربازەکان ناهێڵن و سوورن لەسەر درێژەدان بەشەڕ. ڕاستە سەرجەم جیهان دژی ئەڵمانیەکان دەجەنگن، بەڵام ئەو شەڕە دژی گەلی ئەڵمانی نییە. دوا ئاواتی هاوپەیمانان سزادانی لێپرساوی یەکەم قەیسەر غلیومە ئەم کێشەیە کۆتایی نایەت تا دژمنی مرۆڤایەتی و ئاشتی لەسەر کار لا نەبرێت. هەر کاتێکی شەڕوەستا ئەو کاتا سەرجەمگەرانی ئازادی جیهان و دیموکراتی خوازان باوەش بۆ گەلی ئەڵمانیا دەکەنەوە و لەگەڵیدا لە کۆمەڵی ئاشتی جیهانی هەمیشەیی هاوکاری دەکەن. ئەم ئاشتیە نایەتە دی تاگیانی سەربازی بروسیاییەکان کە بنەکرێت. سەربازەکان گاڵتەیان بەم هەوڵانە دەهات. پاش خوێندنەوەی بڵاوکراوەکان یەکسەر حواڵەی دەستەی ئەرکانی گشتیان دەکرد کە لە پشتی بەرەدابوون و هەرزوو بیریان دەچەوە. بەڵام دوژمن وازی نەهێنا، هەمیشە لە ئاسمانەوە بەهۆی فڕۆکەکانیانەوە بڵاوکراوەکانیان بە سەرماندا دەباران. زۆری نەبرد زانیمان کە ئەو بڵاوکراوانەی بۆ سەر ناوچەی باڤاریا دەباران هێرشێکی توندیان بۆ سەر بروسیا ئاراستە دەکرد. گوایە ئەوان دژی باڤاریانین، بەڵام تا هاوکاری بروسیایەکان بکەن ئەوە ناتوانن هیچ خزمەتێکیان پێشکەش بکەن. لێرەدا پێویستاندان بەوەدا بنێن کە ئەم ڕاگەاندنانەیان کاریگەری خۆی کرد. سوپا کەوتە دژایەتی بروسیا و دەسەڵاتداران ئەو مەسەلەیان پشتگوێ خست و هیچیان نەکرد. کاتێکیش ویستیان شتێک بکەن تازە کار لە کار ترازا بوو. دادێکی تر کە کاریگەرێکی خراپی لە سەرورەی سەربازەکان هەبوو ئەو نامانە بوون کە ژنەکان دەیان ناردن بۆ مێردەکانیان یان دایکان بۆ کوڕەکانیان کە تیایدا باسان لە خراپی باری ژیان و گوزەرانیان دەکرد. دوژمنیش کاتێک دیلەکانی بەردەست دەکەوتن وەک کەرەسەیەکی ڕاگەاندن بەکاری دەهێنان. لە ئەنجامدا لە ساڵی 1950ەوە ناڕەزایی لە بەرەدا تەشەنەی کرد. لە زستانی ساڵی 1960دا بوو بە گرفتێکی گەورە. ورەی سەربازەکان هەر باش بوو، ڕاستە بۆڵەبۆڵ هەبوو، بەڵام کاتێک سەرکردەکان فەرمانی هێرشیان دەدا ئیتر هەموو شتێکیان وەلادەنا و زۆر بە حەماسەوە بەرەو ئەرکەکانیان دەچون و پێیان وابوو کە پاشە ڕۆژی سەرجەم ئەڵمانیا بەسراوەتەوە بەمانەوەی ئەو بستەخاکەی کە ئەوان لەسەری وەستاون و پارێزگاری لێ دەکەن. پاش ماوەیەک بۆم لوا کە بە تەواوی جیاوازی نێوان بەرەو پشتی بەرە هەست پێ بکەم، ئەمەش بەهۆی برینداربوونمەوە بوو.
ئەوە بوو لە کۆتایی ئەیلولی ساڵی 1916دا داوا لە تیپەکەمان کرا خۆی بگەێنێتە ئەو فەیلەخانەی کە لە ناوچەی ڕووباری سووم دەجەنگان. لە شەڕێکی دەسەویەخەدا بەرەنگاری دوژمن بووینەوە. چەکە نوێیەکەمان ڕۆڵێکی گرنگی بینی، دوژمن هەوڵی زۆریدا بەڵام سەر نەکەوت. ئەوە بوو لە 7 مانگی تشرینی یەکەمدا بریندار کرام، گوازرامەوە بۆ پشتی بەرەو بە شەمەندەفەری تەندروستی گەیەنرامە ئەڵمانیا. 2 ساڵ بوو لە نیشتمان دوور کەوتبوومەوە، بە زەحمەت خەڵکم دەناسیەوە. بۆ یەکەم جار لە شەمەندەفەرەکەدا دەنگی کچە سیستەرێکم بیست، دەنگەکە هەژاندمی چونکە 2 ساڵ بوو دەنگی نەرمم نەبیست بوو. پاشکەمێک گەیشتینەوە خاکی ئەڵمانیا، ئەو کاتەی لە تشرینی یەکەمی ساڵی 1914دا بەم شوێنەدا تێپەڕین بەرە سرودە نیشتمانیەکانمان دنیای پڕ دەکرد، بەڵام ئێستا کە دەگەڕینەوە هەموو شتێک بێدەنگە و خەمبار بووین، چونکە نەماتوانی وا سەرکەوتنی دوایی بەدەست بێنین. خرامانێ و خەستەخانەیەک کە لە دەوروبەری بەرلیندا بوو، واتە لە زۆنگاوەکانی ڕووباری سوومەوە، هاتمە سەر جێگایەکی نەرم و گەرم لەم بینا گەورەیەدا زۆر بە زەحمەت لەگەڵ بارودۆخی نوێدا ڕاهاتم. ئەم جیهانە بۆ من جیهانێکی نوێ بوو. ئەو برە بەرزیەی سوپا لە بەرەدا هەیەتی لێرە لە خەستەخانە هەستی پێ ناکرێت. لێرە شتی سەیرم دەبیست. گوێم لێ بوو بریندارێک باسی لە تەسنۆکی خۆی دەکرد، یەکێکی تر دەیوت دەستم دەهێنا بەسەر سیلەی دەرکاویەکاندا بۆ ئەوەی ببرێمە خەستەخانە، وەک کارێکی پاڵەوانانەی کرد بێت. هاوڕێکانم گویان بۆ شت کردبوون، بەڕێوەبەرێتی خەستەخانەکەش وەک هەموو دەسەڵاتدارانی تر ماوەیدا بوو بە ئارەزوی خۆیان لەو جۆرە قسانە بکرێت. کاتێک توانیم خۆم بە پێوە بگرم، مۆڵەتیان دامێت سەردانی بەرلین بکەم. پایتەخت دەکوڵێ، برسێتی و نەخۆشیەکان تەشەنەیان کردبوو. خەڵکی بەگشتی ناڕەزا بوون، قسەی ناویانەکان لە قسەی خەستەخانەکان جیاوازی نەبوو، وەک بیانەوێت بیرە ژەهراویەکانیان لە گشت شوێنەکاندا بڵاو بکەنەوە. بارودۆخی میونخیش لە هی بەرلین خراپتر بوو، کە بە تەواوی چاک بوومەوە ناردیانم بۆ سەربازگەیەکی ڕاهێنانەوە. وەرەی تیپەکە زۆر بەرز نەبوو، بە شێوەیەک بوو دوژمنی دڵخۆش دەکرد. هۆکارەکەشی سەرکردەکانی بوون، چونکە کاری ڕاهێنانی سەربازەکان بە چەند ئەفسەرێک سپێدرا بوو کە هەرگیز بەرەی جەنگیان نەدی بوو، ئیتر دەبێت چی دەربارەی ئەو خەڵکە بزانن. بەگشتی بارودۆخەکە دڵخۆشکەر نەبوو. وەزیفە مەدەنیەکان بەدەست جوولەکەکانەوە بوون، هەمویان لێپسراو بوون، بەڵام لە بەرەکانی جەنگدا کەسیانت نەدەتی. لە بواری ئابووریدا دەسەڵاتدار بوون، وەک جاڵجاڵەکە و بەهێمنی خوێنی گەلی ئەڵمانیایان دەمژی. دەیانویست سەرجەم سەرچاوەکانی بەرهەمی جەنگی ئینتاج الحەربی بۆ خۆیان کۆنتڕۆڵ بکەن. لە زستانی 1916 بۆ 1917دا بەرهەمەکە هەمووی کەوتەژێر سەرپەرشتی سەرمایەدارە جوولەکەکانەوە. لەو ماوەیەدا گەلی ئەڵمانی ڕقی خۆی دەخواردەوە، بەڵام دژی کێ؟ لەو کاتی کە جوولەکەکان گیرفانی نەتەوەییان هەڵدەتەکان، ڕاگەیاندن خەریکی نانەوەی دووبەرەکی بوون. لەگەڵ بروسیایەکان کەس گوێ بەمە نەدەدا، نەیان دەزانی کە هەرسێنانی بروسیا باڤاریاکان بەهێز ناکات و هەرسێنانی هەر کامێکان مانای هەرسێنانی ئەوی تریانە. بۆم دەرکەوت کە ئەوە دەسیسەی جوولەکەکانە، دووبەرەکی لە نێوان ئەڵمانیا و بروسیا دەنێنەوە و دەیانەوێت خەڵکەکە بڕوتێنەوە. لە باڤاریا جنێو بە بروسیا دەدەن و خەریکی خۆ ئامادەکردن بوون بۆ شۆڕش. ئەمەم پێ قبول نەکرا. داوام کرد بچمەوە بۆ بەرەکانی جەنگ، داواکەمیان قبول کرد و شاری میونخم بەجێهێشت. لە سەرەتای مارتی ساڵی 1970دا سەر لە نوێ گەیشتمەوە نێو فەیلەقەکەم. لە کۆتایی ساڵی 1970دا سوپای ئەڵمانی توانی بەسەر هۆکارەکانی ناهومێدی و بێهیواییدا زاڵ بێت و هیوای هاتەوە بەر و بەوەی کابەرگری ڕووسەکان هەرسی هێنا و هەمووان لەو بڕوایەدا بوون کە بەم زوانە جەنگ کۆتایی دێت و ئەڵمانیا سەردەکەوێت. ئیتر تیپەکان سەر لە نوێ کەوتنەوە سرود چڕین و گیانێکی نوێیان هاتەوە بەر. لەلایەکی ترەوە تێکشکاندنی ئیتالیەکان لە پاییزی ساڵی 1970دا ئەوەندەی تر وەرەی سەربازەکانمانی بەرز کردەوە و هەموو چاوەڕوانی بەهاری ساڵی 1970 بوون. نیشانەکانی ماندووبوون و وەرەبەردان بە دوژمنەوە دیار بوو. زستانی 1970 بۆ 1970 زستانێکی هێمن بوو، بەڵام هێمنی پێش گەردەلوول. لەو کاتەدا خۆ ئامادەکردنەکانی ئەڵمانیەکان بەردەوام بوو، بەلێشاو خەڵک بەرەو بەرەکانی جەنگ دەڕۆیشتن و پێداویستی و زەخیرا دەنێردرا. دەستپێکردنی هێرشە گەورەکە لە ئانوساددا بوو. ئالەم کاتە ناسکەدا کتۆپڕ لە ناوخۆدا ڕووداوێکی ترسناک سەری هەڵدا. دوژمنەکانمان ویستیان نەهێڵن سەرکەوتن بەدەست بێنین. لەو کاتی کە سەرکەوتنمان تەواو نزیک بوو، دوژمن هەوڵیدا هێرشە سەرانسەریەکەی بەهارمان لە بێشکەدا خەفە بکات. مانگرتنەکەی کرێکارانی کارگەی چەکسازیان ڕێکخست، پێیان وابوو بەوە بەرەی ئەڵمانی هەرس دێنێت و ئیتر دوژمنەکانمان شاڵاو دەکەنە سەرهێڵەکانی پێشەوەمان و لە چەند شوێنێکەوە دزە دەکەنە نێو ڕیزەکانمان و ئیتر مارکسیەت بە ئامانجەکانی خۆی شاد دەبێت. مانگرتنەکە ئامانجەکانی ئەوانی نەهێنایەتی، چونکە ماوەیەکی کەم بەردەوام بوو، بەڵام زیانە معنەویەکانی زۆر بوون. سوپا دەیپرسی کاتێک وڵات سەرکەوتنی نەوێت ئیتر شەر بۆچی بکەین؟
ئایا دەبێت ئێمە خوێن بڕێژین و ئەوان لە کارگەکانمان بگرن و زەخینەمان بۆ نەنێرن؟ اینجا با بزانین دەنگدانەوەی مانگرتنەکە لەنێو دوژمنەکانماندا چۆن بوو. زستانی ساڵی 1970 بۆ 1970 بارودۆخی سەربازەکانی دوژمن خراپ بوو. ڕەشبینی جێی گەشتبینی گرتبووە و چونکە ئەوە بۆ 4 ساڵ دەچێت سوپاکانیان هێرش دوای هێرش دەکەنە سەر ئەڵمانیا، بەڵام هیچ ئەنجامی نییە. ئەڵمانیا لە هەموو لایەکەوە هێرش دەکات و هاوپەیمانیان نەیانتوانی هێڵەکانی بەرگری تێک بشکێنن. هەواڵەکانی دەستپێکردنی هێرشەکەی ئەڵمانیا دوژمنی هەراسان کردبوو، هەر خەریکی بەستنی کۆنگرە بوو، جارێک لە پاریس و جارێک لە لەندەن. ئێتر ڕاگەیاندنەکانیان توانای ئەویان لەدەستدا بیانەوێت بە خەڵکی بسەلمێنن کە سەرکەوتنی ئەڵمانەکان دوورە و نایەتە دی. بێدەنگی باڵی بەسەر بەرەکاندا کێشا بوو. لەوە پێش دەیانگوت سەربازی ئەڵمانی شێتە، چونکە هەرگیز سەرکەوتن بەدەست نایەت کەچی وا خەریکە نیوەی جەنگەکە دەباتەوە بەوەی کە بەرەی ڕووسی بە تەواوی هەرسی هێناوە. ماوەی 3 ساڵ بوو سەربازەکانمان لەگەڵ هێزە زەبەلاحەکەی ڕووسەکان دەجەنگان. لە پاریس و لەندەن دەیانوت سەرنجام ڕووسەکان سەرکەوتن بەدەستێنن چونکە ژمارەیان زۆرە لە ئەڵمانەکان زیاترە. بەڵام لە پاریسی ساڵی 1914ەوە دوای شەڕەکەی تانینرک کاروانی دی لە ڕووسەکان پەیتا بەرەو ئەڵمانیا کێش دەکران و ئەمەش هەر بەردەوام دەبوو. پڕکردنەوەی بەرەکان بە خێرایی ئەنجام دەدرا کە سوپایەک لەناو دەبرا خێرا شوێنەکەی پڕ دەکرایەوە. ئەوە شتێکی ئاسایی بوو بۆ وڵاتێکی وەک وڵاتی ئیمپراتۆر قەیسەر نقوڵا کە ڕووبەرێکی زۆر فراوانی هەیە و خەڵکێکی زۆری تیادەژی و هەمیشە دەکرێتە قوربانی خوای شەڕ. ئەڵمانیا حەقی خۆیەتی بپرسێت تاکەی ئەم شەڕ و پێکدادانە بەردەوام بێت. ئایا سوپای ئەڵمانی دەتوانێت تا کۆتایی خۆی بگرێت؟ کێ دەڵێت ڕۆژێک نایەت دوای سەرکەوتنی ئەڵمانیا سوپایەکی ڕووسی نوێ نایەتە مەیدانەکەوە؟ هاوپەیمانان لەوە دڵنیا بوون کە سەرکەوتنی ڕووسەکان ماوەیەک دوا دەکەوێت، بەڵام لە ئەنجامدا هەرسەر دەکەون. ئێستا سوپا زۆرەکەی رووسیا هەرسی هێناوە، هاوپەیمانان چاوەڕێن سەرایان بێتە سەر و خۆ ئامادەکردنەکانی ئەڵمانیایان بۆ هێرشەکەی بەهار هەست پێ کردووە و لەوە دڵنیا بوون. ئەو سوپایی لە هەمان کاتدا بە 2 پارچەی دەجەنگا و ئەمان نیان دەتوانی بیشکێنن. ئێستا کە بۆتە 1 پارچە و لە یەک بەرەدا دەجەنگێت ناتوانن شکستی پێبێنن. بەڕاستی هاوپەیمانان لە بارودۆخێکی ناخۆشدا دەژیان. لە زستانی 1970 بۆ 1970 لەو کاتێک کە ئەمان لەو دڵەڕاوکێدا بوون، تەنانەت ئەگەر گوێیان لە هەورەتریش قەش بایە وایان دەزانی کە هێرشەکەی ئەڵمانیا دەستی پێ کردووە و لەو کاتەدا کە سەرکردایەتی ئەڵمانی ڕاستپاردەی پێویستی بۆ فیرقەکان دەنات دەربارەی هێرشەکە، بەڵێ لە کاتێکی ئەوهادا بوو کە مانگرتنە گشتێکە لە ئەڵمانیا ڕاگەیەنرا. جیهان بە تەواوەتی سەریان لەوە سوڕما و دوژمنیش هەناسێکی خۆشی هەڵکێشا و ڕاگەیاندنەکانیشان ئەو هەلا ئاسمانیەیان بۆ بەرژەوەندی خۆیان خۆستەوە و کەوتنە هەوڵدان بۆ بەرزکردنەوەی ورەی سەربازەکانیان. ماوەیەک بوو وازیان لە باسکردنی سەرکەوتن هێنابوو. سەر لە نوێ کەوتنە بانگەشا بۆی کە لە چەند مانگێکدا دێتە دی و هێمنی و دڵنیاییان دەخسە نێودڵی خەڵکەوە و دەیانوت سەرنجامی جەنگەکە لە بەرژەوەندی ئەڵمانیەکان نابێت. ڕۆژنامەکانی فەڕەنسا و بەریتانیا ئەوانیان لە دڵ و دەرونی خوێنەرەکانیاندا جێگیر دەکرد و ڕاگەاندنیش خەریکی بەرزکردنەوەی ورەی سەربازەکان بوو لە بەرەکاندا. لە ڕاگەاندنەکانیاندا ئەمانیان دووپات دەکردەوە. شۆڕشێک لە ئەڵمانیا دەست پێ دەکات. سەرکەوتنی هاوپەیمانان مسۆگەرە. بەم جۆرە قسانە دەیانویست فریای سەربازە بەزیوەکانیان بکەون تا وردە ورەیان بێتەوە بەر و بتوانن بەرەنگاری بکەن. لە ئەنجامی مانگرتنەکەی کارگەی چاکسازی لە ئەڵمانیادا هیوایەکی پتە و هاتەوە بەر هاوپەیمانان و ناهومێدیان ڕەویەوە، هەرچەندە ئەڵمانیا توانید لەو کۆسپە خۆی ڕزگار بکات، بەڵام بێگومان ئەو ڕووداوانە بۆ دوژمنی وڵاتەکەمان سوودێکی زۆریان هەبوو. چاودێران پێیان وابوو ئەگەر هاوپەیمانان کەمێک خۆ بگرن لەوانەیە سەرکەوتن بەدەست بێنن. شەرەفی ئەوم پێبڕا کە لە 2 هێرشی یەکەم و دواهێرشدا بەشدار بم و هەرگیز ئەوم لەبیر ناچێتەوە کە لە حاڵەتی دیفاعەوە گواستنیانەوە بۆ حاڵەتی هێرشبردن دوای 3 ساڵ چاوەڕوانی یەکلایی جەنگەکە. لە هێرشەکەی بەهاری ساڵی 1970دا بارودۆخی پاییزی ساڵی 1940 دووبارە بووە. تیپەکانمان بەدەم سرود خوێندنەوە بەرەو دوژمن دەکشان و دڵنیا بوون لەوەی کە هەروەک لە خۆرهەڵاتدا سەرکەوتن ئاواز لە خۆر ئاوادا سەر دەکەون. بەڵام قەزا و قەدەر شتێکی پێچەوانەی ئەوەی بۆ ئامادە کردبووین. هاوینی ساڵی 1970 نیشانەکانی ماندووبوون بە بەرەوە دیار بوون و ناکۆکی لە نێوان ڕیزی هاوڵاتیان سەری هەڵدا بوو. ناکۆکی لەسەر چی؟ هەواڵەکانی ناوخۆنە دەگەیشتنە بەرەکان. هەبوو دەیوت ئیترگەل ئامادەنیە درێژە بە شەڕەکە بدات چونکە جەنگ هێزی لەبەر بڕیون. هەش بوو دەیوت تازە سەرکەوتن لەدەست ئەڵمانیادا نەماوە. ئیتر خەبات لە پێناویدا جۆرێکە لە شێتی. ئەم شەڕە لە بەرژەوەندی سەرمایەداران و قەیسەری غلیومدایە. چەندین پروپاگەندەی لەو جۆرە دەگەیشتە بەرە. باس لە چاکسازی و دەستوریەکان دەکرا، بەڵام ڕاستیەکەی ئەمانە هیچ کاردانەوەیکی لە نێوڕیزی سەربازاندا نەبوو. ئەوان بە درێژایی 4 ساڵ لە پێناوی هەڵبژاردننی ڕاستەوخۆدا نەجەنگابوون و دروشمی بژی هەڵبژاردننی گشتی ڕاستەوخۆیان بەرز نەکردبەوە. ئەوان لەژێر دروشمی ئەڵمانیان لە سەروی هەمووانەوەیە خوێنیان لە دەشتەکانی فلاندەر ڕشت بوو.
مرۆڤی بوودەڵە و هیچ لە دەست نەهاتوو لەبەرە نەبوو سەرکردەی پارتەکانی نێو پەرلەمان نەهاتبوون سوپای ئەڵمانی ئامادە نەبوو دەست لە ئامانجی سەرەکی هەڵبگرێت واتە سەرکەوتنی دوایی یان بەپێی ئامانجەکانی شیدمان ئیبرید بارد لیبکند هەڵسوکەوت بکات هەروە ئامادەش نەبوو ڕێ بەوانە بدات کە بە تەمای حکم بوون سوپا پشتگوێ بخەن من زۆر ڕقم لەو سیاسەتمەدارانە بوو دەمزانی گەل هەڵدەخەڵەتێنن دەمزانی ڕاستگۆنین ئامانجیان پڕکردنی گیرفانە و هیچی تر هەواڵەکانیشم لەبەرە هەمان ڕایان هەبوو ئەوانەی لە کەڕەوانەی بەرەکان دەکران هەمویان یەکجۆر نەبوون هەیان بوو بە هیوای نانەوەی دووبەرەکی هاتبوون لە کۆتایی ئەیلولی ساڵی 1970 فەیلقەکەمان بۆ جاری سێم ئەو شوێنانەی داگیر کردەوە کە لەو پێش فەیلقە خۆبەخشەکان داگیریان کردبوون لەوانە فەیلقەکەی من لە هاوینی 1904 دەدا لەو سەردەمەدا و لە مانگی تشرینی یەکەمی ساڵی 1904 کە بەرەو ڕووی دوشمن دەبووینەوە دەدوت بۆ ئاهەنگی ژنهێنان دەچین خۆشەویستی نیشتمان دڵمانی پڕکرده بوو دەمانزانی هەوڵەکانمان بە فیڕۆ ناچن سربەخۆیی و ئازادی نیشتمان گەورەترین دەستکەوتە لە تەمموزی ساڵی 1970 بۆ جاری دووەم هەمان شوێنمان گرتەوە ئەو شوێنە بۆ ئێمە شوێنێکی پیرۆز بوو لاشەی هەواڵەکانمانی لە خۆگرت بوو لە ئەنجامی هێرشێکی گەورەوە پێش 3 ساڵ داگیرمان کردبوو ئێستاش پێویستە بەرگری لێ بکەین ئینگلیزەکان پێش ئەوەی هێرش بکەنە سەر فلاندەر ماوەی 3 ڕۆژ ناوچەکەیان باخەسی تۆپباران کرد بەڵام ئێمە زۆر بە نەبەردانە جەنگاین دەمانویست بستێک زەوی نەدەین بەدەستەوە لە سیویەکی تەمموزدا دوژمن تەواوتەنگی پێڵچنین فەرمان دەرچوو بکشینەوە لە کشانەوەکەدا تەواو ماندوو بووین